دوا بە دوای ئەوەی کە ژمارەیەکی زۆر درۆن ئاراستەی چەند ناوچەیەکی جیازیای سلێمانی و هەولێر کران و 2 کەس شەهید بوون لە 2 پەیامی جیادا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش نەیان شاردەوە کە ئەو پەلامارانە لە ناوخۆی عێراق دەکرێنە سەر شارەکانی هەرێمی کوردستان. هەندێک زانیاری بە ڕەچاوکردنی دۆخی ئەمنی ناوچەکە بە ئێوە دەڵێن. لەگەڵ ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا زۆرێک لە چاودێرانی سیاسی و زۆرێک لە مێدیاکانیش ئەوەیان بڵاو دەکردەوە کە بەرەی مقاومە لە چوارچێوەی حەشدی شەعبیدا بەشێک لە هێزەکانیان جیا کردبەوە کە گوایە ئەمانە بەرەی مقاومەن و سبەی هەر ڕۆژێک لە ئێران قەومێت ئەوان پاڵپشتی دەبن. بەڵام هەرزوو بەشێکی زۆر لەوانە چوونە ناو چوارچێوەیەکی سیاسی و کەڤەرێکی سیاسی و دیبلۆماسیان بەبەرخۆیاندا کرد و خۆیان لە جەبهەی سەربازی دوورخستەوە. ئەوەی باسی لێەوە کرا حەزبوڵڵا بوو. بەڵام لە ئێستادا ئەوەی دەردەکەوێت سەرایە ئەولیا دەم ئەمانە پێکهاتەیەکن گروپێکی شیعەن کە بە پێی زانیاریەکان کە وەکو ڕۆژنامەنووس کۆمان کردوتەوە. ئەم گروپە ماوەیەکی زۆرە لە هەندێ ناوچەی عێراق تونێلی تایبەتیان بۆ ئامادەکراوە، درۆنی تایبەتیان بۆ ئامادەکراوە، سەکۆی موشەشی تایبەتیان بۆ ئامادەکراوە. ئەمانە سەر بە هیچێک لە جەبهە سیاسیەکانی ناو ئیتاڕی تەنسیقی نین، بەڵام پێشتر بەشێک لە سەرکردەکانیان بەشێک لە فەرماندەکان دەعم کراون وا هاوکاری کراون. بەڵام لە هەندێک ناوچەی جیاجیا کە هەم ناوی هەندێک بەشێکی زۆر لە فەرماندەکان ناوی بەشێکی زۆر لە ناوچە جیاجیاکان لە بەردەستی هێزانیەکانی هەرێمی کوردستانە وەک ئەوەی ئەم ڕۆژ سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ڕایگەیان کە ناوەکانمان داوە بە بەغدا شوێنەکانیان دیاری کراوە و پێشتر تونێلیان بۆ ئامادەکراوە، مەشقیان پێکراوە بە تایبەتی لەبارەی درۆنەوە، درۆنیان بۆ هاتووە، شوێن هەیە بەقەت ئەم ستۆدیۆیە گەورەتر درۆنیان لێداناوە وەختێک کە پەلامارە ترسنۆکەکانیان دەدەن دەچنەوە کوونەکانیان و واش گۆشکراون وا پەروەردەکراون کە ئەمە لە چوارچێوەی پاراستنی مەزهەبی شیعەیە. بەڵام وەک معلومە ئەمە نابێتە دژایەتێک لە نێوان کورد و شیعەدا، بەڵکو ئەمانەوە گروپێکی ترسنۆک و لە یاسا دەرچوو ئەژمار دەکرێن و وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی شووتی کە چاوەڕێن بەغدا ئەمانە بێدەنگ کات ئەجینە ئەوانیش قسەی خۆیانە بێ. قسەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش معلومە کە ئەگەر بێت و ئەوان بێدەنجیان نەکەن ئەو خۆی لەگەڵ هێزە هاوپەیمانەکانی دەزانێت چۆن بێدەنجام بکات. با دەست بە ڕۆماڵ و شرۆڤەکەمان بکەین. قۆناغی دۆمی جەنگ باز دەکرێت کە لە شەوی ڕابردووە یان بە دیاریکراوی لە دوو ڕۆژی ڕابردووە یان ئەمڕۆ بە تۆختر هێڵەکان دەرکەوت کە هێڵێکی جیاکەرەوە لە نێوان دۆناڵد ترەمپ و بنیامین ناتەنیاهۆیە. ئەگەر چی شەوی ڕابردووش لێرە باسی لێوە کرا، بەڵام ئەمڕۆ ڕوونتر بابەتەکە زەق بووە. باس لەوە دەکرێت کە ئێستا ئیسرائیل و بنیامین ناتەنیاهۆ ترسیان لەوە هەیە لە 12هەمین ڕۆژدا جارێکی تر دوای ئەوەی کە بیتوو دەگاتە ئاسمانی ئێران و چەند عەمەلیەیەک ئەنجام دەدات دوجار جەنگەکە بوەستێت. بۆیش ئەمڕۆ هەندێک لێدوان هەبوو کە باس لەوە ئەکرا ئێمە چاوەڕێی قۆناغی سێم ناکەین، دەبێت ئەم قۆناغە کۆتای پێ. جا شرۆڤەکەمان بەردەوامە بێ لەوەوە بۆ کۆمەڵی کوردەکاری و زانیاری دیکە هاوکارم بەڕێز دکتۆر مومین زەڵمی لێرەیە لە کوردیەکەشت شەڵاوی دوێنێ شەر تایبەت بوو ئەڵی بۆ هەڵەبژێرن حتمما هەرە بێ وابێ بۆ بڕیارەکەمێکی تر دکتۆر هەردی مادیش بگاتێ ئێرە کە ینی کەمێک باری تەندروستی ئەمێ بەڕاستیوە هەمیشە ینی پانۆرامایەک لەبارەی لە دوێنێک کە ستۆدیۆمان جێهێشتووە تاکو ئەم ساتانە بدەی بە بینەرەکان. هێوارتان باش و ئینشەڵڵا هەموو لایەک ساغ و سەلامەت بن وڵا کاکزانە
شکر بۆ خوا کە زیانی گیانیمان نەبوو ئەوە بەڕاستی شکری خوایەوێ و ئینشەڵڵا دوا ناخۆشی ئەم میلەتە بێت کە بەردەوام تووشی ئەم زۆر ناڕەحەتیە بێتەوە. خۆی لە چوارچێوەی ئەو شەڕی کە ئێستا هەیە بەداخەوە وەکو ڕۆژانی پێشوش باسمان کرد کاندۆ ترسێکی لێ نیشتووە و لێرەش حەزەکەم یەکشت بڵێم کە بەداخەوە بەشێک لە میدیاکان زۆر خراپ ڕۆڵە گێڕن. ئەمە وای کردووە کە لە 24 کاتژمێری ڕابردووە بە شێواز لە شێوازەکان خەڵک نیگەرانە لە بەشێک لە میدیاکان و ئەمەش وای کردووە کە ینی من هاوڵاتی ئاساییم ببینی زۆر بی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەیاننامەکانی وەزارەتی ناو بەڕاستی هەر بەڕاستی ینی ئەوە دۆخەڕاستەقینەکەی ئەوەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە هەیە جگەل لەو دوو بەیاننامەی کە وەکو بەڕێز باست کرد بەڕێز بافڵ تاالبانی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان کە دووسێ خاڵگاکردنەوەی جۆرە جۆرەکان دۆخەکەیە باڕاستی ئەوەی کە تێ ئەگەین ئەزانین کێنەوانەی کە هێرش بۆ سەر سلەیمانیەکەن هێرش بۆ سەر کوردستانەکەن و پەیامەکەی بەڕێز مەستوور بەرزانیش کە هەر بە هەمان شێوە درێژدان بوو بەوەی کە هەرێمی کوردستان سەبرێکی هەیە بەڵام سەبرەکەی زۆر ناخانەوە ئێمە حتمما ئەتوانین جوڵەی خۆمان هەبێت لە چوارچەوەی شەڕەکەیە ئەوەی کە تا ڕادەیەک دوێنێ شەویش لێرە بە شوازەکان ئاماژەمان پێکرد گۆڕانکاری جیاواز بوو بریتی بوو لە پەلاماردان یان هێرشەکان بۆ سەر ژێرخانی ئێران ئەمە وای کرد کە بەداخەوە دوێنێ هێرشێکی زۆر خەست و خۆڵ زۆر خراپ کرا سەر تاران و لە قایم شەهر و لە پاڵاوگە زۆر جیاوازەکان هێرشەکەش زۆر زۆر گەورە بوو تەنانەت پامنەری CNN کە ئێستا ناو تارانایە چرکە بە چرکە زانیاریەکانە گوازتەوە بەیانی زوو کە هەستا بوو لە خەو چوو بێ دەرەوە وتی بارانە بارێ بەڵام نەوتە بارێ ینی وای لێ هاتبوو کە کاردانەوەی ڕاستەوە خۆی هێرشەکە بۆ سەر پاڵاوکەی قایم شار لە باشووری تاران گەشتو بێ ناو تاران خۆی و مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی لێکرێت ئەمە ینی جۆ لە جۆرەکان خۆ دەزانی ینی بابەتەکانی پەترۆڵ هەمویان مەترسین بۆ سەر هەناسەدان بۆ سەر ئەوە و بەدڵنیاییشەوە ئەوە بۆ زیان گەیاندن بە خەڵکویل دۆخێکی زۆر نالەبارەوە ئەمە بوو بە یەکێک لە هەواڵەکانی ئەمڕۆ کە زۆر بە میدیاکان بە جۆرێک لە مامەڵێکی ترسناکانەی ئەمریکا و ئیسرائیل ناوزەتیانە کرد و پێیان وابوو کە ئێوە کاتێک هێرشەکەن بۆ سەر شوێنێک ئاگاتان لە خەڵکی سیڤیل بێ دیسانیش ئەمڕۆ بابەتی مەکتەبەکە بابەتی قوتابخانەکە یەکەم ڕۆژکە ئەو هەموو منداڵی تیا کوژان جارێکی تر سری هەڵدایەوە تەنانەت ئەمە وای کرد کە دوو هەڵوێستی سەرنجڕاکێش هەبوون دانێکیان هیومەن ڕایتس وۆچ کە من پێم وایە زۆر درەنگە بۆ ئەوان بەڵام هاتنە سەر خەت هیومەن ڕایتس وۆچ ئەمڕۆ بەیاننامەیەکی دەرکرد و ئیدانەی ئەو هێرشێکی کراوە سەر قوتابخانەکان بە تەنیشتەوە سویسرا هاتبووە سەرخەت سویسرا بەیانێکی بڵاو کردەوە داوای ئەوەی کرد کە ڕێگاکان بگرینە بەر بۆ گەڕان بە دوای ئاگربەستا ئێمە پێشترە ینی بە هەشتم ڕۆژ بنێم ڕۆژە هەڵوێستی وڵاتانی ئەوروپیمان بە شێوازە گشتیەکەی جگە لە هەڵوێستێکی ئیسپانیا کە هەبووە جۆرەکان دژایەتی بۆ شەڕەکە ڕاگەاندوو ئەوانی تر بە شێواز لە شێوازەکان پشتیوانی ئەمریکا بوون یان بە پشتیوانی بەرەی شەڕ بوون بە تەنیشتی ئەمە وەز گرنگە کە باس لەوە بکەین ئێرانیش لە بەرامبەر ئەمە هێرشێکی زۆر خراپی کردە سەر بەحرین و باس لەوە کرێت کە سەرچاوەکانی ئەو لە هەندێک لە شارەکانی بەحرینە تەقەنراونەتەوە و بۆتە کێشەیەکی دروستبوونی کێشەی کەم ئاوی بۆ هەندێک لە ناوچەکانی بەحرین ینی شەڕ بەڕاستی ئەمەیە کاکزانە ئێمە تعریفی ترمان نییە بۆ شەڕ ینی پەلاماردان ینی ئەوە بەڵام ئەکرا ینی جۆرەکان و کوتم ئەم شەڕە لەگەڵەوەی کە بەزیرەکی دەستکە دەکرێت هەمومان نەزانین کە پەلاماردان یان پێکانی ئامانجەکان تا ڕادێکی زۆر لە دقیقی وردە ینی تۆ ئەزانین لە فلان شوێنە دەی لە فلان سوپا ئەدەی لە فلان بنکە ئەدەی لە فلان پایگە ئەدەی لە فلان بنکەی موشکی ئەدەی بەڵام بە تەنیشتیەوە ئەمان دەستبردنن بۆ ژیانی خەڵکی سڤیل ینی چ تەقانەوەی پاڵاوگەکەی تاران چ تەقانەوەی کۆگای یا با بڵێن منبعی ئاوی بەحرین هەردووکیان پەلاماردان بۆ خەڵکی سڤیل و بەڕاستیش ئەمە بە شێوازەکان پێشێلکردنی یاساکانی شەڕە پێشێلکردنی یاسایان دەوڵەتەکانەکە بە هیوایەوەی کە ئەمە زۆر نەخایێت دکتۆر خاڵێکی ترکە خاڵێکی ترکە گرنگ بوو ئەمڕۆ چەند لە دوانێک بوون لە ترەمپەوە بە تایبەت ئەوەی ئەم ئێوارەیە ینی ئێمە بەیانی تقریبا تەسەور وایە لە دەوروبەری کاتژمێر دەیا بوو ئاژانسی هەواڵی رووسیا اليوم رووسیا تودەی هەواڵێکی بڵاو کردەوە وتی ئێران ڕابەرەکەی هەڵبژارد و ئایەتوڵا عەلەم الهودا دانرا بۆ کوڕابەر عەلەم الهودا کێیە نوێنەری مەشهەد و خۆراسانە لە ئەنجومەنی شارەزایانی ئێران و ئایەتوڵایە و کەسایەتێکی گەورەی هەیە و لە نزیکەکانی خامنەی بەڵام دوای کەند چەند کاتژمێرێک میدیاکانی ئێران لە زاری خۆیەوە لە دوانێکی خۆیان بڵاو کردەوە ئایەتوڵا عەلەم الهودا وتی ئێمە بەڵێ ئەنجومەنی شارەزایان بڕیارماندا ڕابەری ئێرانمان هەڵبژاردووە بەڵام تەنها سکرتێری ئەنجومەنی شارەزایان بۆی هێ ناوەکە ڕاگەێنێت و تا ئێسش ناوەکان ڕانەگەێنراوە ینی وەکو جۆرەکان
ڕەتکردنەوەی ئەو زانیاریانە بوون کە بۆ شوێ بڵاو کرابوونەوە کە ئەوە خۆیەتی بەڵام هێشتا هەر گومانەکان هەن کە ڕەنگە خۆی بێت ئێمە نازانین تا ئێستا کایە عەلەم الهودا خۆی بێتە ڕابەری ئێران یان نەخێر کەسێکی ترەکە لەناو مەجلیسی خبرەکانێ لە ئەنجومەنی شارزانە هەڵبژێراوە ئەمە ئێمەی خستە بەردەم دووسێ خۆناخەوە یەکەمیانەوەی کە ترەمپ هات قسەی سەرمە کرد ترەمپ وتی چی وتی لەناو ئێرانەکانە لەناو سەرکردایەتی کۆنی ئێرانی ئێستاە کەسایەتی شایستە هەیە بۆی بێتە ڕابەری ئێران باشە ئەمەمان لە زاری ترەمپۆ ئێمە وارەیە بیستێمە بەتەنیشتی ئەوە باسی لەوە کرد کە من ڕەزامەند دەبم بەڵبژاردننی سەرۆکی نوێ ئێران تەنانەت ئەگەر پەیوەندی بە دەسەڵاتی پێشووشەوە هەبێت ئەمە ترەمپ ئەم وارەیەوتی ینی ئاساییە بەلامەوە کەسێک ببێتە ڕابەری ئێران کە لەم سیستەمە بێت کە پێشترم قسەیە کەمتر بیستراوە لە ترەمپ ئەگەرچی ئێمە توانم بڵێم تیمی شرۆڤەی کورتساد پێشکەوتە بووین لەو بوارەیە بۆ پێمان وابوو کە بەڵێ دۆخی ئێران ئەگاتە ئاستێک هەر لە دووەم ڕۆژ سێم ڕۆژ باسمان لەوە کرد کە ئەم نظامی ئێران دەرەچێکە دۆزێتەوە بۆی مامەڵە لەگەڵ ترەمپ بکە و ترەمپ ناچار بکە کە دانی پیا بنێت ئەمڕۆ ترەمپ قسەکان من باسی قسەکانی ترەمپ بکەم بەبێ لێکدانەوە بەبێ کۆمنت ڕێگە ئەمە دەقی قسەی ترەمپە ئەڵێ ئێمە ڕەنگە ڕەزامەند بین و تەنان دەڵێ ڕەزامەند دەبین بە هەڵبژاردننی کەسێک لە ڕژێمی پێشووی ئێران لە نظامی پێشووی ئێران بۆی کە بێتە ڕابەر ئێمە ئەزانین کە کەسانی شایستەی زۆر هەن بۆ سەرکردایەتیکردنی ئێران ئێمە ئەتوانین بڵێن گاگزانە ئەڵێ ئێمە بەبێ ڕەزامەندی ئێمە ڕابەری نوێ لە ئێرانە تەمەنی درێژ نابێت ئەمە هەڕەشەیە ئەمە هەڕەشەیە بۆ بەڕاستیش ئەم هەڕەشەی وای کردو کە تا ئێستا ئێران ناتوان ڕای بگەێنێت ئەوێ لە ژێرەوە سڵحەکەی لەگەڵا بکەن اینجا یەک نقطەی تری کە لە دوانەکەی ترەمپ بەڕاستی جێگەی سەرنجەوە ئەبێ هەمومان خوێندنەوەی وردی بۆ بکەینەوەی کە ئەڵێ من نامەوێت دیسان 10 ساڵی تر دیسان شەڕ دەست پێ بکەمەوە بەڵێ ئەم قسانە هەمویان کە پێکەوە بەستینەوە کە جۆرەکان تێگەشتێکی فراوان هەیە ئەگەر چی عراقچی ئەمڕۆ ئەڵێ چی ئەڵێ ئێمە دەرگای گفتوگۆ ناکەینەوە باشە ئەمانە جۆر لە جۆرەکان یاریکردنی دیبلۆماسین یاریکردنی وشەن یانەوەی کە پێوترێ مامەڵی ڕوونکردنەوە ینی دکتۆر من سێ خاڵ خەمە بەردەستی جەنابەت بۆی شرۆڤی بکەیت یەکەم باز لەوە کرێ کە دۆناڵد ترەمپ یەکەم شت ینی بای ئەوە مستەمسەکێک یان چەکێکی پێیە بۆ ناوخۆی ئەمریکا کە بڵێ من جەنگەکەم بردەوە بە قەتعکردنی وشکردنی پرۆکسیەکان نەبوونی نەهێشتنی موشەی دوور ئەمە بدا بە بابەتە هەم بۆی لۆبی ئیسرائیلیان خاتریشی ئیسرائیل بگرێ و زائیدەنیش ئێران زیاتر بە چۆکا بێنێ ئەمە یەک دوو قسەیەک هەیە بۆ ئەوەی ئەم چاوەڕوانی تەواو بێ جارێکی تر هاوشێوەیەوە ختامیەکەی ئەو ترەمپی شەڕەکەی پێدەست پێ کرد سێمیشیان مەسلەی ئەوەیە کە ینی چاوەڕێکە ئیسرائیل چیەکە ینی ئەم سیانە بخەمە بەردەستی جەناب دۆی شرۆڤێکی پێت وایە ئەمە ئەمریکا یان دۆناڵد ترەمپی مەسلەی بابەتی یۆرانیۆمەکە بکە کاکزانە ئەگەر لەوە دەست پێ بکەم ئیسرائیل مەرجەکەی چی بوو یەکێک لە گەورەترین مەرجەکانی ئیسرائیل بۆ ئەم شەڕە بریتی بوو لە کوشتنی خامنەی مشترک بوون لەمەیە ینی تەنانەت گەشتە بووە ئاستێک با من عەرزەکەم گەشتە بووە ئاستێک کە ئێرانیەکان یان قسەیەک بە ناوی ئێرانەکانەوە خطابێک بە ناوی ئێرانەکانەوە گەشتە بووە دەرەوە کە ئایەتوڵا خامنەی نایڵە ئێران و ئەمریکا ڕێکەون کە ئایەتوڵا خامنەی هۆکارە بۆ دروستکردنی ئەو ئاڵۆزیە کە لە ڕووی ئێرانە هەیە کە ئایەتوڵا خامنەی دەستی با بڵێن ڕابرایەتی ئەو دۆخە ئەکات کە ئێران بۆ هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ و بۆ هەڕەشە بۆ سەخڵکی تر ئەم قسەیە گەشتە ترەمپ و لە ناو گفتوگۆکانە ئەمە بە وردی باس کراوە ئامانجی سەرەکیەکە ئیسرائیلە بەڵام بەتەنیشت بوو بە ئامانجێکی ئەمریکاش و هەردووکیان هاتن تحقیقی ئەمەیان کرد ئەمەمان خەتە بەردەم چیەوە گریمان ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمومان ئەو وڵاتانی کە جۆرەکان خۆیان بە قوربانی دەستی ئێران نەزانی گەشتە ئاستێکە خەتابارە سەرەکیەکە بریتی بوو لە ئایەتوڵا خامنەی ئەو تا ئایەتوڵا خامنەی نەماوە کەواتە درێژدان بە شەڕەکە ئەمڕۆ هەندێک لە شۆڤەکارەکان زۆر بە وردی سەرمە قسەیان کردبوو ینی سێ چوار شۆڤەکاری گەورە بە وردی ئەم دێڕیان نووسی بوو ئایەتوڵا خامنەی مرد ئێوە چیترتانەوێت باشە چیترتانەوێت لە ئێرانەکە چۆنە یەکەم کاکزانە ئەو ئامانجانی کە بەڕێز باست کرد کۆتایی هێنان بە سیستەمی ناوەکی ئێران دوو ڕۆژە خۆی بانگەشە بۆ شتێکەکە هەر لێرە من پێرێشەوە باسم کرد بانگەشە بۆ چیەکات ئەڵێ دراوە لە بنکەی ئەتۆمی پارچین دراوە لە نەتەنس دراوە لە فۆردۆ دراوە لە فلان شوێن دراوە لە فلان شوێن بۆچی چکە بەڕاستی ئەوێت ئەم قسەیە بگەێنێت کە بەڵێ ئەوە پەیامەکەتان گەشت بڵومبەرگ ئەم ێوارەیە لێ چی بڵومبەرگ ئەڵێ ئیسرائیل پلانێک دائەنێ بۆ دەست ڕاگەشتنی تەواوەتی بە بنکە ئەتۆمیەکەی ئێران
یعنی چی یعنی هەردوو لا جۆرەکان پەیام ئەنێرن بۆ یەکتر کە پرۆسەی یان با بڵین بەرنامەی ئەتۆمی ئێران کۆتایی هاتووە یان ئەبێ کۆتایی بێت لە ماوەی دوو ڕۆژدا هاتووە کەواتە تاکە خاڵە لە ئەمریکەکان ئەوە ماوەتەوە هیچ شتێک نەماوەتەوە ئەمە کاکزانە ئەمە وای گوای کردووە کە بەدڵێ خاڵەکانی تر تقریبا تا ڕادێکی زۆر تەواو کۆتاییان هاتووە ئەوە خودی ئایەتوڵڵا خامنەئی ئەوە تەواو بوو دووەمیان کۆتایی هێنان بە پرۆکسەکانی ئێران تا ڕادێکی زۆر تەواو بووە چەند شتێکی زۆر کەم ماوە ئەو عەرزم کردی لە عێراقا هەیە ئەویش لە دوای ئێران سەرەی عێراق دێت بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخەی عێراق عێراقیەکان جارێکی تر ناتوان لەناو پەرلەمانی عێراقا مەرگ بەر ئەمریکا بکەن مەرگ بە ئیسرائیل بکەن وەکو دوێنێ کردی ئەوەی دوێنێ شەو بازی ئەدەن ئەمە هەڵێگرین بۆ کاتێکی تر نەک بۆ کات بەدڵنیایەوە بەورتر دوای ئەو شرۆڤێ بەڵام مەبەستم چییە لە دوای ئێران لە دوای ئێران سەرەی عێراق دێت کاکزانە چونکە عێراق بۆچی ئێستا ئیسرائیل ڕاستەخۆی شەکاتە سەر لوبنان بەڵام ڕاستەخۆ ناکات سەر عێراق لەبەرەوەی کە لوبنان جارێ نزیکتر لە خۆیەوە و بەڕاستیش هەدەفی ئەمریکایە کە مامەڵەک لە عێراق بکات نەک هەدەفی ئیسرائیل ئێمە بیرمان نەچێت ڤیژنەکان جیاوازن مامەڵەکان لەگەڵ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەدڵنیاییەوە جیاوازن و ئەوەی لە 2023 ئەمریکا بوونی هەیە لە عێراقەوە کاریگەری هەیە لە عێراقەوە تەنانەت لە مانگی ڕابردووە دەست ئەبات بۆ دانانی سەرۆکوەزیرانی عێراق نیشانەی زۆر گەورن لەسەر ئەوەی کە عێراق گرنگی هەیە بۆ ئەمریکا و بەڕاستیش ئەمریکا خۆی دەست مامەڵەک لە عێراقیان ناکات دواتر ئەوە وەکوتم دواتر بەوردی ڕەنگە دەرفەتی باسکردنی هەبێت ئەی ئێستا دۆخەکە بەرەکوێ ئەگات بەلای ئەمریکەکانەوە جۆر لە جۆرەکان دۆخەکە بەرەو ئارامی ئەڕوات بەلای ئەمریکەکان ڕێک لەو خاڵە گەڕا دەست خۆش بۆچی بەڵام ئیسرائیل ماوێتی ئیسرائیل ئەوە بە سێ خاڵی خەمە بەردەست بەڵام ئەوەی ئەمریکا بە دوای گەڕێ ئێستا تەنها یۆرانیۆمەکەیە ئایا لە ژێرەوە ئەو پەیامانەی کە جەناب بتوت شتی جدیتر هەیە مەسەلەن بیدەنە ئەوان ئەوێ خۆی لە ڕێگەی بیتووەوە وەکو کۆتا ڕۆژی جەنگی 12 ڕۆژەیە کردی ئەوێ ئەمریکەکان دڵنیا کاتوێنی هاوڵاتیانی وڵاتەکەی دڵنیا کاتەوە کاکزانە ئێمە پێشتر شتێکمان بینی لە ڕۆژانی ڕابردووە 48 بە 52 کۆنگرێسی ئەمریکا 4 کەس مابوو دەنگیاندا بۆچی بۆن بە نایاسایی ناساندنی هێرشەکەی ترەمپ کەواتە ترەمپ ئەبێ وەڵامێکی پێ بێ بۆ ئەمانە من دوێنێ باسم کرد لێرە وتم پەیامەکانی ترەمپ بەشێکی ڕاستەخۆ بۆ کۆنگرێسە بەشێکی بۆ بازاڕی ئەمریکیە بۆ گەلی ئەمریکیە بەڵێ کە تۆ ئێستا کاک پشتیوان لێرە راپۆرتێکی پێشکەش کردین شاوین ڕابردوو وتی جگەل لە مایکرۆسۆفت وەرد لەگەڵ دووسێ کۆمپانیای ترە زۆرینە یا سەتا ئەوەندەی کۆمپانیەکانی ئەمریکا لە زەرران ئەوانش بە دوای ژیانی گەلێکی نزیکەی 400 میلیۆن کەسی بە دوای بەژەوەندەکانی خۆیەوە دوێترمە وەڵامێکی پێ بۆوان ئەم وەڵامە لە ئێستاە تاوتو ئەکرێت ئەم وەڵامە لە ئێستاە دێت و ئەڕوات وەڵامەکە لە قسەکانی ترەمپا لە بین دەڕەکانی ترەمپا ئەکرێت تا ڕادەیەک لێک بدرێتەوە بە شێواز لە شێوازەکان کە ئەمریکا بە دوای ڕێگە چارەیەکە ئەڕوات عراقچی ئەمڕۆ قسێکی تری کرد عراقچی وتی ئەمریکا و ئیسرائیل ئاسمانی ئێرانیان بە شێوازێک داخستووە کە ئێمە ناتوانین بچین دەرەوە بۆ وەفدیچی دیبلۆماتکاری باشە بەڵام وتی ئیسرائیلەکان ئاساییە بەلایەنەوە ئیسرائیلەکان جوڵەکەن و یەن و ئەڕۆن بەڵام ئێمە دەرەچەمان داخراوە یەک دیبلۆماتکاری ئێرانی ناتوانێت لە ئێستا ئێران بەجێ بێڵێ بۆی کە بگاتە نقطەیەک بە دوای بابەتێکی دیبلۆماسی ئاڕوات کەواتە هەمویان ئاراستەکان بەم شێوەن دوجار وردکردنەوەی مۆزوعەکە ئەوەیە کە بەڵێ بابەتی ئەتۆمی ئێران تەواو خەریکە کۆتایی دێت یان بەلانی کەمە لە دووسە ڕۆژ داهاتووە ئایا بە سیناریۆ یان بە ڕاستەقینەی قسەکەی بڵمبەرگ ئەمەیە کە ئەبێ ئیسرائیل و ئەمریکا دەستیان بگات بە ژێرخانی ئەتۆمی ئێران وە کۆتایی پێ بهێنن و بەڕاستی یەدەکی یۆرانیۆمی ئێران قفڵکەن ئەمە بلومبەرگ ئاوا بە وردی باسیەکات والحاصلە وەرەقەیە کە لە دانوستانە هەیان بوو دەبێت جێبەجێ باش ئەمە ئەمریکامان گەیاندە نەتیجەیەک ئیسرائیل من جارێکتر چەند شتێکە خەمە بەردەستی جەنابەت بۆ شرۆفە یەکەمیان ئیسرائیل ئێستا ئەوەی ئیشی لەسەرەکە بێگومان لە کۆمەڵێشتا لە مەسلەی ئایەتوڵڵا خامنەییە هاوبەش بوو لە مەسلەی پرۆکسیەکان هاوبەشن لە موشکی دوورهاوێژ هاوبەشن لە مەسلەی یۆرانیۆمە هاوبەشن لەوەی هاوبەشن بەڵام ئەوەی دیقەتە درێ لە بردومانەکانی ئەم دووسێ ڕۆژەی ئەخیر و بە تایبەتیش ئەمڕۆ دووشتە یانی لە دوێنێەوە کە باسیشمان کرد لێرە یەکەمیان ژێرخانە ئەوەی کە سەرەتای قسەکان جەنابەت باس کرد ئەوەی کە دیقەتە دری ئیسرائیل ئێوێ ژێرخان لێ بدا لە لەوتەدا لە کارەبادا لە ئاوەدا مثلەن قسەیەک هەیە تا من هەندێک هۆشداریم بینیەوە لە پەیجە فارسیەکان ئەڵێ قسە هەیە لە مەکتەب و خەستەخانەکانیش بدا ئەمە ئیشەڵاوە ڕوونادا لەبەرەوەی ئەم بابەتێکی مرۆیی ئەمە بەس لەوە نییە کە هیوادارم ئێرانیش لە ئیسرائیل نەدا لەو بارەوە لە بەحرینیش نەدا لەو بارەوە دوو لە منتیقە مەرزیەکانەدا پاوە ئەمڕۆ ئێوارە مثلەن ئەوە پێشتر مثلەن جوان ڕۆ مثلەن ئیلام ئێوارە قەسری شیرین ینی پێش بەربانک قەسری ینی هەرخۆی بەربانگەکە
قەسری شیرین مەسەلەن مەهاباد پێشتر سنە ئەوانە متا یعنی هێشتا ئیسرائیل چاوی لەوە نییە بەڕێز دکتۆر کە ئەو نیزامە بگۆڕێ یان بیری لەوە نەکردوێتەوە مامەڵە لەگەڵەوە بکە ئەوانە کاکزانە بخەمە بەردەست ئیسرائیل بەتەنیشت ئەو مەرجانەی کە هەیبوو یا با بڵێن بەتایبەت لەسەر دوو خاڵەکە بتوانین ئەم دوو خاڵی گرنگ بوو بەلای یەکەمیان گۆڕینی نظامی ئێرانی و کۆتایهێنان بە جمهوری ئیسلامی ئێران ئەمە ئیسرائیل 47 ساڵە ئاواتی بۆ خوازێ 47 ساڵە داخلە دڵیا 47 ساڵە هەوڵی بۆ ئەدات ئێستا وەکو چۆن ئێمە دوێنە شەوتم دەرفەتێک بۆ کوردانی ڕۆژهەڵات تا پێشەوە 50 ساڵە خەباتەکەن دەرفەتێکیان هەیە با بڕۆن ئیشی خۆیان بکەن یان ئەیانە بڕۆن ئیشی خۆیان بکەن بۆ ئیسرائیلیش هەمان قسە ڕاستە ئیسرائیل ئەمەی بە هەزار وەکوین ئەکڕی دەرفەتێکی باتە پێشەوە کە کۆتایی بەهڕەشەکانی جمهوری ئیسلامی ئێران بێت کاکە 47 ساڵە خەڵکی ئیسرائیل لە ژێرخانەکان ئاخەون هەر ئەم ئێوارەیە ئاژیر یان ما بڵین ئاگدارکردنەوەی ڕسمی تەلەبی بەڵێ چی خێرا بڕۆنەوە ژێرخانەکان خێرا بڕۆن ژێر زەمینەکان چونکە 26مین گورزی وعدەی سادقی 4 هاتووە وانە کەواتە ئیسرائیل بە دوای ئەمەوە ئەگەڕێت بۆچی یان با بڵێم چۆن یەکەم ئەوەیە کە بەڕاستی ئەوێت جمهوری ئیسلامی جمهوریەکی بێتوانە کۆمارێکی بێتوانە کۆمارێکی خۆی کۆمارێکی ناوخۆی کۆمارێکە نەیپەرژێتە سەر خەڵکی تر کۆمارێکە نەبێت هەڕەشە بۆ سەر کەس ئەمەی ئەوێ ئیسرائیل بۆ ئەمە ڕێگەکان ئەگرێتە بەر هەنگاوەکانی ناوە سیناریۆی دووەمی ئیسرائیل چی بووە سیناریۆی دووەمی ئیسرائیل ئەوەیە کە ئێران وا لێ بکات کە جارێکی تر مەرکەزیەتی نەمێنێت دابەشێکات بۆیە ئێستا چی ئەکات یەکەم شت بنکەکانی سوپای پاسداران کە بەلای هەموو شرۆڤەکارەکانەوە هەموو سینگتاکەکانی نێودەوڵەتەکانەوە تۆڕی سوپای پاسدارانی ئێرانێکی لە مەترسیدارترین ئاڵۆزترین تۆڕێک کە تێگەشتنی زۆر قورسە بەڵێ وانە ئێستا چی ئەکات ئەوێ وردە ئەمانە بکوتێت دانە بەدانە هاتۆ پیانە لە شارە بچووکەکانەوە لە شارە گەورەکانەوە لە سنوورەکانەوە لە مرکزی ئوستانەکانەوە لە مرکزی پارێزگاکانەوە لە سنە بیگرە لە کرماشان بیگرە لە ئیلام بیگرە لە بوشار بیگرە لە زۆربەی شارەکانە بنکەکان دوو بنکەی دوتا ئامانج یەکەم بنکەی سوپای پاسداران دووەم بنکەی وەزارەتی ئیطلاعات وەزارەتی هەواڵگری ئەم دوانە بەلای ئیسرائیل و گرنگە و ئیسرائیل بە دوای ئەمانەوەیە زیاتر لە ئەمریکا و بە ئامانجگرتنی ئەمانش کۆتایی هێنانە بە هەژمونی ناوخۆیی هێزی چەکداری کۆماری ئیسلامی ئێران لە شارەکانە تا ئەوەی ئەگەر سیناریۆکە سەری گرت کە بریتە لە پارچە پارچەکردنی ئێران کە بریتە بە هەرێمکردنی ئێران کە بریتە لە ڕاگەاندنی کۆمەڵێک هەرێمی خودسەری بۆ کوردەکان بۆ ئازەرەکان بۆ بەلوچەکان بۆ فارسەکان کە ئەمە ئیسرائیل لە یەکەم ڕۆژی شەڕەکان من هەر لێرە باسم کردوتم ئەمە ئاماجی ئیسرائیلە ئیسرائیل ئەوێت پارسێک هەبێ بۆ فارسەکان بەتەنیشتیەوە منطقەیەکی سونەنشین هەبێ منطقەیەکی ئازەری هەبێ منطقەی کوردی هەبێت بۆچی گۆڕینی نیزام گۆڕینی نیزامەکە بەڕاپەڕی یەکەم شتە یەکەم مەرجوویە یەکەم سیناریۆ بوو بۆچی ئەمە گرنگتر ورترەکەمەوە دابەشکردنی ئێران کۆمەڵی سوودی زۆری هەیە یەکەمیان چییە جارێکی تر ئێرانێکی مرکزی دروست نابێت کە بتوانێت ڕەشە بکات سەر خەڵک وەکو چۆن عراقی وای لێ هات وەکو چۆن ئەگەری زۆر سووریا وای لێ بێت وەکو چۆن چاوەڕێ ئەەکەین لە دوای شەڕی ئێران تورکیاش بۆ ئاراستەیە بڕات باشە ئەمە قسەی ئێمە نیە قسەی زۆربەی ئەو سینگتانکانەیە کە خۆشیان دەوڵەت باخچەریش خۆشی باسی لەوە کرد وانە بۆیە ئیسرائیل ترسی لە چی هەیە ترسی لە مرکزیەتی و حکوومەتەکان هەیە ئیسرائیل بەڕاستی حساب بۆ ئەو حکوومەتانە ئەکات کە ڕۆژات ناوەڕاستە مرکزیەتێکی بەقوەتیان هەیە چونکە ئەزانێ مرکز دەبێت هەڕەشە بۆ ئەو مرکزە ئەتوانێت کاریگەری لەسەر وڵاتانی دەرەوە بەجێ بێڵێ وەکو چۆن سیناریۆیەکی دوودێژمان هەیە لەگەڵ ئێرانە کە ئەم ماوەی ڕابردوو درێژێک کێشاوە بۆیە بەڕاستی ئەمە هەدەفی ئیسرائیلە کە ئێران ورد کات کە ئێران پارچە بکات بەڵام ئایا چەندە بۆ سەر چەندە ئەتوانێت بگاتە ئەو ئامانجەی بەڕاستی جێگەی ئەوەیە کە لێی وردبینەوە کە مەحاڵ نییە بەڵام جارێکی دەتوان بڵێم بەبێ هاوکاری ئەمریکا ئیسرائیل ناتوانێت بکات بۆیە ئێستا قسەیەک زۆر تۆ ئەخرێتەوە کاکزانە هەم لە لای ئەمریکیەکانەوە هەم لە ئێرانیەکانەوە ئەڵێن چی ئەڵێن دۆناڵد ترەمپ شەڕ بۆ ئیسرائیلەکە ئەیانەوە واداریکەن ئەیانەوە بیخەنە ژێر منەتێکەوە کە تۆ گەلی ئەمریکا لەبیر چوەتەوە سیناتۆر ئەمریکیەکان پێش ڕۆژی دەنگدانەکە زانیان وچی ئەیانوت دۆناڵد ترەمپ چووە سەر باوەڕی ناتانیاهۆ بۆی کە شەڕێکی زۆر گەورە لە غەزا هەڵگیرسێنێ کە داهاتی ئەمریکای تا سەرف کرا کە بودجێ ئەمریکای تا سەرف کرا کە توانای ئۆبامایا بووبن لە بەرنامەی کۆنگرێسی ئەمریکا بووبن ئەمڕۆ شواز لە شوازەکان هاتوونەتە دی و ئەمریکا سوودمەندی ئەم دۆخەیە سوودمەندی وڵاتێکە کە دەتوانین بڵین دکتۆر یعنی لە
بەردەم یەکلابوونەوەیەکان یان کەواتە ئێمە بەفعلێ لە ناو قۆناغی دووەماین بەدڵنیاییەوە قۆناغی دووەمی شەڕەکەیە قۆناغی دووەمی شەڕەکەیان چی ینی ئەوەی شەڕەکە گەشتە ترۆپک ئێسامیە بێت ئەو وەڵامە لەکوێوە ئەبێت ئەو وەڵامە بریتە لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهات ناوەڕاستە بێتی لە بەرژەوەندەکانیان ینی بەرژەوەندی کوێیە بەرژەوەندەکان یەکەم شت ئێمە زانین لە ڕۆژهات ناوەڕاستە بێتەوە بەدڵنیاییەوە بەلای ئەمریکەکانەوە وای لە ویلایەتێکی ئەمریکا درابێت چکە بەحرین بۆ ئەمریکا گرنگی هەبوو قەتەر بۆ ئەمریکا گرنگی هەیە سەڵتەنەی عمان بۆ ئەمریکا گرنگی هەیە ئوردون بۆ ئەمریکا گرنگی هەیە سعودیە و ئیمارات بۆ ئەمریکا گرنگیان هەیە پشکدارن مەرجدارن کاکە 20 ساڵ ڕێکەوتنیان هەیە لەگەڵ ئەمریکیەکانە ئەڵێن هەر جارێکیشی ئیمانوێل ماکرۆن قسەی کرد ئەوە بەرەو ئاشتیان بووە مەسە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ دۆناڵد ترەمپ ئەنجام داوە و جگەلەوەی مێدیاکانی ئێرانیش بڵاویان کردوتەوە کە کەمێک پێشێستا شەپۆلەی 29 وعد سادق لە موشکەکان ئاراسی ئیسرائیل کرا خەری بۆ پرسیارە بکەم کە ئەمە بەشێکە لە ڤیددیۆکان بەڵیان ڤیددیوانە ڤیددیۆی سوپای پاسدارانی ئێران بڵاویان کردوتەوە کەمە گورزێکی دیکەی موشەچیە بۆ سەر ئیسرائیل بۆ سەر تەلەبیب بۆ حیفا و قودس و دەوروبەری جاکە گەیشتن گەروێنەتان هەبوو ویشمان ئاگادار کەنەوە سوپاسدانەکەین خەریبوو بڵم دکتۆر ڕستەکەی شۆ تا ڕادێک بێدەنجیە یان نەبە پێچوانەوە کاکزانم دوێنێ باسی شتێکم کرد خشتەی شەڕەکە گۆڕاوە بە ڕۆژا کەمترە سەعات 12 بە دواوە ئاخر لە دوای وەڕۆ دەستپێکا لە دوای وەڕۆ دەستپێکا و تاشۆدا دەنگی گەڕوات ئیسرائیل ئەڵێ ئێمە لە 24 کاتژمەی ڕابردووە 400 بنکەی ئێرانیمان پێکاوە 400 شوێنی ئێرانیمان بە ئامانج گرتووە بۆ پێکاومانن ئەمانش کامانن عرضم کردی جگەل لەو پاڵاوگانەی کە هێرشی کراوەتە سەر یەکێکیان بریتی بۆ لە بارگاکانی سوپای پاسداران کە بە درێژایی شەڕین ڕابردوو شەر درێژەی هەبووە دومیان بریتی بۆ لە بنکەکانی وەزارەتی ئیطلاعات کە ئەمە بەلای ئیسرائیل و گرنگ بۆ وەکای لەسەرەکان ئیسرائیلەکان ئەڵێن 400 ئامانجمان پێکاوە ینی لەوەی کە لەو نیەتانەی ئیسرائیل کە ویستم لەگەڵ جەنابتە یان شرۆڤەی بکەیت ئیسرائیل هەرچی هەوڵەدا لە مەنتیقە مەرزیەکانە ئەو قسەیەکی زۆری شەبوو کە دۆناڵد ترەمپ پەیوەندی بە سەرکردە کوردەکانەوە کردبێ بۆی کورد بڕوا داخلی ئێران بێ ئەو بوو عەباس عراقچی هاتە سەرخەت و سوپای پاسداران هاتە سەرخەت ئەمڕۆ ینی دوێنێ ترەمپ پەشیمان بەوە وتینا جەنگەکە ئاڵۆسترە بێ نامانەوێ برا کوردەکانمان بڕۆنە ئەودی و ئەوانە خەڵکی باشن خەڵکی باش و خۆشمانەوێن ئێستا قسەیەکەیە کە لە کەنداوە جوڵەیە کە بێ لەوارەی زەمینیەوە چکە بژاردەی زەمینی یەکێکە لەو بژاردانی کە ڕەنگە مەسەلەن لەگەڵ لێدان لە ژێرخان لەگەڵ لێدان لە مەسەلەن ئەتۆم یان یەکێک بێ لەو بژاردانی کە بەڕاستی شڵەژاوێکی گەورە دروست بکە مەسەلەن هەر سوپا کە زانی یان سەرباز کە زانی هێزیش دوژبن گەیشتۆتە ناوخاکی وڵاتەکە شڵەژانێک دروستە بێ ئەکید یانی سوپای پاسداران بێیان هەر گەلی ئێران بە گشتی ماندووە لە حاڵەتێکی وادا هەستەکەی ئێمە ڕوو بدات مەسەلەن بژاردەی زەمینی جا لە ئازەرەوە بێ لە بلوجەوە بێ لە کوردەوە بێ لە کەنداوە بێ کاکزانە ئەبێ بیلەوە بکەینەوە بژاردەی هێرشی زەمینی بۆ سەر ئێران بۆ چیە بێت ئامانجەکەی چییە باشەوە ئەکەن کە ئەمریکا و ئیسرائیل ئەمریکا یان بەبڕین لایانی شەڕ بیر لەوە کاتەوە کە هێزێکی تایبەت بنێتە ناو ئێرانەوە بۆ دەست بەسەراگرتنی یەدەکی یۆرانیۆم ئەمەکی لە ئامانجەکان یانی نار بۆ بەدڵنیایی و ئەو هێرشە لە کەنداوە سەر بگرێت دەست پێ بکات لە وڵاتی ئازەربایجان و دەست پێ بکات لە وڵاتانی دراوسێ و دەست پێ بکات ئامانجەکە تا ئێستا هەر ئەمەندەیە ئەگینا کۆماندۆ بڕاتە ناو ئێران چی بکات کاکزانە ئێمە واقع بین مامەڵ لەگەڵ چی ئاکات کوێی ئێرانە تەمایە بگرێت خۆ ئێران وڵاتێکی بچووک نییە بڵێ وڵاتێکی بچووک بەس لەوێ شڵۆژاویەک دروست بکە و بە چۆکدانێک دروست کاکزانە هەدەفەکە بریتیە لە دەست بەسەراگرتنی یۆرانیۆمی ئێران یەدەک یۆرانیۆمی ئێران بۆچی بۆ ڕزای کۆتایی هێنان بە شەڕەکە بۆ ئەوەی کە بەڕاستی بگاتە لێوارێک کە جۆرەکان کۆتایی بە شەڕەکە بهێنێت ئەمە خوێندنەوەی ئێمەیە بۆ دۆخەکە و پێشمان وایە کە بەڵێ ئێران تەواو لاواز بووە ئێران ئەو توانای جارانی نەماوە ئێران جارێکی تر خۆشی بێوێت لە ناوخۆیان ڕێگریەکان زۆرە بن بۆی کە ببێت هەڕەشە بۆ سەر خەڵکی تر ئەم قسەی وردە یانە تەنانەت ئەگەر ڕێبەرایەتی ئێران هەر کەسەوێت ڕابەر بیەوێت ئێران ببێتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی تر وەکو ڕێبەری پێشوو لێ قبول ناکرێت باشە وەکو ئایەتوڵا خامنەی لێ قبول ناکرێت و ئێران جارێکی تر
لە ناوخۆیان شەپۆلی وەستانەوە دژی دەستێوەردانی دەرەوە دژی دروستکردنی پرۆکسی دژی سەرفکردنی پارەی ئێران بۆ گروپەکانی دەرەوە کە زۆر ئێرانەکان ئەم قسەیانە کرد 20 ساڵ ئێرانەکان ئەم قسەیە کرد لە ساڵ 2005ەوە پێشتریژەوە هیچ لە ساڵ 2005ەوە بە تاکیدی هەموو جارێک ئێرانەکان ئەڵێن چی لە پەرلەمانە قسەی لەسەر کرا لە ئاژانسە میدیاکانە قسەی لێکرا سنتەرەکانی توێژنەوە قسەیان لێ کرد کاکە بەسە پارەی ئێران مەبەنە دەرەوە پارەی ئێران مەدەن بە سووریا پارەی ئێران مەدەن بە لوبنان پارەی ئێران مەدەن بە بەرەی مقاومە ئەم بەرەی مقاومە هیچ سوودێکی بۆ ئێمە نییە یەکێک لە ڕیسەرچەر گەورەکانی ئێران قسێکی بەناوبانگی هەیە لە ماوەی ڕابردووە کە کردوێک لە ساڵ ڕابردووە ئەڵێ گریمان ئێوە دەستان کرد بەشەڕ لەگەڵ ئەمریکایە لەگەڵ ئیسرائیلە گریمان 300-400 کەستان کوشت گریمان هەندێک سەرچاوی ئیسرائیلتان وشک کرد دوادار چی ئەبێت ئێران ئەدۆڕێ ئەم قسەیە 6 ساڵ پێش ساکراوە بۆیە ئەم قسەیە ئێستا تۆختر بووتەوە لە دوای ئەم شەڕەوە یان لە ناوڕاستی ئەم شەڕەوە جارێکتر ئێستا دێنەوە ئەم قسانایی دەنەوە بە گوێ ئێرانەکان ئەڵێ هان نەمانوت پێمان نەوتن کە ئەمە مەکەن بۆیە کۆتایی هێنان بە بەرەی مقاومە یەکێک لە هەدەفە ڕئیسیەکان کە هەم کەنداو پێی خۆش بووە وڵاتانی کەنداو ینی بۆ نمونە سووریا یەکێک لە وڵاتانی کە سوودمەندە لەم شەڕەیە سووریا 47 ساڵە ئازارە چێژێ کاکزانە 14 ملیۆن هاوڵاتی سووری ئاوارە بوون لە ماوەی ڕابردووە بۆچی ئەوان پێیان وایە کە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەو دۆخە ئێران بووە ئێران پشتیوانی بەشار ئەسەدی کردووە کە درێژە ئێران پشتیوانی حافز ئەسەدیشی کردووە کە درێژە بەم بدات ئەم دەسەڵاتە دیکتاتۆریە خوێن ڕژەی کە بەسەر سووریایە سەپا بوو ئەمە سووریەکان خۆیان ئەڵێن ئێمەی سە بە خەریکی ئەوەن چۆن وا لێ وا بکەین کە بتوانین 14 ملیۆن هاوڵاتی خۆمان کرد دەرەوە بیان گەڕینەوە بۆ وڵاتەکە ئەمە بۆ وڵاتانی تریش ڕاستە لوبنان هەر بەڕاستی حزب الله لەوەتەی کە ینی بەراوردی 10 ساڵ بۆ بکەم کاکزانە 10 ساڵی ڕابردوو هونەرمەندە گەورە کریستیانەکانی ناو لوبنان ئاڵاو لۆگۆی حەسەن نەسڕڵڵا و حزب الله لەسەر سنگیان دانا ستر جۆخەکە بەرەو شێوازێکی تر ئەڕوات ئەو کاتەش لە ترسا بوو لە ناچار نەوەڵڵا لە خۆشەویستیا بوو هەر لە خۆشەویستیا و بەڕاستی پێیان وابوو کە ئەمە دنیایەکی تریان بۆ دروستەکا و فرات ڕستێکی ترە و لوبنان لە قەیرانی دارایی ڕزگارە کات و لوبنان لە کێشە ناوخۆیەکان ڕزگارە کات و لوبنان ئەوانە ئێمە ئەمان بینی ملیۆنان خۆپیشاندەری لوبنانی هاتنە سەر جادەکان بۆ هوتافکێشان بۆ حەسەن نەسڕڵڵا بۆ حزب الله بەڵام کاتێک کە حەسەن نەسڕڵڵا کوژرا کاتە حزب الله گەشتە ئەم دۆخە ئێستا لوبنانەکان پێیان خۆشە کۆتایی بەمە بێت و ئەو تا هەر بە خێرایی قەدەغیان کرد هەر بە خێرایی بڕیاریاندا کە قەدەغی وڵاتانی کەنداویش هەر هەمان حکایەتەکە ئێستا ئیمانوێل ماکرۆن ئەڵێ دەبێت کۆتایی بەداخستنی گەر و هەروز بێ داوام لە ئێران کردووە مەتر هێرشەکانی بۆ سەر کەنداو ڕابگرێت ینی مەسەلەی گەروی هورمز دۆخێکی دروست کردووە مەسەلەن لە ڕووی ئابوووریەوە تەنانەت لە بەریتانیاش لە ڕووی اقتصادەوە لە ڕووی بابەتی دیکە و ترسی زۆر دروست کردو کاکزانە یەکێک لە کارتەکان بەرز ئێرانەوە بریتی بوو لە داخستنی گەروی هورمز لە شەڕ 12 ڕۆژەیە زۆر باسەکار دەستی بۆ بابوو دەستی بۆ نەبرد بەڵام لە 8 ڕۆژی ڕابردووە داخستنی گەروی هورمز کاریگەروی ڕاستەوخۆی دکتۆر بە بچینە لای دیسان ئەوتە بێژ سوپای ئیسرائیل قساکە با گوێ لێ بگرین و بەیەکەوە دوایە گەڕێنەوە هاتە قورسەدا ئێمە هاوچۆزین لەگەڵیانە و لەگەڵێن لەگەڵ ئەم بەیانە لەگەڵ سەرۆکی بەرەی باکوور قسەم لەگەڵی کرد و ڕەوشی شەڕی ئەوەی بۆ ڕوونکردمەوە باسی ئەو کۆشانەی کرد کە دەخرێنە گەڕ و باسی ئەوانەی کرد کە شەڕ دەکەن لە پێناوی هەموماندا و دێڕی قارەمانێتیان نووسیەوە لە پێناوی بەرگریکردن لە ئۆردوگانیشینەکان و بەرگریکردن لە دەوڵەتی ئیسرائیل ئێمە حیزب الله بردومان دەکەین و ناوەستین لە سەرەتای هەفتەدا سوپای پاسدارانی ئێرانیمان هۆشداری ئاگادار کردەوە کە لوبنان بەجێ بهێڵن بۆیە دوێنێ بردومانمان کردن و چەکی دەریایی زۆر بەچڕی ناوەڕۆستی بەیروتی بردومان کرد و پاسپای پاسدارانی کردە ئامانج و کۆمەڵە وێرانکەر و ئاژاوەگەڕێکی لە بەرزی کردە ئامانج و لە ناو برد و ئەو شوێنەی کە خۆیان تێدا حەشاردا بوو بە شێوەیەکی چڕ کردە ئامانجی بردومانمان کردن ئەمەش پامێکە بۆ هەموو هێزەکانی سوپای پاسداران کە پارێزراونی نە لە ئێران نە لە لوبناندا لە هیچ شوێنێکی تر حیزب الله و ئێران یەکشتن هەروەها لێرەوە دەمەوێت قسەیەک بکەم بۆ دانیشتوانی باکوورمان بە درێژایی 2 ساڵ و نیوی ڕابرد و بە تایبەتی لەم مانگانەی ڕابردوو تا ئێوە ڕوبەڕووی ئاستانکی زۆر دەبنەوە
هەناسە درێژی و خۆپارێزی و خۆڕاگری لە بەرامبەر ئەو تەحەدیاتانەدا جێگای سەرنجە ئەوەی کە لە تواناماندا بێت لە سوپا لەبەرە دەیکەین ئێمە کار دەکەین بۆ کۆتایی هێنان بە هەڕەشەکان و گورز وەشاندن لە دوژمن و سووریش دەبین لەسەر ئەوەی کە حیزبوڵڵا لە چەکدا بماڵێنین. لە گورزەکانماندا لە دژی ئەو ڕژێمە تیرۆریستە ئاماجی زۆرمان پێکاوە و گورزێکی ئەجگار قورسمان لێوەشاندون بە تایبەتی بارگای سوپای پاسداران لەوێ ڕژێم پرۆسەی وەشاندن و هەڵدانی درۆن و موشکەکانی بەڕێوە دەبرد و عەلی حەزرەدین سەرۆکی سوپای ئاسمانیمان لە ناوبرد و لەم وێنێدا کە دەردەکەوێت کردەوەی تیرۆسی ئەنجام دەدرێت پێگەکەمان لە ناو برد و بردومانمان کرد و دووپاتی دەکەمەوە کە لە گورزەکەی پێشووتر دەدا لە ناو جەرگەی تاراندا سەرۆکی ڕژێمی ئێرانی و هەروەها سەرۆکی سوپای پاسدارانمان لە ناو برد بە تایبەتی سەرۆکی نووسینگەی ڕابەر کە بەرپرس بوو لە بەڕێوەبردنی کردەوەکان لە دژی ئیسرائیل بوو هێرشمان کردە سەری و بەردەوام دەبین. هەروەها ئەم شەو کۆگاکانی ئەمبارکردنی نەوت و سوتەمەنیمان کردە ئامانج کە بەکاردەهێنرێت بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ چالاکیە سەربازیەکان 140 ئامانجمان لە ناو برد. ئەمڕۆ لەگەڵ سەرۆک ئەرکان و هەروەها سەرۆکی بەرەی ناوخۆییدا سەردانی چەند ناوچەیەکمان کرد و کۆبنەوەمان کرد لەگەڵیاندا و گوێمان لە ژنە شەڕوانەکانمان کرد و کە ئەرکی گەورەیان لەسەرشانە ئەوانە لە ناو سوباتە بە شێوەیەکی سەرنجڕاکێش ڕۆڵ دەگێڕن بۆ خزمەتکردنی بەرەی ناوخۆیمان هاوڵاتیانی ئیسرائیل. ئەمڕۆ حیزبوڵڵا چەند مشکێکیان ئاڕاستەی ئیسرائیل کرد و بەشێک لە موشکەکانیان بەر چەند شوێنە کەوتن و هیوای زوو چاکبوون و بە بریندارەکان دەخوازیین و ئەوەی لە تواناماندا بێت دایکەین بۆ کۆتایی هێنان بەو هەڕەشانەی کە مەترسی دروست دەکەن. ئێمە ئۆپەراسیۆنەمان دەست پێ کردو بۆ کۆتایی هێنان بە هەڕەشەی وجودی لەسەر ئیسرائیل. من دەزانم ئەو سەختی و دژواریانە چین کە ڕوبەڕووبتان دەبنەوە ئەوەش کاریگەری لەسەر خێزانەکان و مناڵەکانمان هەیە بەڵام چەخت لەوە دەکەینەوە پابند بن بە ڕێنمایەکانی بەرەی ناوخۆی بووی کە ژیانتان پارێزراو بێت و چونکە گەروانە بێت دەرەنجای مەترسیدار دەکەوێتەوە. ئێستا زیاتر لە هەموو کاتێکی تر پێویستە پارێزگاری بەرەی ناوخۆیمان بکەینە و پاڵی لێ نەدەینەوە. هەوڵ دەدەم هەموو زانیاریی نوێتان پێ ببەخشن پرسیارەکانتان لە ڕێنمایەکانی بەرەی ناوخۆیدا جیاوازی دەکەن. ئێمە بە شێوەیەکی ورد و هەڵوێست دەکە یاخود بارودۆخە و ڕۆژی ناوخۆی هەڵدەسەنگێنن. سەرۆک ئەرکان لە بەرەی ناوخۆییدا بوو لەگەڵ سەرکردەکاندا و پێکەوە بووین ئێمە کار دەکەین بۆی ژیانی هاوڵاتیانمان بپارێزین و پارێزگاریان لێ بکەین و کار دەکەین بۆ ئەوەی کە بلە هەمان کە بەڵێ ئەمە وتەبێژی سوپای ئیسرائیل بوو کە دووبارە وەکو دکتۆر مومین وتی کە لەگەڵ ئێمە دێتە سەر شاشە هەموو شەیەگە باسی لەوە کرد کە بەڕاستی ئەو ئەمبارانەی کە تا ئێستا بردومان کراون ئەوانە تەمیلی سوتەمەنی یان پاڵپشتی سوتەمەنی بۆ سوپای پاسدارانەکەن بۆیە بردومانیان کردوون و دەمانەوێت کۆتایی بە هەڕەشەکانی ئێران بێنین و ئەندامانی سوپای ئێران لە ئێران و لوبنانیش پارێزراو نابن. حزبوڵای لوبنان ڕیشەکێش دەکەین شەڕی ئەمجارە داهاتوومان دیاری دەکات. ئەمە قسەکانی وتەبێژی سوپای ئیسرائیل بوو و ئەمێ سەرنجتان ڕات چێشم بۆ زانیاریەک کە محەممەد عراقی ئەوەی ساڵح عراقی ئەوەی کە بە وتەبێژی سەدر ناسراوە بەڕێز موقتەدا سەدر باسی لەوە کرد کە هێزەکانی سەرای سەلام ئەو ماوەیە تەنها کاری مرۆیی بکەن ڕاگەیەندراوێک دەرکراوە کە تەنها کاری مرۆیی بکەن و بە هیچ شێوێک چالاکی سەربازی ئەنجام نەدەن. وە باز لەوە کرێت کە ئەمڕۆ سوپای ئیسرائیل 5 کەس لایەن 5 فەرماندەی فەیلقی قودسی کوشتووە لە لوبنان ئەمە شار بە پێی ڕاگەیەندراوەکانی ئیسرائیل. سوپای ئیسرائیل ئەڵێ هیچ جێگرەوەیەک نییە بۆ چەکدانانی
حزب الله لوبنان واتە دەبێت چەک دابنێت و قەدەغە بکرێت و چالاکیەکانیشی ڕابگیرێت لەوەی مقتەدا سەدرەوە جارێککە دەست پێ بکەینەوە بەڕێز دکتۆر مومین ینی زۆر جددیە لەو بابەتە ینی بەلای ئێرانە ناڕوە بابەتە لە چێوە سەرچاوە بێت کاک زەنا عراق لە شەڕی 12 ڕۆژەوە تا ئێستا هەستی بە مەترسیە گەورەکە کردووە یعنی ئەتوانم بڵێم هەر لە 7 ئۆکتۆبرەوە کە هێرشەکەی حماس و بۆ سەری ئیسرائیل دەستی پێکرد ڕۆژهات ناوەڕاست لەبەردەم گۆڕانکاری زۆر گەورەیە بوو و بەشێک لە گۆڕانکاریەکان تا ڕادێکی زۆریان هاتوونەتە دی ئێمە بینیمان کە ڕژەمی سووریا کۆتایی پێهات و سنە تۆندڕەوەکان هاتنە سەر حکم کە ڕەنگە ئەمە جۆرەکان خەون و خەیاڵ بوو بێ بۆ زۆر کەس و لە چاوەڕوانی هیچ کەسێکان نەبوو کە ئەمریکا ئامادە بێت کەسێک کە خۆی بەلای خۆی داواکراوە بێن بیکات بە یا بڵێن هاوکاری بێت یان قبوڵی بکات کە بیکاتە سەرۆکی وڵاتەکە ئەمە بۆ عراقیەکانم پەیامانە زۆر لە ئێمە باشتر گەشتن و تا ڕادێکی زۆر لەم شتانەی تێگەشتون تێگەشتنەکان بۆ ئەمە گەشتە ئاستێک کە بیریان لەوە کردەوە کە کۆمەڵێک ڕێکار بگرنە بەر لە ماوەی ڕابردوودا 3-4 جوڵەی سەیری لە ناو عراقا هەبوون یەکەمیان جوڵەیەک بوو بە ڕاستی کودەتا بەوەی کە هەر بەڕاستی کۆتایی بهێنرێت بە دەسەڵاتی حەشد شعبی لە ناو عراقا بۆ ئەوەش هەر شیعەکان ناو خۆیان بەرنامە ئێمەیان داعنا کە بە شواز لە شوازەکان مامەڵەگە ئەم دۆخەیە بکەن چونکە هەر ئەو کاتە ئەیانزانی پێش شەڕی 12 ڕۆژەش ئەیانزانی کە حەشد شعبیە بێت سەرێشە بۆ ئێرانیەکان بۆ عراقیەکان و ئەیانزانی کە دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوازێک ڕوات کە دەستی ئێران ئەبڕێت دەستی ئێران کۆتایی پێدەدە دەستی ئێران کورت دەکرێتەوە لە دەستڕاگەشتنی لە هاوکاریکردنی بۆ پرۆکسیەکان کە بەشێکی زۆر لە پرۆکسیەکان بە ئەنواع ڕنگ و ناو و لۆگۆ و ئاڵای جیاوازەوە لە ناو خاکی عراقان ئێمە ئەزانین سەرایە جیاوازەکان هێزە جیاوازەکان هەر لە ساڵ 2023 کە عراق دروست بووە یا بەڵێن کە ڕژێمی پێشووی عراق ڕووخاوە هەتا ئێستا بەردەوامی بوونیان هەبووە و بەشێکیان بە شێوازی جیاواز داعم کراون و خودی مقتەدا سەدر بەشێکی لەو هێزان لەژێر دەسا بووە و بەشێکی لەو هێزانە ئاراستە کردووە بەڵام کاتێک هەست بە مەترسیە ئەکات بە دڵنیایی ئێستا هەنگاوەکانی گۆڕاون و لە ماوەی ڕابردووە لە شەڕ 12 ڕۆژ تا ئێستا هەڵوێستەکانی مقتەدا سەدر هەمیشە هەڵوێستی هاوسەنگی بووە وەکو چۆن هەڵوێستەکانی بەڕێز سیستانی هەرهەمان هەڵوێست بوون بەڕێز سیستانی لە ماوەی ساڵی ڕابردووە فارسە میواری قسێکی کردووە ئەڵێ پشتیوانی نەکان بکەن نا فتوای جیهادی کفایی نازام دەربڕێت نا فتوای جیهادی نەداوە بەڵام ئەڵێ پشتیوانی ئەو دایانانە بکەن کە هاوکاری ئێرانەکەن ئەم قسێ زۆر مەتاتیە کاکزانە زۆر با بڵێن ئەتوانی بە هۆستی خۆ دەستکاری بکەیت کی هاوکاری ئێرانەکانەکە بۆن منە ڕەنگە لە ڕووی دینیەوە ئەڵێ براکەت هاوکاری براکەت بکە ئەگەر زاڵم بوو ئەگەر مەزلوم بوو وانە ئەمە بنەمایەکە بنەمایەکی دینیە بەڵێ ئەگەر زاڵم بوو ئەگەر مەزلوم بوو ئەگەر زاڵم بە چۆن هاوکاری بکە بەوەی کە ڕاستی کەیتەوە ئەگەر مەزلوم بوو چۆن هاوکاری بکە بەوەی کە دەریکەی مەزلومەکە ئەوان پێیان وایە ئێستا ئێران مەزلومە بۆیە هاوکاریکردنی ئێران بۆ دەربازکردنی لەم شەڕا بەڕێگەی ئاشتیانەش هەر ڕزگارکردنە وانە بۆیە ئەڵم قسەکەی زۆر مەتاتیە پێم وانە بە هیچ شێوەیە چونکە ئەگەر جیهاد وایە زووتر ئەم قسەی ئەکرد و ئەو لە یەکەم بەیانیا کە لە ڕۆژی یەکی مارد یەکی ئازارەوە بڵاوی کردەوە بەڕوونی ئەم باسەی کرد کە بابەتی ئێران بابەتێکی ناوخۆی وڵاتەکەیە جۆر جۆرەکان عراقیەکان کە تا ئێستا خۆیان پاراستووە لەو بابەتە بەشێکی زۆری عراقیەکان ئەم چوارچەوە تەرحەکەن و ئیش لەسەر ئەم چوارچەوەی ئەەکەن چکە ئەوانەی کە بڵین جۆرەکان باوەڕیان بەم سیستەمی فتوادانی بەڕێز سیستانی هەیە چ ئەوانەی کە خۆشیان لە شوارچەوەی نەکەن کاک زانا بەتەنیشتی مقتەدا سەدرەوە ئەوانی تریش بەشێکی تر لەوانەی کە جۆرەکان قسەی گەوریان هەبوو با بڵێن هاواریانە کرد پشتیوانی ئێرانیان وەرگرت بوو کە زۆر قسێک سەیرانەکان زۆر باسیەکەن خۆیان ئەڵێن وڵا ئەمان تا فەقیر بوون زۆر بەگویانەکردین تا گەشتن دەسەڵات کە گەشت دەسەڵاتە بەگوێمان ناکەن دەسەڵات شیرینە طبعاً ئەم برادرانە باش تێگەشتون لە دۆخەکە و ئەزانن وەکو پێشتر وتم لە دوای ئێران سەری ڕاستکردنەوەی ئەوان دێت من ناڵێم هێرشەکەت سەر عراق ئەوەی شەوی ڕابردوو لە ئەنجومەنی عراق کاریگەریە ئەوە هەڵەیەکی زۆر گەورە بوو کردیان و بە دڵنیاییشەوە من بەلای منە چاوەڕوان کرابووە زانی بۆ کاک زانا زیاد لە 87 ئەندامی پەرلەمانی عراق سەر بە حەجی شعبین حەجی شعبی کێیە حەجی شعبی بە فتوای ئێران دامەزراوە بە پشتیوانی ئێران دامەزراوە بە هەماهەنگی ئێران دامەزراوە بە تەمویلی ئێران بوو بە یەکێک لە هێزە ڕسمیەکانی عراق کە لەناو پەرلەمانی عراقا سەرۆکوەزیرانی پێشووتر ڕزایەتی وەرگرت کە دەنگی بۆ کۆکاتەوە و ئێستا بە هێزێکی شەرعی عراقی ناسراوە بەڵام کێ ئەمەی کرد ئێران کردی ئێران دقیق هاتچی کرد کاک زانا ئێمە لەناو ئێرانە هێزی خاتەمولەنبیامان هەیە لەناو عراقا چیمان هەیە حەجی شعبیمان هەیە یەک سیستەمی ڕێخستنیان هەیە یەک ستراکچەریان هەیە
یەک جۆرە سەرچاوی داهاتیان هەیە بۆ سەرکردن. ئەزانی تەنها لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە ساڵ 2023-24 باسی 25 نەکەم چکە 25 دۆخەکەی شێوە لە ساڵ 2023-24 بە تەنها حەزی شعبی ئەوەندەی 3 ساڵی هەرێمی کوردستان بودجێ بۆ سەرف کراوە. باشە ڕقەمەکان هەن داتاکان هەن یعنی راپۆرتی زۆر ورد لەسەر هەر ئەوەشکە وا لە سەرۆکی چێتی و سەرۆکی پارتیەکە کە بڵێ تەمویلەکان لە حکوومەتی عراقیەوە دەسەڵاتەکان لای ئەوانە تەمویلەکان لای ئەوانە هاوکاریەکان لای ئەوانە بۆیە ئێستا عراقیەکان کاکزانە ئەگەر هەر شەوانی ڕابردوو لێرە لەگەڵ دکتۆرێک کاگەربیرم بە دکتۆر حەمدی حەمزە حەداد کێکی لە نووسرە شیعە بەتوانەکان و ئێستا ئەمریکا داعنی شێ قسەمان لەسەر ئەم دۆخە کرد وتی ئەم دۆخە بۆ عراق ناچێتە سەرەویش هەویش هەمان جارتی لەسەرەوە کردەوە کە شیعەکانی عراق بێ بە زمانەکان بگۆڕنە بە تێبگەن لەم دۆخە کە ئەمە بابەتێکی تەواو ئێرانیانەیە و ئێرانەکان بۆ خۆیانە ببڕیان سەر ئەمە بدەن ئەگەر عراقیت عراقی بە ئەگەر ئێرانیت ئێرانی بە ئەگەر بەڕاستی خۆ قسێکی منطقیە ئێران ئێستا باری لارە پێویستی بەوەیە هاوکاری هەر کەسێک کرد بێ هاوکاری بکاتەوە بەڵام کام جۆری هاوکاری چیت پێکێتەوە لەگەڵ ئەم شەڕە گەورەیەکە ئێستا ڕووی داوە و تەنانەت بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانەکان لە وەزیرەکانی ئێرانەکان خۆیان شاردوێتەوە چ لە عێراق هەتا عێراقیەکان ئەمە بۆ عێراقیانیش ڕاستە و دۆخی عێراق ئێستا لە دۆخێکی ئەوەیە وەکو عەرزم کردی دۆخێکی تەواو هەستیارە چونکە خۆی گلاکردنەوەی پێویستە خۆی گلاکردنەوە بۆ ئاڕاستەی کە بڕیاری خۆی بدات کە ئایا چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئێران ئاکات چۆن مامەڵە لەگەڵ سیاسەتی نوێی ئەمریکی ئاکات لە ڕۆژهاتی ناوەڕاستە کە بریتیە لە گەورەکردنی ڕۆژهاتی ناوەڕاست گۆڕینی هاوکەشەکان ڕۆژهاتی ناوەڕاست وەگەرنا زۆر ئاساییە سبەینێ شەڕی ناوخۆ لەگەڵ سونەکانە دروست بێتەوە لە ناوچەکانی باشوور ناوەڕاستی عێراق کە ئێمە لە سەردەمی بەعسا ئەممان بینیوە و ئەو مەترسیانەی کە بەشێک لە شۆڤەکارەکان و باستەواکەن کە سونەکان پشتگوێ ئەخرێن چکە ئەمریکا لەو فترێ لە عێراقا بابەتێکی زۆر بە بنەماگر و تیمە دەست لە دەسەڵاتە لە ئەنجومنی وەزیرانە مەرجیەوە بکە و ئەندامانەی نزیک لە بەرەی مقاومەیە حەشدی شعبی داخڵ نەبن ئێستا ئەوانەی کە لەناو ئەنجومنی نوێنەرانە دوێنێ شەو کردیان بە چەپڵە ڕێزان و جۆرێک لە وتاف کێشان وانە ئەمە عراق بازەکە کاک زانە ئەمان خاتە بەردەم دوو ڕێگەوە ڕێگەیەکیان هەڵوشاندنەوەی ئەم هەڵبژاردننی ئەم جارە بە تەواوەتی هەڵبژاردننی یانزەیە چونکە بە هەموو پێوەرەکان ئەگەر بچینە سەر ڕێگە دەستوریەکانیش دوور نییە بتوانێت دەرەچێکی بۆ بدۆزێتەوە بە هەڵبژاردنێکی ناشرعی دابنرێت لە ڕووی قانونیەوەڵێم هەڵبژاردنێکی ناسایی بۆچی چونکە ئەنجامەکەی دەرنەکەوتووە وەنیە ئێمە لە یانزە هەڵبژاردن کراوە لە عێراق ئێستا چەندی مانگە خەریکاگەنی یانزەی سێ وەنیە 5 مانگ بەسەر انتخاباتە ڕۆشتووە تا ئێستا نەسەر گۆزیران هەیە نەسەر کۆمار هەیە کەواتە عێراق لە بۆشایەکی یاساییە ئێستا هاوڕێیان ڕەگەر باشتر لە ئێمە لە شارەزای دەستور بن باشتر بزوان شرۆڤی دەستوری عێراقی بکەن بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر بەدوای ئەمەیا بڕۆی ئەتوانین دەرەچێ بدۆزیتەوە بۆی کە جۆرەکان ئەم انتخاباتی هەڵوەشێتەوە بە شێوە زەوشەکان هەڵوەشێت ئەمە یەکەم دوو ئەگەر ئەمەنەکەی چیەکەی ئەگەر ئەمریکا ئامادە بێت پێش شەڕی ئێران هۆشداری بدا بە عێراقیەکان بڵێ مالکی قبولکراو نییە و بەیدی شیعیان چوارچەوەی هەماهەنگی ناچار بکات بەوەی کە مالکی خۆی یان خۆیان بیکشێنەوە کەواتە ئاسایی بۆ ئەندام پەرلەمانەکانی جۆرێک مەجۆرەکان مامەڵە بکات هەر ئەوەندەی سبەینێ لیستێ لەو پەرلەمانتارانی قسە ناو لیستی تیرۆرەوە هەر ئەمەندە چۆن مامەڵیان لەگەڵاکرێ ئەو کاتە هەموو هێزەکانە ببن ڕێک لایان بن بەدلەکان بخەن جێگەیان بۆیە مامەڵەکن لەگەڵ دۆخی عێراقا زۆر ئاسانترە تا مامەڵەکن لەگەڵ خەڵکی ترا یعنی ڕەنگە جاری بشاردە سەربازەکە نەبێ نانەکە نەبێت پێویست بەوە نیات چکە شیعی عێراق هەمیشە شیعەیەکی دیموکراتتر بووە هەمیشە شیعەیەکی ئامادەتر بووە بۆ مامەڵە لەگەڵ دیموکراسیە بە پێچەوانەی ئێستا ژەڵی باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا ئێران و گروپە چەکدارەکان بەرژەوەندەکانمان لە عێراق دەکەن ئەمەش گەورەکردنی بابەتەکەی کاکزانە لە کاتی ئەم نقطەی تاواکەم لە کاتی کەمکردنەوەی چاوەکان لەسەر ئێران چاوەکان لەسەر عێراق تۆخەکرێنەوە باشە ئەمە سیاسەتی ئەمریکا بۆ مامەڵەکەن لەگەڵ ئەم دۆخەیە و دوور نییە من دوێن شۆ قسەیەکم کرد وتم تا ئێستا تۆم بارا قسەی نەکرد بەڵام ئەگەری زۆر زۆرەکە دەستکا بە قسەکردن چونکە دۆخەکە بەم ئاڕاستەیە دێتەوە بەڵام سنتکۆم زیاتر قسە سنتکۆم زیاتر قسە کات و خودی دۆناڵد ترامپ و وتەبێژی کۆشکی سپی هەردی وتی ئەو زیاتر ئەو هینە ئاخر ئەو خۆی مەلەفەکەی عێراق و سووریا و تورکیایە بۆیە کات ئەمریکا چاوی لەسەر ئێران لاوازەکە ئەو برادەرە دێتەوە سەرخەت و قسە سەر عێراق و دەرەچەی دەربازبوون لەگەڵ عێراقیان ناکات بەڵێ پێت وایە دکتۆر ینی بۆ ئاستی توانای موشەچی ینی ئێران هەشتا توانەکانی بەدەر لە مەسەلەن وەکو هەندێک جارە وترێ مەسەلەن کە من بەلایەنگری ئیسرائیل بم
ئەڵەم ئێران توانای موشەشی نەماوە کە بەلای ئێرانم ئەڵێ ماوێتی حقیقت مەسەلەن ئەوەی ئەوان ئامادەکاری بۆکەن هەندێک پێت وایە هەر بەجددی ئامادەکاریان بۆ کردبێەوە تێگەشتنی ئێمە هەمان خۆی هەندێک زانیاری کرد ئێستش لای ئەمریکا لای ئیسرائیل هەن لەکوێ بڵاو بوونەوە بابن ئەمە بڵێم لەکوێ بڵاو بوونەوە لە خودی ئێرانەکانەوە ینی هەر نمونەیەکی زۆر بچووک ساڵی 2010 محمودی ئەحمەدی نژاد سەرۆکۆماری ئێرانە سەردانی بنکەیەکی دروستکردنی چەکی ئەتۆمی کات بنکەیەکی ناوەکی باشە بە ئاشکرا میدیای ئێرانی ڕسمیەگرێت لەگەڵ دازیارەکانە جیهازەکان دەرچوون هەمویان بڵاوکاتەوە ئەم ڕسمانە بۆ ئەمریکا دەستکەوتێکی زۆر زۆر گەورە بوو بەلاش دەستی کەوت توانیان زۆر بە ئاسانی بزان ئەم جیهازە بۆ لێرە کاک زانام پەرداخی ئاوە ئەم پەرداخە بۆ لێرێ بۆ ئەو خواردنەوەیە وانە ئەگەر لەجاتی ئەوی ماوسێک وایە بۆ دەستکردن کۆمپیوتەر بوو جیهازێک کە لە ڕسمەکە دەرچوو ئەزان ئەم جیهازە بۆ گەشتنە کام پلەی پیتاندنی یۆرانیۆمە جیهازەکانیان ناسیەوە بەتەنیشتی ئەمەوە توانیان دەموچاوی ئەندازیارەکان بناسنەوە و لەو کاتەوە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا دەستیان پێکرد بۆ کوشتنی فەخرەدین بۆ کوشتنی ئەوان فەخرەدین زادە بۆ کوشتنی زانا جیاوازەکانی ئێران بۆ دەستکاریکردنی سیستەمە جیاوازەکان بۆ دەستڕاگەشتن بە زانیاری ورتر لەسەر ئێران بەنسبەت موشەکانیش هەمان حاڵەت هەیە ئەوەی زانیاریانی کە هەن تەنیا ئەوانن کە لە ڕێگەی میدیا ئێرانەکانەوە بڵاو کرانەوە بۆ نمونە میدیا ئێرانی لە 3-4 ساڵ ڕابردووە کۆمەڵی مانۆری سەربازی گەورەی سازە کرد موشەکی تاقیە کردەوە تاقیکردنەوەی هەموو موشەکێک بریتی بوو لە گەیاندنی پەیامێکی شەرحکردنەوە موشەکێک بۆ خەڵکی تر کە ئەمەم هەیە دروستکردنی ئەمە وەکو چۆن تۆ ئەتوانی شتێ دروستکە توانی بزانی چۆنی ژەی تەقینەوە چۆنیش پێچەوانەکەی دروستەکەی بۆیە ئەم پەیامانە لە ئەمریکەکان لە ئێرانەکانەوە بۆ خۆیان دایان بەدەرەوە بەشێکی بریتی بوو لە شانازیکردن بنەتەوەکەیانەوە سەر کۆمارێک هادەوی لە سەردەمی منە ئەم هەموو دەستکەوتەمان هەبووە دانێکی تر هادەوی لە سەردەمی منە ئەمەمان کردووە و نیشاندانی ئەم توانە سەربازی ئێران بە شێوەیەکی تر لە ڕووسی خوڕیەوە زەرمەند بوونتیایە زەرمەند بوونتیایە وەکو چۆن لە بواری یۆرانیۆمەکەیە لە بنکە ئەتۆمیکانە زەرمەند بوون بە هەمان شێوە لە موشەکانە بەڵام یەک ڕاستی هەیە کە گرنگە بیزانین هێشتاش توانای موشەکی ئێران بۆ ئیسرائیل و ئەمریکیەکان دقیق نییە کە نازانن کە ئایا بەچووکی گەشتووە ئەمریکا ئەڵێ من 90 توانای موشەکی ئێران مال ناوبردووە سنتکۆم وەڵێ بەڵەوەیە ئیسرائیل ئەڵێ ئێران بە تەواوەتی خەریکە لە کۆناغی کۆتایی پاسدارانی ژەبڕ ڕاگەیان لە 120 هێرشە موشەکەەکان خۆی هەندێک زانیاری هەن من نازان تا چەند دقیقن بەڵام وەکو زانیاری مامەڵیان لەگەڵاکەین هەندێک زانیاری هەن بۆ نمونە هەر لێرە هاوڕێیانمان ڤیددیۆیان بڵاو کردەوە کە بەشێک لە وێنەی فڕۆکەکان کێشراوە و بردومان کراون لە تەنیشتی ئەمەوە چەند ڤیددیۆی بڵاو بوونەتەوە من وەکو تەمەکو ڤیددیۆ مامەڵیان لەگەڵاکەم حەقم نییە بەسەریەوە ڕاستەیان نا ئایان شتێکی ئەڵێ چی ئەڵێ سین هاوکاری هەندێک مادەی هەواڵگری داوە بە ئێران بۆ ناساندنی کۆمەڵەشت بۆ نمونە کۆمەڵێک چەکی یاوەتێ چەکی موشەکی تایە دەبابەی تایە فڕۆکەی تایە هەلیکۆپتەری تایە بە چییە ئەمە تقریبان کاکزانە لە ڕووی حەجمەوە ئەوەندە ئەم ژوورە ئەبێت بەڵام بە وەکو لەگەڵ ڕێزماوەکو چۆن هینێک هەیە بۆ منە خێمەیەک هەیە هەوای تێکی هەڵەسێتەوە لە شێوازی لاستیکیایە دروست کراوە نەمانە ئەڵێ ژمارەیەکی زۆر دوور لەمانە داوەتە بە ئێران بۆ ئەوی کە بیان خاتە کۆمەڵە شوێنەوە کە زانیاری هەواڵی پێ بگوازێتەوە ینی چۆن یانی تۆ لێرە دای ئەنەی ئەڵێ ئەمە بنکەی موشکی ئێرانەکانە بەڵام لە ڕاستیا بنکەکە لە شوێنێکی ترە بۆ سەر لە شێواندن بۆ سەر لە شێواندن جەنگەلە ئەم زانیاریانە هەن کاکزان بەڵام تا چەند دقیقن وەکو ئاماژەم پێکرد نازانین ئێمە بەڵام ئەم معلوماتانە هەن ئەڵێ سین لەمڕۆ زۆر هاوکاری ئێرانەکانی کردووە کۆمەڵە کۆمپانیای گەورەی سینی کە کەلوپەلی یاری مناڵان دروستەکەن یا کەلوپەلی شاخەوانی دروستەکەن هاتوون لەمڕۆ زۆر هاوکاری ئێرانەکانیان کردووە و باس لەو ئەکرێ زیاد لە 90,000 پارچەی جیاوازیان داوە ئێرانەکان لە دەبابە لە فڕۆکە لە هلیکۆپتەر لە موشک لەو شانەکە بیدەن بە ئێرانەکان ئەمانە لە شوێن جیاوازە بڵاوە پێ بکەن بۆ نمونە بڵێن 100 دانیان لە شوێنێکە دانا و تویان ئەمە بنکەیەکی موشکیە 100 دانیان فڕۆکیان لە شوێنێکە دانا و تویان ئەمە اینێکی ئەجینا دکتۆر ینی ئەمە لایەکی دیوەکەی لە ماوەی ساڵی ڕابرد وڵاتە مەسەرەن ئامادەکاری خۆی نەکرد بێت کاکزانە لەگەڵ ئەمەیە یەک شتی تر گرنگە ئەویش ئەوەیە کە ئێرانیەکان کاتێک لە ماوەی ساڵی 2015 چوونە ناو دانوستان و لەگەڵ ئەمریکەکانە باشە کە چوون ناو دانوستان و لەگەڵ ئەمریکەکانە چیان کرد شەڕیان لەسەرنەوە بەشێک لە حەسارەکەیان بە شێوازی جیاواز ئاڵگۆڕی پێکرا چیان کرد هاتن سوودمەند بوون لە وەبرهێنان لە واری موشکیە ئەمە بوو بە گلەیەکی زۆر گەورە کە ئێستا دۆناڵد ترەمپ گرەی لە ئۆباما ئەکات بۆ ئەمە گلەی لە دیموکراتەکان بۆ ئەمە ئەڵێ ئێوە ئێرانتان هێنایە سەر هێڵی دانوستان بەڵام ئێران لە ماوەی ئەو 6 ساڵەیە کە جەکۆبا هەبوو
ئەو هەشت ساڵەیە کە جێکۆبا هەبوو چی کرد چوو وە بەرهێنانی لە بواری موشکی لە بواری ئەتۆمی خۆیان کردووە ئێرانەکان ئامادەکاری خۆیان کردووە بەڵام دوجاریش ئێران ئێستا ئێرانێکی لاوازە نازانم لە ڕووی ژمارەوە بە دقیقی ئایا چەند ژمارە موشکی ماوەیان ناچکەوە بابەتێکی تەواو جیاوازە بەڵام دوێنێ بەراوردێکم کرد لە بین ڕۆژ یەکەم و ڕۆژی کۆتایی پێش ئێستا باس کرد بە دوور مەگرە پەرلەمانی عێراق هەڵۆشێتەوە ئەو ئێستا شرۆڤەیە کراوە کاڵێ مەترسی هەڵوشانەی پەرلەمانی عێراق لە ئارادایە بەڵا جا ئەو بابەتانە هەن و دڵنیاییشەوە کە عەرزم کردی جا توانای موشکی ئێران عەرزم کردی توانای موشکی ئێران ئەم توانای موشکی نییە کە پێشتر هەیە بووە بە تەواوەتی لاواز بوو بەڵام چەندی ماوە نازانین ئەوە بابەتێکە کە ڕەنگە بابەتێکی زۆر مخابرات باوەڵێکی تەواو هەواڵگریە و ڕەنگە شارەزایانی بواری سەربازی بەخوابرا من بە حاتم سەربازیم نەکردووە نازانم سەربازی چییە سەرۆکی پەرلەمانی ئێران ئەڵێ ناتەنیاهۆ سەرۆکی ئەمریکای قۆستۆتەوە بۆ بەدیهێنانی قسەیەکە من لە خزمەتان ئەوەی کە زۆر تۆخەکرێتەوە سناتۆرەکانی ژەروا ئەڵێ کاکە نەتەنیاهۆ ملیاران دۆلاری دەستکەوت بۆ شەڕی غەزە و توانای ئەمریکا بەکاربێنێ بۆ شەڕی ئێران زانین چی تریشی ڕاکێشێت ڕێک ئاواڵێنەوە دکتۆر بابەتێکی تیکی سەرنجڕاکێشەیە کە لە ماوەی ئەو جەنگەدا بە بەراورد لەگەڵ جێکی 12 ڕۆژە کەمتر تێبینیەکرێ مەسەلە لە سەرەتا بە کوشتنی هەندێک لە ئەفسەر و فەرماندەکانی ئەو کاتی ئێران بابەتێک زۆر زەق بۆ کە سیخوڕەکان لە ناوخۆی ئێرانن لە ناکەو سوپای پاسداران مەسەلەن ئێوت کە گروپێکمان دەستگیر کردووە خەڵکییان ئەدام کرد مەسەلەن خەڵکیان لە ساڕۆخ بەستووە لەم جەنگەیە ئەمە بەدی ناکرێ زیاتر باسی AI و تەکنۆلۆژیا ئەکرێ کاکزانە من ینی ڕەنگە زۆر بە ئاسانتر بتوانین وێنەکە بگوازینەوە پێشەوەی کە دەست بە هەندشت برین بڵێ ینی لە کاتێکە کە ئێستا مۆبایلێک یان ئەپلیکیشنێک وەکو ئینستاگرام کە لەلای ئێرانەکان زۆر بڵاوە باشە ئەپلیکیشنێکی وەکو واتساپ کە زۆربەی ئێرانەکان ئیشی پێکەن باسی فەیسبوک و تەلێگرام و شتەکانی تر ناکەم بەڵام ئەم دوو ئەپلیکیشن لای ئێرانەکان زۆر بڵاون یەکەمیان ئینستاگرام بە ڕێژەی 190 دومیان واتساپ بە ڕێژەیەکی زۆر ئەم دوانە هەردووکیان زۆر بە ئاسانی مامەڵیان پێوەکرێت کی ئەمەی دروست کردووە دەستگا هەواڵگرەکان توانن زۆر بە ئاسانی مامەڵە لەگەڵا بکەن لەبەرەوە پێویستی بە زۆر وردکردنەوەی ئەوە نییە وڵا فڵانە کەس جاسووس و فڵانە کەس جاسووسە ڕاستە هەواڵگری هەمیشە ئیشی خۆی ئەکات هەواڵگری لەناو ئێرانە هەمیشە بوونی هەبووە وەکو چۆن ئێرانەکان ژەڵێن ئێمە لەناو ئەمریکەکان لەناو ئیسرائیلی شاهمان بووە لەناو ئینشا هەتا ڤیدیۆیان بڵاو کردەوە کە ڕاستەوخۆ کامێرای یەکێک لە نەخۆشخانەکانی تەلەڤیڤیان کۆنترۆل کردبوو باسی شەڕی 12 ڕۆژەکە کۆنترۆلیان کردبوو و هەر لەوێ دوو کەسیان گرتبوو کەم دوو کەسە هەردووکیان ئیشیان بۆ ئێرانە کرد و لەناو نەخۆشخانەکەیە ئەیان توانی مامەڵە لەگەڵ دکتۆرەکان و نەخۆشەکان بکەن بۆی کە ئەگەر بریندارێکی شەڕ گەشتە ئەوەیە زانیاری تەواو بدەن بە ئێرانەکان بڵێن ئەوەندە کەس بریندار بوو لە شەڕەکەیە ئەمە زانیارێکی بوو کە ئێرانەکان بڵاویان کردەوە دەستگای هەواڵگری ئێران بڵاوی کردەوە لە کاتی خۆیان لە هەردوو لاوە ئەم حاڵتە هەیە بابەتی بەڵام ئەم جارە کەمتر بەڵام ئەم جارە شەڕەکە جۆرەکی ترە کاکزانە شەڕەکە یەکەم بریتی بوو لە کوشتنی 49 تا 50 کەسایەتی گەورەی ئێرانی سەرکردەی سوپا سەرکردەی وڵات لە خودی ئایەتوڵا خامنەییەوە تا دانە بەدانەی تر ئینجا بیرشمان نەچێ لە شەڕی 12 ڕۆژە ژمارەیەکی زۆرتریان کوژران یعنی هەر ئەو کاتە سەرداری کوژرا باقری کوژرا کۆمەڵێکی زۆریان کوژران ئەو کاتە یعنی دەستڕاگەشتنی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بۆ کوشتنی سەرکردە سەربازەکانی ئێران ئاسانتر بوو بۆتوانیان بەشێکی زۆریان بکوژن و ئێستا پێم وایە ئەگەر بیانەوەی کەسێ بکوژن ڕێکە زۆر قرس نییە بۆیان چکە هەمان ڕێگەکە ئەوانتیان پێکوشت ئەمان چێتوان یەکێک لە گەورەترین ڕەنگە و ڕێگای ئاشکرانە بوو بێ بۆی ئاسان دەستیان پیان یەکێک لە گەورەترین ڕێگریەکان کە ئەو کاتە باسییانە کرد ئەنود ئەمریکا دەستی ناگا بە ڕاهبەری ئێران بۆیە نایکوشێ لە شەڵ 12 ڕۆژەیان زۆر تۆخکرایەوە بەڵام بینیمان ئەمریکا لە یەکەم زەڕبەی شەڕی ئەم جارەیە کوشتی ئەگەر بیویسای کاتە ئەو کاتشی کوشت ئەو کاتە هێشتیەوە بۆ کۆمەڵێک ئامانجی جیاواز بۆ کۆمەڵێک ڕێنکردنەوە خوێندنەوەی جیاواز بەڵام ئەم جارە کە زانی کۆتایی هاتوو ئێمە توانایی ئای ئەمریکی توانایی هەواڵگری ئەمریکی توانایی هێزی سوپای ئەمریکی توانایی ئەو هەموو هەماهەنگی کە بە ئەمریکا ئەگا لە ڕۆژهاتناوە ڕاستە ئەزانین بۆی ئەمریکا ئەو شتانی بەراوە ئاسان نییە بابچینە ژووری هەواڵ بزانین ئەپدێتێکی زانیاریمان بکەنەوە لای کاکەژار سڵاو لێ بێم کاتت باش تۆ چیت بۆ ئێمە و بینەرانمان کۆ کردوتەوە بۆی بتوانین دوا زانیاری بدەین بە بینەرەکانمان بەڵێ زانە سڵاو لە تۆ سڵاو لە دکتۆر مۆبیل سڵاو لە بینەرانی کورسات نیوز دیارە هاوکات لەگەڵ بەردەوامی شەڕ و هێرش و بۆردوانەکانی
ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و پێچەوانەوە ئێرانش بۆ سەر بەرژەوەندەکانی وڵاتانە هەوڵیش هەیە بۆ ئاشتی داواکاری هەیە بۆ ئاشتی بۆ نمونە ئێستا لە نوێترین کاردانەوە و نوێترین بابەتی پێوەست بە و پرسە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ پزیشکیان سەرۆکۆماری ئێران لەگەڵ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ میری قەتەر ئەنجام داوە داوای کردووە کە بە هەر ڕێگەیەک بێبگەڕنەوە بۆ گفتوگۆ و کێشەکان بە گفتوگۆ بە دانووسان چارەسەر بکەن و بەحرینش بە هەمان شێوە هەمان داواکاری هەبووە. نوێترین لێدوانی ترەمپیش باسی ئەوەی کردووە کە ناوێت هەڵەکانی ڕابردوو دووبارە بکاتەوە باسی لەوە کردووە کە پێی باشتر فشارەکان لە ڕێگەی هێرشی ئاسمانی و گەماری دەریاییەوە لەسەر ئێران زیاتر بکەن و فشارە ئابوووریەکان زیاتر بکەن ئەمەی پێ باشتر لە ناردنی هێزی دەریایی. عەباس عێراقچی وەزیر دەرەوەی ئێران نامەیەکی بۆ نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی یاساییش ناردووە باسی لەوە کردووە کە شەڕێکی سەپێنراو لە وڵاتەکەی دروست بووە بەسەریان سەپێنراوە پێشێرکردنی پەیماننامە نێودەوڵەتیەکانە ئامارێکی بۆ نەتەوە یەکگرتووەکان ناردووە باسی لەوە کردووە کە تا ئێستا 1300 هاوڵاتی مەدەنی کوژراون 1940 نیشتەجێبوون وێران کراون 32 دامەزراوەی پزیشکی و 65 خوێندنگە و 13 بینایی سەر بە مانگی سووری ئێرانی وێران کراون بەهۆی هێرشەکانەوە. راپۆرتێکی ڕێکخراوی تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکیمان هەیە ئامارێکە لەسەر هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوو چەند شەوی ڕابردوو بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق چەند خاڵێکی تایە لەوانە ئەڵێ لە 28 شوباتەوە تا ئێستا 196 هێرشکراوەتە سەر هەرێمی کوردستان و عێراق لەو ژمارەیە 162 یان لە سنووری پارێزگای هەولێر بوون 26 هێرش لە سنووری سلێمانی 5 هێرش لە سنووری پارێزگای دهۆک 3 هێرش لە سنووری پارێزگای هەڵەبجە 58 هێرشکراوەتە سەر کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر و بنکەی سەربازی و بارەکەکانی سەربا ئەمریکا لە هەرێمی کوردستان و عێراق 95 هێرشکراوەتە سەر هۆتێل و ناوچەی نیشتەجێبوون و هێزەکانی پێشمەرگە و چاڵگەنەوتیەکان لە ئەنجامی ئەم هێرشانەش بۆ سەر هەرێمی کوردستان 4 کەس شەهید بوون 19 کەسیش بریندار بوون. کۆبوونەوەی ئاسایی کۆمکاری عەرەبی هەبووە فواد حوسێن لەوێ وەزیری دەرەوەی عێراق وتارێکی پێشکەش کردووە باسی لەوە کردووە کە مەترسی داخستنی گۆرەی هورمز کاریگەری زۆری لەسەر کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرژەوەندەکانی عێراق بێ ئەما ئەو زانیاری نوێیانە بوون کە ئێمە لە ژووری هەواڵنامانە گەڕێمە لایەوە. بژی کاکە ژار سوپاس دەکەم زانیاریەکانت زۆر تازە و باش بوو سوپاس دەکەم بە هیوای ئەوەین کە ناوناوەشتی ئاشتی و ئاگربەست و خۆشی و ئارامیش هەبێ هەرچەندە خەڵک تا ڕادەیەک ینی ڕاهاتووە لەگەڵ دۆخەکە بەڵام هێشتا هەر قەلەقە و ترسی لەسەوەیە کە بەڕاستی دکتۆر ینی بابەتێکی دەڵێ مۆتیکارلۆ دەڵێ اختيار مجتبى خامنئي لمرشد الأعلى ثالث الجمهورية الإسلامية الإيرانية وفق إعلان لحظه في مجلس الخبراء. حالك هونك إيه؟ هي؟ هر أو به؟ هر حالك هونك إيه تأثر؟ يعني ناكره بشتي بينا بسين؟ الرامان نجاندو هشتا. يعني علم الهدى خوي قصيكرت. لناو بناء إيرانيا. خامنئي بولا مشت؟ نعم نوێنەری مەجلیسی خۆبرەکانە مەجلیسی خۆبرەکانە بەڵێ نوێنەتی مەشەد دەکال ناو ئەنجومەن شارەزای مەشە دەلەوێ بەڵێ قسەی کردوتی ئێمە یەکلایمان کردوێتەوە هەڵمان بژاردووە بەڵام تا ئێستا لەسەر باکگراوندی عەلەمودە زانیاری چیوە تۆ تێ عەلەمولهودا کاک زانا پیاوێکی جۆر لە جۆرەکان کۆنزەرواتیڤە یعنی محافزکارە عمقی هەیە لە ناو سوپا عمقی هەیە لە ناو ئێرانە ینی هەمان ئەو ڕێچکەی گرتوۆتە بەر کە خودی خامنەی پێگەشتووە ئێمە خامنەیشمان هەر بۆ ڕێگەی بینیوە ڕۆشتۆتە دەرەوە خامنەیشە لە مەشهەدەوە دەرچوو خامنەیش ئەم پلەی ئایەتوڵاشی هەیە هەمان شەوە کە هەندێک لەوانی تر گلەیان هەبوو لەوەی کە بۆ نمونە چەند کەسێکیان ئایەتوڵا نین ئایەتوڵا بابەتێکی تەواو گرنگە بەلای ئێرانیەکانەوە بۆیە وەکوتم ڕەنگە هێشتا زۆر زوو بێ باسی عەلەمولهودا بکەین بەڵام خۆی ئەمڕۆ قسەی کرد بۆ میدیاکانی ئێران باسی لەوە کرد کە یەکلای کراوەتەوە کە هەڵبژاردن بۆ سەرۆک ڕابەری ئێران یەکلای کراوەتەوە و ئێستا ناوی ڕابەری ئایندەی ئێران لای سکرتێری مەجلیسی خۆبرەکانی ئێرانە بوو شەهری لای سکرتێری ینی سکرتێری ئەنجومەنی شارەزانی ئێرانە یەک قسەشی کرد بوو کاک زانا کە زۆر سەرنجڕاکێش بوو وتی بۆ هیچ کەس نییە دەستکاری ئەو ناوە بکە
بەڵام بە هیچ شێوەیەک بۆ هیچ کەس نییە دەستکاری ئەو ناو بکات چکۆ ناوەیەک لای کراوەتەوە ئەم قسەیە بە ڤیدیۆ لە میدیاکانی ئێران ئەمڵۆ بڵاوی کردەوە بۆیە چاو لەسەر ئەوەیە کە ئایا کێیە و ڕاگەاندنیشی تاکە خیانێ قسەیەک هەیە ئەڵێن تا دوای دۆخەکە ئارام نەبێتەوە ڕناگەێنرێت قسێکی تریش هێڵێن نەخێر ئێران لە ئێستا پێویستی بەوەیە کە ڕابگەێنێت بەڵام دوجار هەمویان چاویان لە ئەوەیە کە هەڕەشەکانی ئیسرائیل بەکوێگات و چەندە ئەتوانێت ئەم ڕاگەاندنی ناوەکە بۆ ئەوان گرنگ بێت هەموو دەستگاکانی ئێران چه سەرۆکاتی پەرلەمان چه سەرۆکایەتی ئەنجومەنی مەسلحەتی نظام چه بەڵێن بەرژەوەندەکانی نظام چه خودی پزیشکیان هەمویان جەق لەسەرەوەکەنەوە کە ئێران لە قۆناغێکی هەستیارایە و بە دڵنیاییشەوە ئەوان ئامادەکاری خۆیانەکەن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەیە و یەکێک لە ئامادەکاریەکانی بریتیە لە هەڵبژاردننی ڕابەری ئێران ئەوان واڵێن هەمویان جەخت لەسەرەوەکەنەوە کە ڕابەر هەڵبژێراوە و ئەوەی ئێرانەکان خۆیان بوون توانیان ڕابەر هەڵبژێرن بە پێچەوانەیە قسەیەوە کە ترامپ بەڵێ ئێمە ئەمانەوەی هاوکار بین یا بڵین ڕزامەندی ئێمەی هەبێ بۆ دانانی ڕابەر بۆیە ڕەنگە ڕاگررتنی ناوەکەی لە ڕانەگەاندنیا ئەوە بێت کا پەیوەندی بە جۆرەی مامەڵەکردنەکانە بێت لەگەڵ ئەمریکەکانە بۆی کە بەلایانی کەمەوە کەسێک دانەنێن و خێرا لا ببرێت چکە ئێران سیاسەتێکی سێوەرەی هەبوو ماوەی ڕابردوو لە شەڕ 12 ڕۆژەیە زۆر ئەمە جێبەجێ کرد چی کرد بۆ هەموو موسسەیەکی ئێرانی سێ بەرپرسدانران بە دوای یەکە ئەمە ئێستا شەرما مسلمانەکانەوە زۆر واردە چکە لە شەڕی مؤتەیە ئەمە ڕوویدا مؤتە شەڕێک بوو لە بینی مسلمانەکان و لە بینی سوپای ڕۆما پێغەمبەر عەلەیهی السەلام سێ کەسی بۆ دانان وتی ئەگەر فلانە کەس کوژرا فلانە کەس ڕاتە جێگەی فلانە کەس کوژرا فلانە کەس ڕاتە جێگەی فلانە کەس یعنی تا سیان دوایەوە مسلمان بۆ خۆیان بڕیار بدەن باشە یعنی ئەم چیرۆکە لای لە سیرەی مسلمانانە لە مێژووی ئیسلاما زۆر باوە ئێرانەکان لە شەڕ 12 ڕۆژە بدووە ئەمەیان جێبەجێ کرد هاتن بۆ هەموو بنکەیەک بۆ هەموو بارەگایەک بۆ هەموو مؤسسەیەک سێ فەرماندەی جیاوازیان دانا ئەگەر فلان کەس کوژرا ئەویتر ڕاتە جێگەی و ئەمە ترەمپی وت لە خولی یەکەمان سییانمان هەبوون سییانەکەمان کوشت لە خولی دووەمان سییانمان هەموو سییانەکەمان کوشت ئەم دۆخە بۆ ئێرانەکان جێگەی بایەخە و بەڕاستیش ئەیانەوە بە وردی مامە لەگەڵا بکەن بۆی بەلانی کەمەوە وەکو ئەوترێت هینێک بۆشایک نەدەن بەدەستەوە کە ببێتە جارێکی تر چکە ئێستا سبەینە با ئێران مشتەبا ڕابگەێنێ بۆ نمونە لە حاڵتێکا کە ئیسرائیل یان ئەمریکا بیانەوە بیکوژن دۆخی ئێران بەتەواوەتی ئەشێوێت ئەمە بێتە جارێکی تر دۆخێکی تەواو شێوراو بۆ ئێران دێتەوە بۆیە پێتوانێت لە حاڵەتی چوە وەکو ئەوەی کە باس کرد کە چۆن چین کۆمەڵێک ینی شتی هەوایی داوە پێیان کەسایەتێک دابنین کە بۆ سەر لە شێواندن یان بابەتێکی جددیە و کە دیاری کرا هەرگیز دەسەڵاتی ڕابەری کۆنی نابێت ئەکید هیچ ڕابەرێک ناتوانێت جێگەی خامنەی بگرێتەوە و هیچ ڕابەرێک دەستی بۆ ناگات کە بتوانێت ئەو جێگەی بڕکاتەوە کە خامنەی ئەو بۆشایەکە بە نەمانی ئایەتوڵا خامنەی دروست بۆ پڕکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێرانەکان بە حساسی ماوە لەگەڵ دۆخەکەن و بە دڵنیاییشەوە کاریگەری بێت بۆ داهاتوو ئێران کە کێ بێت چۆن سیاسەتی ئێران ئیدارە ئەکات چونکە ڕابەر لەناو ئێرانەکانە باسی ئەوە ناکەم کە بێن هەمواری ئەم دەستورە بکەن آخر وەکو چۆن پێشتر باسم کرد ئەگەری زۆرەکەن ناچار بن هەمووای دەستور بکەن ئەو هەموو دەسەڵاتە بە ڕابەر دراوە بەڵام ڕابەر کێ بوو ئایەتوڵا خامنەی بوو ئێستا کە ئایەتوڵا خامنەی نییە قۆیچی هەیە و شارەزایەکی هەیە وردەکاری و درێژکراوی دامەزرێنەر بوو ئایەتوڵا خامنەی مێژوو بوو ئایەتوڵا خامنەی مقدەس بوو ئایەتوڵا خامنەی هەموو شتێک بوو بۆ ئێرانەکان کە نەما ئێستا کەسێکی تر کە دانرێ چۆن ئەبێ ئەو هەموو دەسەڵاتی هەبێت ئەمەم قۆمەخۆی کە لەناو ئێرانەکانە دوێنێشەوە بەورتر باسی ئەمەم کرد ینی پێویستە کە ئێرانەکان بەورتر بی لەوە بکەنەوە کە کێ بێتە جێگرەوەی ئایەتوڵا خامنەی کە کەسێکیش بووە جێگرەوەی ئایەتوڵا خامنەی ئایا کام دەسەڵاتی پێدەن ئێمە کێشەی دابەشبوونی بڕیارمان لە ئێرانە زۆر زۆرە بێت لە مەولا وەکو چۆن دوێنێ هەستمان پێکرد دوێنێ بۆ نمونە مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران کە خۆی ئێستا یەکێکە لە لەو کەسانی کە دەستەی سەرۆکایەتی ئێرانە دەستەی ڕێبەرایەتی ئێرانە لە دوانێکیدا کەوتی ئێمە داوای لێبوردن لە وڵاتانی کەنداوەکەین ئەگەر بەبێمە بەست کراون تا ئامانج بەڵام لەناو ئێرانەکانە زۆربەی ڕەخنەیەکی زۆر کرا محسینی ئەژەیی کە یەکێکە لە هاوڕێیەتی لەگەڵ لە تیمەکەی پێکەوەن لە تیمی سێکەسیە محسینی ئەژەیە لەگەڵ عەلیڕەزا عارافی لەگەڵ مەسعود پزیشکیانە ڕەخنەی لێ کرد ئەوان تریش هەموو جۆرەکان هێرشیان کردە سەری هەتا ڕۆژنامەنووسێکی گەورەی ئێرانی هەیە لە تویتەرەکەیە ئەمڕۆ پۆست تویتێکی کردبوو نووسی بووی کاکە بیکەن لە ڕێی خوا وازە پزیشکیان بێنن ئێمە کەی وەختی ئەومان ئەمەم ڕەخنەی لێگرن پزیشکیان قسەیەکی کرد و ڕۆشت
هەر بۆکو پاڕانەوەیەک نووسی بووی بۆ ئێرانەکان واز لە پزیشکیان بهێنن بە فارسی نووسی بووی بچن خەریکی ئەو کێشە گەورەیە بن کە ڕووی ئێران بۆتەوە پزیشکیان قسەیەکی کرد و گریمان وای دابنن قسەیەکی دیبلۆماسیانە بوو ئەمڕۆ پزیشکیان جلی سەردلی پزیشکی لەبەر کرد چۆ لاو نەخۆشخانەیەکەوە لەناو نەخۆشخانەکە پامێکتری نرد ڕوونکردنەوەی لەسەر قسانەی خۆیدا وتی ئەم قسانەی من بە هیچ شێوەیەک جاتی ئێران نین دانان نییە بە شکستی ئێرانەکانە ئەوەندەی ویستومە کە دەرەچێ بکەنەوە ئێمە لە ڕووی شەرعیەوە وایوت وتی ئێمە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی پابندبوونمان بە قسەی ئایەتوڵا خامنەییەوە ڕێزگرتنی دراوسەکەمان واجبە وتی من ڕێزی دراوسەکانم ئەگرم کە ئەم قسەم کردووە وتومە پێیان بەڕێزان مەبن بە هەڕەشە بۆ سەر ئێران با ئێمەش نەبین هەڕەشە بۆتان بەڵام هەر وڵاتێکی دراوسێ ببێتە هەڕەشە بۆ سەر ئێران تۆڵەیەکەینەوە وەلێشی قبول ناکەین ئەم قسەیشی دیسان وەکو ڕوونکردنەوەی بۆ قسەکانی خۆی کردەوە بەڵێ دووبارە سەرۆش پەرلەمانی ئێرانیش هەر پێچێت جوابدانەوە بێ بۆ ئەو کاڵێ مەسەلەن وڵاتانی دراوسێ هاوکارمان بوون لە پرسیدان وسان لەگەڵ ئەمریکا و پەیوەندیەکانمان لەگەڵیان باشە ئەو بنکانەمان لە ناوچەکە کردوتە ئامانجکەلەوەی تقریبەنەوەی قالیبافیش تقریبا نزیکە لە بۆ چوونەکانی پزیشکیان ئەمڕۆ ئەمە بەشێک لە وڵاتانی ناوچەکە بەڵێنیان داوە کۆنتترۆڵی جوڵەکانی ئەمریکا بکەن لەسەر خاکەکەیان مەسەلەن بەشێک لە وڵاتانی ناوچەکە دوژمن ئەمباری سوتەمەنی وەزگەی شیرینکردنی ئاو ژێرخانی وڵاتەکەی بردومان کردووە ینی ئەمە کۆمەڵی قسە ئەکا تقریبن قسەکانی لە قسەکانی پزیشیانە درێژدان بۆ سیاستە کاریگەری هەبوو کاکزانە کاریگەری هەبوو وەڵامدانەوەی هەبوو وەڵام گۆ قسەکانی پزیشکی بە تایبەتیش مەسەلەن ئیمانوێل ماکرۆن پەیوەندی پێوە کردووە مەسەلەن پەیوەندی پێوە کردووە بە پزیشکانەوە ئەمڕۆ مەسەلەن داوای لێ کردووە کە هێرش نەکەنە سەر وڵاتانی دراوسێ بە پێچەوانەی ئەو کارگانەوە مشتیانەی قەتەر عفو قەتەرنا سەڵتەنەی عمان وەزیری سەڵتەنەی عمان ئەمڕۆ کۆبوونەوەیکی ئۆنلاینیان هەبوو لەگەڵ وەزیری خارجی وڵاتە عەرەبیەکانە کۆبوونەوە ئۆنلاینەکە بۆچی بوو قسەکەی بەم شێوە تۆ کردبوویەوە پێویستمان بەوەیە هەوڵێکی گشتی بدەین بۆ گەشتن بە قۆناغی بۆ ڕاگرتنی شەڕ ینی جۆرەکان وەڵامگۆ بوو قسەکانی پزیشکیان ڕاستە وەکوتم ئێرانەکان زۆر ڕخنیان لێ کرد بە تایبەت ئێرانە کۆنزەرڤاتیڤەکان محافظکارەکان تونندڕەوەکان با بڵێن بە شوازیشکە ڕادیکاڵەکان زۆر ڕخنیان لێ کرد بەڵام دوجار کاریگەری هەبوو لەوەی کە شەڕەکە تۆزێ ئارام بوویەوە ئێران هێرشەکانی بۆ سەر کەندا و زۆر کەم کردەوە ناڵێن بە تەواوەتی ڕایگرتووە بەڵام زۆر کەمی کردەوە ئەمڕۆزام نەبووە بیرشمان نەچێت کاکزانە ئەم هێرشانەی کە لە سووریا هنا عفو لە لوبناان لە عێراق کرێن ئێران نییە پرۆکسیەکان پرۆکسیەکانیش بە ئاسانی کۆنتترۆڵ ناکرێن پرۆکسیەکان هەندێکیان احترامن هەر زۆر بێخاوەرن وەکو تۆ باست کرد لە تۆنێلێکان لە دەشتێکا و بۆ خۆیان سەویانە تەواوی کەمجا بگەڕێنەوە هاوەکو کابرا ڕوا بۆ شاخ هەرچی خواردنی پێ تەواوێکا جاگەڕێتەوە ئەمانش چونتە دەشتێکەوە چونتە بیابانێکەوە چاڵێکیان باڵکەنراوە لەناو چاڵەکە دانیشتون 15 موشک و 30 درۆنیان پێ تا تەواوی نەکەن ناگەڕێنەوە ڕەنگە هەر ئاگان لە دنیا نەبێستا ڕەنگە کەناڵی پەیوەندیان لەگەڵ ئێرانەکانە هەر نەمابێت کاکزانە ئەو پرۆکسیانە بەشێکیان قەناعەتم وایە کەناڵی پەیوەندیان لەگەڵ ئێرانەکانە هەر نەماوە بۆیە ئەگەر بیرت بێ قسەکانی بەڕێز باڤڵ تاڵەبانی و لەگەڵ مەسعود بەرزانی هەردووکیان لەن چی ئەڵێن ناوی کۆمەڵی خەڵکمان داو بە عێراق نەگێران وانە کە لە قسەکانی سەرۆک باڵا ئەوەی لە بەیاننامەکەی هاتووە لە پەیوەندی بە ئەمریکیەکان تورکەکان ئێرانەکانەوە کردووە بڵێ لەگەڵیانە قسەم کردەوە زائیدەن ئەوەی کە ناوی هەندێک لە بەرپرسەکان بە عێراق بە هیوایەوەی کە چار لە دوانەکەش یەک بوو سەعاتێکی فەرق بوو بەس یەک بوو کەواتە ئەگەری زۆرە ئەم پرۆکسیانەی کە لە عێراقان و هەبوونتە هەڕەشە بۆ سەر سلێمانی هەولێر بەشێکی زۆریان ڕەنگە پەیوەندیان بە ئێرانەکانەوە نەمابێت مەبەستم نەتوان پەیوەندی بە ئێرانەکان کەشکی ئێستا پەیوەندیکردن بە ئێرانەوە زۆر قورسە و کەناڵی پەیوەندی لەگەڵ ئێرانەکانە زۆرە زەحمەتە دیسانی ژەڵێمەوە مەرج نییە هەمووشیان پابند بن دوێنێ ژەم قسەیەم کرد باسی کوشتنی مقدەسی ئێرانە باسی کوشتنی ئایەتوڵا خامنەییە بۆیە زەحمەتە ئایەتوڵا ئەحمەد حسێن ئەشکوری ئەندامی ئەنجومەنی شارەزانی پارێزگای گیلان دەڵێت ڕابەری نوێ شۆڕش بە زۆرینەی ڕەهای ئەندامانی ئەنجومەنی شارەزان هەڵبژێراوە ناوی خامنەیی بەردەوام دەبێت قسەکانی ئەو ئەندامی ئەنجومەنی شارەزان لە کاتێکدا تا دێتەوە دەنگویان بێت کە مستەفا ئەڵێ ناوی خامنەیی بەردەوامە بێت ئەم قسەی و خوێندنەوەی بۆکرێت بەڵێ ئەکرێت بۆ گوتم پێشتریش دوور نییە ئەڵێ بە ڕەهایش دوور نییە مستەفا خامنەیی بەڵام ئەوەش دیسان خوێندنەوەی تری بۆکرێت کە ئەوان مەبەستیانە بگەن بە دەستکاریکردنێکی دەستور کەس نەتوانێت بێتە ڕابەر پۆزیشنێکی تری بۆ بدۆزنەوە یان ناوێکی تری بنێن وەکو چۆن بۆ نمونە حزب هەبوو کە سکرتێرەکەی وەفاتی کرد دوایی کە ئەو کەسە بوو بە ناویان ناچی سەرۆک بۆی کە جێگەی ناوەکە نەگرێتەوە
هەر بۆ نوێیەکی نیشتیمانی کوردستان خۆی وابوو جاران بەڕێزمام جەلال چی بوو سکرتێری گشتیەکی نیشتیمانی کوردستان بوو ئێستا بەڕێز بافڵ تاڵبانی چییە سەرۆکی نیشتیمانی کوردستان یعنی بۆ ئەوی ناوەکەی ئەو نەگرێتەوە دوور نییە ئێرانیش دەست بۆ ئەمە بەرێت چکە عەرزم کردی لە دوای کاتی بۆ ئەوێ بەڵێ کاتی بۆ بێ هەرچەندە شێوە ڕابردوو باسمان کرد نییە بە دوو سێ کۆبوونەوەمە ئەکرێت باسی خۆبرەکان توانای ئەمە هەیە هەیەی بەڵێ بارچەندە شێو ڕابردوو باسی ئەومان کرد بە زۆرێک بەڵام لە بەرەوەی بابەتەکان زۆر چڕ و پڕتر بوون لە شێو ڕابردوو مجتەبا عمقی ماوە لە ناو ئێرانە مەسەلەن بتوانێت لانی کەم سەدا پەنجای ئایەتوڵا خامنەی بێ مجتەبا دوو سێش چەکی بە قوتی بەدەست کارتە بە قوتەکان یەکێک لە کارتە بە قوتەکانی مجتەبا بریتیە لە عمقێکی گەورەی تیجاری تیجاری کە لە ناو تیجارەتی ئێرانە لە ناو بزنسی ئێرانە لە ناو بازاڕی ئێرانە قوتێکی هەیە بۆچی چونکە مجتەبا لە ساڵ 2009 جوڵەی دەست پێ کردو بۆ جێگرەوەی خامنەی و پشتیوانێکی زۆر زۆری جیاوازیشی بۆ لە دەوروبەری خۆی دروست کرد بوو ینی هەر بۆ نمونە کاکزانە ئەگەر ئەم شەڕە ئیسرائیل و بریتانیا بیان کردە جیاتی ئیسرائیل و ئەمریکا ئەگەر ئەم شەڕە بۆ سەر ئێران ئیسرائیل و بریتانیا بیان کردایە نەک جیاتی ئەمریکا یان بەلایانی کەم و هەرسێکیان بوونایە ئەگەری بوونی مجتەبا خامنەی بەڕابەری ئێران سەد زیادیە کرد بۆچی چونکە بەرتانیەکان مجتەبایان قبوڵە پەیوەندێکی زۆر باشیشی لەگەڵ بەرتانیەکانە هەیە یاریەک کراوە لەو بابەتەیە یاریەکی مخابراتی مەسەلە یاری نیە پەیوەندیان هەیە پەیوەندێکی قوڵ هەیە لە بین مجتەبا لەگەڵ خامنەی لەگەڵ بەرتانیەکانەوە باس لەوە ئەکرێت کە جۆرەکان بەرز بازرگانی هاوبەشیش هەیە لە لەندەن بەڵێ لەلایەن مجتەبا خامنەیەوە سەرپەرشتی ئەکرێت ئەمە کۆمەڵی مۆزوعی ڕەنگە جۆرەکان زۆر هین نەبین لە سەریکە دیانکەینەوە بەڵام دوجار یەکشت گرنگە یەکەم مجتەبا خامنەی دەسەگوڵی ئایەتوڵا خامنەیە جۆرەکان ناوی خامنەی گرنگە پێوەتی کاستا سبەی نێڵەن چی ئەگەر گریمان هەر ڕابەری ژمایەوە ئایەتوڵا خامنەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وانییە وەکو ناو هێشتا هیرێکی هەیە چکە ئێمە لە ڕۆژهەڵاتە ژین خەڵکی ڕۆژهەڵاتە هەمیشە گرنگی بە ڕەمزەدا گرنگی بە ڕەنگەدا گرنگی بە دروشمەدا بوونی ناوی ئایەتوڵا خامنەی وەکو ڕابەری کۆماری ئیسلامی ئێران جۆرەکان ڕزایەتی گشتی هەیە ڕای گشتی ئەتوانێت بقۆزێتەوە بۆ بەکارهێنانی لەگەڵەوەشا لەناو سوپای پاسدارانە عمقێکی هەیە لەگەڵەوەشا لەلایەن هەردوویان بەتایبەت قالیبافەوە تا ڕادێکی زۆر پشتیوانێکە کراوە بۆ پەیوەندێکی باشیان هەبوو لە ڕابردووە نازانم ئێستا بە وردی ڕەنگە چکە مجتەبا تقریبا 7-8 ساڵە ونە هیچ لە دوانێکی نییە هیچ دەرکەوتنێکی نییە یان تەنانەت ئەکاونتێکی فەرمیشی نییە لە سۆشیال میدیایە جۆرەکان ئایا بێدەنگ کرا ئایا چکە کۆمەڵە کێشەی بۆ دروست کرا عەرزم کردی شەوانی پێشوش لێرە ورتر باسمان کرد لە ساڵ 2009 کە جوڵەکانی دەست پێ کرد داوای لەسەر بەرزکرایەوە و دەنگی لەسەر بەرزکرایەوە بۆ نمونە موسەوی قسەی لەسەر کرد کەڕوبی قسەی لەسەر کرد دواتر جەماعەتی نزیک لە خاتەمی قسەیان لەسەر کرد ڕۆحانی قسەی لەسەر کرد و تەنانەت بوونی مجتەبا لە نیەتهێنان بۆ بە بنواڵەیکردنی ئێران باشە بەرەی بەرامبەر یەک خست ینی ئەوانی تر زۆر ناڕزایەکان خۆ بەشێکیان زۆر پارچە بوون ینی ئەوەی کە پێوترێت بەرەی ئیسلاح تەڵەبەکانی ئێران بەرەی ڕیفۆرم خوازەکانی ئێران بەرەی چاکسازی خوازەکانی ئێران زۆر پەشوبڵاو بوو ینی لە خودی موسەویەوە لە کەڕوبیەوە لە ڕۆحانیەوە لە ڕەفسەنجانیەوە لە خاتەمیەوە هەتا گەشتە ڕۆحانی جەواد زەریف هەموو ئەمانە زۆر پەشوبڵاو بوون بەڵام بەرامبەر بە بنەماڵەیکردنی ئێران تا ڕادێکی زۆرێکیان کرد ئێستا ڕەنگە بەڵام ڕەنگەم جارە لە ئێستا ئەمە بە بنەماڵەیکردن نەبێت ئەگە بچینە سەر دۆخەکە کاکزانە ڕەنگە ئێستا بەلای محافزکارەکانەوە هێشتاش مجتەبا پێگەکی بەهێزی هەبێت و هێشتاش مجتەبا بتوانێت مادام ئامادەکاری بۆ کراوە چکە بیرمان نەچێ هیچ کەسێکی ترمان نییە ئامادەکاری بۆ کرابێت هیچ کەسێکی تر نییە کە لە ڕابردووە ئامادەکاری بۆ کرابێت زۆر تەشریفاتیە بێت بەڵێ لە جاتی ئەوە کۆمەڵێک دەسەڵاتی تر بدرێن بە مەجلیسە جیاوازەکان بە سەرۆکی وڵاتەکە بۆ نمونە یانانی کەم ڕەنگە لە ئێستا ئەگەر ڕوبەڕووی ڤیتۆی قورسی ئەمریکا و ترەمپ نەبێتەوە ڕەنگە باشترینیان بێت دوور نییە مامەڵەی لەڵا بکرێت دوور نییە با تۆزە بۆستین تا دو ڕۆژی داهاتوش ئەوەی لای بێتەوە بەڵام دوور نییە کە مامەڵەی لەڵا بکرێت وەتخەنە قسەش هەیە کوژرانی ئەو ژمارە سەرکردە و فەرماندەی ناو سوپای پاسداران عمقی ماوە لە ناو پاسدارانەوە خۆی آخر عەرزم کردی واقعەکە شتێکی ترێ لە ئێستا ئایا واقعەکە سوپای پاسداران و کوژران توانێت دەست بەسەر ئێرانەوە بگرێ توانێت دەسەڵاتی بەسەر ئێرانەکانە هەبێت چکە لەو ئەوەی لەوەی قالیبافەوە جۆرێک لە قالیباف شێوازی قورس نییە بۆ مامەڵەکردن
لەگەڵە قالیباف هەمیشە لەو کەسانی ڕاستە نە مەبەستم لەوەی پاسداران هەستی کردووە فریکوێنسەکەی دوێنێ بشەو کە باسمانە کرد دکتۆر فریکوێنسەکە دۆزراوەتەوە بۆیە قالیبافیش ئاوا قسە ئەکە کاکزانە قالیباف بینیومانە لە کاندیدێتی بۆ سەر کۆمارە بینیومانە لە کاندیدێتی بۆ پۆستە جیاوازەکانە ئێستا کە سەرۆکی پەرلەمانی ئێرانە سەرۆکی پەرلەمانە بەڵام هەیمەنەی بەسەر بەستم نیوە مۆسەیەک بێ بۆ بەڵام هەیە باشکرا هەیمەنەی بەسەر سوپاوە ئەوەندە بەهێزە کە ئەوترێت ئیدارەی شەڕەکە ئەوەی کات بەڵام دۆزینەوەی ئەم کەناڵی کە بەڕێز باست کردووە دوێنە شەویش باسرا ئەم ڕۆژ ڕەنگی داوت لە قسەکانی لە دوای قسەکانی پزیشکیانەوە گەڕان بە دوای فریکوێنسەکە گەڕان بە دوای کەناڵەکەیە ئەوان شیهناوت جۆرەکان سەرخەت کە بەڵێ ئەکرێ بە دوای کەناڵەکە جا ویستمەوە بڵێم قالیباف ماوە لەگەڵ ئاکرێت من پێشتیش باسم کرد وتم دوور نییە ئەگەڵ داریجانی وەکو کەسێک کە ئێستا باس لەوە کرێت کە زۆر هەیمەنی بەسەر ئێرانەوە هەیە توانی جۆرەکان فۆرمێکی حکومڕانی بۆ ئێران دروستکە کەسەکان دابنێ و هەژمونی خۆی بسە پێنەجارێکی تر مامەڵ لەگەڵ قالیبافەکە بۆ ڕێخستن بۆ 4 ساڵی داهاتوو بۆی کە 4 ساڵ داهاتوو بەلانی کەمەوە بۆ نمونەیەکی لە پۆستەکانی سەرۆکۆمار وەرگێت کە انتخابات تەواو بێت ئەوە 2 ساڵە پزیشکیان ڕۆژ دوای 2 ساڵ داهاتوو تر خۆی ئێرانەکەوێتە ناو بۆشایی یاسایی ئەو دیسان ئایا لەو دەستورە تازەیە کە دوور نییە هەموار بکرێت ئێران بەرەکوێ ئەڕوات هەموو ئەمانە خوێندنەوەی جیاواسی بۆکرێت بەڵێ تا ڕادێکەوەی کە هەیە سەرنجێک هەیە کام شەو تا ڕادێک بێدەنجێک هەیە هەرچەندە باس کرا کە گورزێک لە موشک ئاراستەی تەلەبیب کراوە و باز لەوە کرا کە مەسلەی ینی مۆنتی کارلۆ دیسان تاکی دەکاتە لەوەی کە مشتەبایە بۆیە هەندێک جار هەرچەندە باز لەوە کرێ کە سیستەمی بەرگری تارانیش چالاک کراوە لەم شەودا بەڵام تا ئێستا بێدەنجێک هەیە ئەم شەو سوپای پاسداران ڕاگەیان 100% هێرشەکانی زیاد دەکات ئەمە لە زاری سەرچاوێکی ناو سوپای پاسدارانەوە کە ئەژواڵێ ئەگەروا بێم شەوە بێ بیکوڵێنن هەردووکیان وا ئەڵێن بەڵام ئایا جێبەجێکردنیانە نازانین جارێ یان جێبەجێکردنەکەی ئەبێت لە کاتژمێر چەند ئابێت دکتۆر وڵی کاکزانە خۆ لە دوای 12 شەوە ڕەنگە هێرشە موشەکانی ئێران تا ئاگاتەوێت 3-4 ساعتێکی بوێت وەنی هەموو جارێکەوانە بووە خێراتر بێ ێ با بڵێ 2 ساعتیش ئێستاەوە ساعت 2:30 بۆ 12:30 بەلیان لێ بکەین بابەتەکە لەوە ئەوەیە کە بەڕاستی ینی بەشێکی جەنگەکە بۆ بە جەنگێکی ئەعلامیش ئەمڕۆ لیان لە شەوی ڕابردووە دکتۆر مۆمین بابە تۆزێک باسی باز لەوە کرێ هەواڵێکی خێرا هەیە میدیاکانی ئیسرائیل باز لەوەکەن کە ویتکۆف و کۆشنەر سێشەمە سەردانی ئیسرائیل دەکەن نازانم تاچەند پەیوەندی بە مەسلەی غەزەوە هەیە بابەتی غەزەش بە تەواوەتی بێدەنگ بوو شەوی ڕابردوو دکتۆر مۆمین هەردووکمان ئەعلامین بە تۆزێک لەسەر ڕۆژ بگوین مەسەلەن بابەتێک هەبوو کە لە دوای ئەو پەلامارە درۆنیانەی کە لە هەولێر و سلێمانی ڕۆیاندا جارێ یەکشت هەیە مێدیا بە خۆشمانەوە زۆر جار ئەڵێن هێرش لە زمانی کوردیا کورد لەبەرەوەی فەرهەنگێکی زۆر فراوانی هەیە لە زمانی کوردیە هێرش شەرعێتی هەیە کە تۆڵی هێرشم کردە سەلامار بەڵام پەلامار ناشەرعێتی نییە بۆیە من پێشنیازەکەم کە لێرەش و لاوەش لە مێدیاکانی تریش پەلامار بەکاربێن بۆ درۆنانەی کە دێت سەرەوە هێرشی درۆنی کەواتە دیارە شەرعەتێکیانەیە بۆ سەرهەرێمی کوردستان ئەو پەلامارە درۆنی کە کرا سەر هەولێر و سلێمانی بەداخەوە کە وەکو لە سەرەتا شەباسمان کرد کە ینی شەوێکی قورس بوویان سەخت بوو مێدیا ڕۆڵێکی زۆر خراپی بینی یعنی پێت وایە لە هیچ شوێنێکی دنیاە مێدیا بەو شێوەیە بەرامبەر بە میلەتەکەی خۆی بۆستێتەوە بەڕاستی وڵا کاکزانە ینی کابرای وت پامنێر بەس بۆ ئەوەی سەبکیش نییە ئەمە بەڕاستی درۆنی یەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست درۆنی یەکەم ئامانجەکەی پێکە نە پێکە ئەوەی تێک تۆز ئەو لاتری پێ بگرە خۆ ڕەسەدی جارانی شەر بەو شێوە بۆ مەسەلەن کاکزانە خۆی ئێمە ئەو سەرایەت دەمەتخوا ببوورە ئەو سەر ئەولیا دەماش مەسەلەن کە بن لە سەرەتا باسم کردن بەشێکی زۆر من سێرچێکی ڤیددیۆکانم کرد بەشێکی زۆری لە مێدیای کوردی وەریان کردووە هەر هینیش لە سۆشال میدیای ئێرانیش لێ وەریگرت بوو
بەڵێ تەسنیم ئێرانیش ڕاستەوخۆ ئەوەی کە درا لە بارەکەی ئۆفیسی UN ڕاستەخۆ وەریگرتو وڵاوی کردەوە. بەڵێ قسەیەکمان لەسەر کاکزانە خۆی بەداخەوە لە کوردستانە ئێمە کۆمەڵگەمان زۆر دابش بووە. دابشبوونەکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی میدیاییەوە لە ڕووی حتا ئاینیەوە ئەم دابشبوونە کاریگەری زۆر خراپی لەسەر کۆمەڵگەی بەجێ. بەڵێ کۆمەڵگەی ئێمە ینی لە ڕووی تیۆریەوە تاکی کۆمەلگا تاکی باڵێن تاک لەناو کۆمەلگەیە کۆمەڵی کۆنتترۆلی جیاوازی بەسەرەوەی یەکێ لە کۆنتترۆلەکان بریتە لە چی کۆنتترۆلی کۆمەلگا ئەم کۆنتترۆلە چۆنی دارا دەرێت ئێستا گەورەترین کۆنتترۆل کە ئەتوانێت کاریگەری بەسەر تاکەوە بەجێ بڵە بریتە لە میدیا و ئەو میدیایە ئاراستەی جیاوازەکانەکە ینی بۆ نمونە میدیایەوە ئاکات کە ئێمە شەڕی ئێرانمان پێخۆش بێت میدیایەوە ئاکات کە پەلاماری پەلامەردانەکانی ئیسرائیلمان پێخۆش بێت میدیایەوەوانەکە کە شایەت بە ئەمریکا بدەین لەو دوورەوە بێت لێرە هێرش بکاتە سەر ناوچە جیاوازەکانی ئێمە ئەمە میدیایە ئەم شتانەی ئاراستە ئاکات ئەمە تا ڕادێکی زۆر ئاسایی و هیچ کێشێکمان لەگەڵ بەڵام لەگەڵ ئەمەیە ئێمە بەداخەوە لە 5 ساڵ ڕابردووە لەگەڵ ئەوەی کە بەشی ڕاگەاندن و بەشی میدیا لە زانکۆکانمان کارایە چالاکە و ساڵانە کۆمەڵێکی زۆر دەرچووی هەیە بەڵام خەڵکێکی زۆر زۆریشمان هەیە کە بەخۆی و مایکێک و پەیجێکەوە بۆتە میدیاکار بۆتە میدیاکار بڵێ کێ ئەمەی کردووە کاکزانە هەندە یەک معلومات پێ هەندە زانیاری هەیە لە ساڵی 2025 تا ساڵ 2025 باسی 26 ناکەم ئەم دوو مانگ سێ مانگی ڕۆشتووە تا ساڵ 2025 زیاتر لە 250 میدیا لە ناو سلێمانی جیازی وڵاتی وەرگرتووە 250 میدیا لە ناو سلێمانیا وڵاتی وەرگرتووە ئێمە باشە ئەمە نیشانەی ئەوەی کە بەڕاستی سەوای لێ هاتووە من باوەڕی تەواوم بە ئازاد ڕادەبڕین هەیە باوەڕی تەواوم بە ئازادی میدیایی هەیە بەڵام میدیا نەک ئەوەی کە من بۆ خۆم چەند ملیۆنێک پارەم دەسەکەوێ لەلایەن دوو ڕێکلام و دوو سپۆنسەرەوە دوو ڕۆژنامەنووسی دوو کەسایەتی دوو گەنجی هێنم کە مەرج نییە میدیاشان خوێن دەبێ هیچ فیلترێکمان نییە بۆ ئەمە ماکیانەدەم بەدەستەوە وەڵێم بڕۆن خەریکی ئیشی میدیایی بکەن و ڕاستەخۆ لە پەیجەکەمەوەی گوازمەوە لایکم بۆ کۆکەنەوە لایک و ڤیوم بۆ کۆکەنەوە ئەمە وای لێ هاتووە ئێستا لە کوردستانە بەڕاستی کاکزانە ئەم پاشاکردانی لە میدیایە هەیە کارسا دەخولقێنێ مەرجنی ئەمڕۆ ڕەنگە بەیانی دوو بەیانی سێ بەیانی بەڵام دوجار گەلی کوردستان کۆمەڵگەی کوردی باجی ئەم پاشاکردنی گەلی کوردستان گەلی ئەم شعبی کوردی ڕێزمان هەیە بۆ هاوڕێمان لە گەلی کوردستان کۆمەڵگەی کوردی باجی ئەم پاشاکردانە دەین کە لە میدیایە هەیە ئێستا کاکزانە ناکرێت ئێمە سنوورێکمان نەبێت بۆ میدیا بەڵێ وەکو ئاسایشینەتەوەی وڵاتەکە باوەڕی تەواو بە ئازاد ڕادەبڕین هەیە ئەوە 25 ساڵە خەریکی میدیای نێمە ئیشمان کردووە تایە خزمەتەکەین لە سندیکا لەم لاولا ئیدارەی میدیامان داوە بەڵام جۆری مامەڵەکردنی میدیا لە ئێستا جۆرێکی خراپە ینی بەلانی کەمەوە وەکو بەڕێز داماژت پێکرد ئاسایشینەتەوەی لە کوێی ئەم میدیانەیە جێ بێتەوە لەکوێی استراتیژی میدیایە جێ بێتەوە هەموو میدیایەک بەلانی کەمەوە ئەبێ وەسیقەیەکی شەرەفنامەیەکی هەبێت کە پابندێکا بە ئاسایشینەتەوەیەوە وانە وەسیقەیەکی هەبێت دۆکۆمنتێکی هەبێت استراتیژێکی نیشتیمانی هەبێت کاتێک ئەم استراتیژە نیشتیمانیە لە لاعەبەی یان ئەپەڕێنی یان بەزێنی کەواتە تۆ لەبەردەم ئەوەیە کە بەڕاستی نیەتی میدیاکانی ئەمە نییە پێم وانە هیچ کاممان بتوانین بیسەپێنین کە 90 میدیای ئێمە خوانەخواسە هەڵاکات نەخێر خۆی نازانە کام هەڵەیەکات بەڵام دوجار بڵاوکردنەوەی زانیاریەک لەسەر لووتکە شاخێک کە ئەوە ها ئەمە لێرە گەنجێک بۆن مونە چەند ڕۆژی ڕابردوو چەند جارێک ئەمە دووبارە بوویەوە کۆمەڵی کەسایەتی هاوڵاتی هاونیشتیمانی ڕۆژڵاتی کوردستانمان هەیە لێرە نیشتەجێن ئەچوونە سنوورەکانەوە لەوێ بە تەلەفۆنیان بۆودی درۆنەکان ڕێک هاتندان لە بورجەکان وانە لە بوری تەلەفۆنەکان دوو جار شاخی میری لە هەڵەبجە لە شنروێ بردومان کراوە بە درۆن پەلاماری دراوە کە چی پێوەیە کە تەنها بورجی شاخی زمناکۆ تەنها بورجی پەخشی پێوەیە وانە بردومان کرا هۆکارەکەشی ئەمەین ئێمە نین کە بڕیار سەر ئەمە ئەدەین ئەوە بەرامبەرەکەمانە کە سوودی خراپ لە زانیاریەکانی ئەمە وەرەگرێ بۆیە بڵاوکردنەوەی زانیاری تەنها ئەوەندە نیە تۆ بڵێ وەڵام من لەبەر خاتی ڤیو و لایکێک و کۆمەڵە زانیاری بڵاوەکەمەوە بە پێچەوانەوە کاریگەری بەجێڵێ کاریگەری خراپ بەجێڵێ وەکو چۆن ئێستا باسم کرد میدیاکارێکی ئێرانی یان کۆمەڵە میدیایەکی ئێرانی بۆ ئەوەی کە نزیک بن لە سەرۆکی کۆماری ئێرانەوە لە ساڵ 2010 وێنەکانی ناو بنکەی ئەتۆمی ئێرانیان بڵاو کردەوە کە ئەحمەدی نژاد سەردانی کردبوو دواتر زۆر بە خراپ بەسریان شکایەوە
هەتا ئێسەر زەرەری ئەو ڕۆژە ئەدەن کوژرانی زۆرێک لە ئەندازیارەکانی ئەتۆمیەکانی ئێران لە ماوەی 10 ساڵی ڕابردووە درێژەی ئەم چیرۆکە بوو کاریگەری ئەم چیرۆکە بوو بۆیە ناحەقیان نییە بڵێن ئەحمەدی نەژاد بوو جاسووس چونکە بە ناخوداگایی بە ناهوشیاری زانیاریەکە بڵاو کرایەوە نووسنگەی سەرۆکۆماری ئەو کاتی ئێران زانیاریەکانی بڵاو کردەوە بەرە بالمناسبە ماویشە بەڵێ تا ئێستا ژەرماوە دیسان بابین و سەر مەسلەی ئەو بابەتە شتی تری لێ باڵێنین خامنەی بەڕابەری باڵای مشتەبە خامنەی بەڕابەری باڵای نوێ هەڵبژێنرا باسمان کرد بەڵام ئەمە دیوێکی دیکە نییە لەوەی کە لە سەرەتاوە باسمان کرد لە تحقیقکردنی هەدەفەکانی با هەندێک وێنت بۆ لە تەنیشتیەکدا بنێن بەڕێز دکتۆر بۆ شرۆڤە تحقیقکردنی هەدەفەکانی ئەمریکا لێدوانەکەی دۆناڵد ترەمپ کە ئەڵێ ئەگەر تەنانەت کەسەکە کەسێکی ئاینیش بێت دیموکراتیش نەبێت وەزائیدەن مەسەلەن بەرەو ئەوەی کە جۆرێک لە بێدەنکردن و تەبایی شەبێ ئاشتەوای شەبێ ئەو کۆد و فرێکوێنسیانە قسەی تر کرابێ لە غیری ئەعلام و لە نێوان ژوورە تاریکەکانە ینی ئەمە جۆرێک بێ لەو بابەتە ینی کاکزانە ئەگەر ئەڵێ مەسەلەن مۆنتی کارلۆ ڕۆیتەرز ئەمانە هەندێک جاریش مدیا هەیە مدیای ئەوروپی زۆریش لەسەرەوە کە ئەمریکی شتێک فڕێدا بۆی وەڵام وەرگێتەوە بەڵام ئەمە لە خۆڕانی ینی مەسەلەن خۆی ئەم قسەیە زۆر نامێنێتەوە عرضم کردی 88 کەس 90 کەس ئاگیان لە هەڵبژاردننی سەر کۆمار بوو ڕابەر بوو ئەمڕۆ 80 بۆ لای 90 کەس نزیکەی 90 کەس ئاگیان لە کینەکە هەبووە لە هەڵبژاردنەکە هەبووە ئەوەندە زۆر نهێنی بێ شتێک نییە بتوانن بنهێنی بێڵێتەوە ئێران ئەگەر هەڵبژێرابێت ئەخر ئەگەرێکیش دانم چکە ڕاستە ئاەت الله علەم الهودا ئەڵێ هەڵبژێراوە ڕاستە میدیای ئێرانی ئەڵێ هەڵبژێراوە ڕاستە عراقچی ئەڵێ هەڵمان بژاردووە ڕاستە هەمویان ئەڵێن هەڵمان بژاردووە بەڵام دوجار ئێمە کەوینە بەردەم ئەمەوە هیچ ناوێکی ڕسمی نییە کە بڵێ وڵا کێ باسم لەوە کرد علەم الهودا ئەڵێ تەنیا بوشەهری بۆ هێڕای بگەێنێ بوشەهری ناوەکەی لایە یعنی ئەکرێ انتخاباتەکە کرابێت لە ناو خۆشیان نەتیجەکە ڕانەگەنرابێت وانە هەڵبژاردنەکە کراوە لە ناو مەجلیسی خۆبرەگانە لە ئەنجومەنی شارەزایانیشا ئەنجامەکەی ڕانەگەێنرابێت بەڵام چکە ئەوە ئەڵێ لای بوشەهریە و تەنها بوشەهریش بۆی هەیە بڵاوی کاتەوە و هیچ کەسێکیش بۆی نیە دەخولی تیا بکات بۆ گۆڕینی ناوەکەی ئەمە هەموو قسەکانی ئاەت الله علەم الهودایەکە ئەمڕۆ لە میدیای ئێرانیا بەم شێوەیە قسەی کرد بەڵام مجتەبا خامنەی ئەهلێتی پۆتەنشیاڵی ئەمەیتیایە یەکشت بڵێم دکتۆر بۆ نمونە دوێنێ زۆر باسی ئەوە کرا دکتۆر هەردی باسی ئەوەیە کرد ئەینجا نابیشت زۆر قورسە بێت کەسێک ڕابەر بێ ڕابەرێک دابنی سبینێ بڕوا دەست بخاتە ناو دەستی یان ئۆکەی بدا ئەگەر لەژێر پەردەشەوە بێ یان بێدەنجی بنوێنێ بچێ لەگەڵ ئیسرائیل جارێکتر دانوسام کاکە ئاەتوڵا خامنەی کوشتووە یان بچێ لەگەڵ ئەمریکیەکانە دابنیشەکە ئاەتوڵا خامنەی کوشتووە پێتوانی ئەمە ڕێگایشی ئاسانتر بێ سبینێ کوڕەکەی خۆیەتی کەمتر ڕەخنە بێتەوە کەمتر بەعرزەکەم ئەسڵەکە ئەمەیە ینی وێنەکە ئەمەیە کەسێک کە ئاەتوڵا خامنەی کوشتووە تۆ دەی تەوقی لەگەڵاکەی تۆ دەی دانوستانی لەگەڵاکەی تۆ ئەمە قورسە بۆ هەموو ئێرانەکان بەڕاستی قورسەوە ئەمە بەسمەوە بەچش بەچیەوە کاتێک کە ساڵی 2020 قاسمی سولەیمانی لەگەڵ مەهدی مهندس لە ناو مەتاری بەغدایە کوژران لە سەردەمی ویلایەتی یەکەمی ترەمپە کە هەردووکیان کوژران ئێمە ئەم قسانەمان هەبوو چونکە منەوە کاتە وتارێکم نووسی چەند ئاژانسێک بڵاو بوویەوە سێ پایەی دەسەڵاتی خامنەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کێوکەن مەهدی مهندس قاسمی سولەیمانی لەگەڵ حەسەن نەسروڵڵاه ئەو کاتە باسم لەوە کردبوو کە ئەوە دوانیان کوژران بەس حەسەن نەسروڵڵاه ماوە بزانین تاکوێ ڕایکێشێ بۆ ئێرانیەکان بۆ مەزهەبیەکان بۆ شیعەکان بۆ لوبنانیەکان بۆ عێراقیەکان کوشتنی قاسم سولەیمانی ئەو کاتە هیچی کەمتر نەبوو لە کوشتنی ئایەتوڵا خامنەی بەڵام دوجاریش واقعی هاتە پێشەوە کە ئەوان ناچار بوون مامەڵەی گەڵا بکەن و ئێستاش یەکەم شۆکەلێر دەستمان کرد بە شرۆڤە باسم لەوە کردوتم ئێرانی 27 مانگ کۆتایی هات ئەو ئێرانەی کە ئەیتوانی مامەڵە لەگەڵ هەژمونی ئایەتوڵا خامنەی بکات پابەندی بە مقدسی ئایەتوڵا خامنەی بکات کۆتایی هات بەڵام گرنگە کە چۆن هەنگاوی خۆی ئەنێت چونکە ئێران دۆخێکی ناچاری تایە هەڵبژاردننی ئایەتوڵا مجتەبا خامنەی ئەگەر ڕاست بێت وای گرایکەینەوە کە نسبەیەکی بدەینێ بڵێن 180 ڕاستە
باشە ئەگەر هەڵبژاردننی ئاەتوڵڵا مجتەبا خامنەی وەکو ڕابەری نوێی کۆماری ئیسلامی ئێران ڕاست بێ ئەحمەواڵە ئەو کاتێکەوەتە بەردەم کۆمەڵی ڕەخنەوە بەڵام ڕەخنەکان لە چاو بۆ من هەڵبژاردننی ئاەتوڵڵا عەلەم الهوداوە کەمترن لە چاو سادقی لاریجانیە کەمترن لە چاو عەلیڕزا عەرافیە کەمترن کە ناویان هەبوو تێگەیشتن هەیە ڕوئیای هەیە مثلەن مجتەبا خامنەی ڕوئیای بێدەنگە مجتەبا خامنەی خوێنەوەی لەسەر کرێ مجتەبا خامنەی تێگەشتنی تۆ قورسە لە ئێستاە چونکە بەلایانی کەمەوە ئەتوانم بڵێم 6 ساڵە مجتەبا خامنەی لە دەرەوەی میدیاکانایە لە دەرەوەی دەرکەوتنایە دکتۆر ئەژی ئەو ڕۆژە هینێکی هەندێک زانیاری سەر باس کرد مجتەبا خامنەی ماوەیەک دەرسی خارج الفقه هێوتەوە خارج الفقه چییە دەرسێکە کە تەنیا ئاەتوڵڵاکانتوان بیڵێنەوە لە ناو مەسەبی شیعە لە قوما کە دوو دەرسەکەی وتبوویەوە ڕۆبەڕۆی ڕەخنێکی زۆر بووە لە ناو مەسەبەکەیە وتیان تۆ هێشتا ئاەتوڵڵانی چۆن ئەتوانی دەرسی خارج الفقه بڵیتەوە ئەویش هات وتی کاکە من نەموتۆتەوە بەڵام ڕاستیش وتبوویەوە بۆیە لێک شایەوە کەل دەرسەکە شایەوە جۆرەکان وەکو بڵێ نیگەرانیەک ڕووی تێکرد ماوەیەک ون بوو دوایەوە درێژەی بدا بە دوورکەوتنەوەکەی و تا ڕادێکی زۆر خۆی بە تەواوەتی خستەناو چوارچەوەیەکی بێدەنگیەوە ئایا بەڕێز ئەو کاتە ئاەتوڵڵا خامنەی داوای لێ کرد کە دوور بگرێت یان لە چوارچەوەی ئامادەکاریەکانیان بوو بۆی کە بێتە ڕابەر دووری کەوتەوە چکە خۆتە زانین لە شەڕی 12 ڕۆژەشە زۆر ڕۆژە بوو مەسەلەن زۆر باسە کرا بەڵام هەموو ئەمە ئەمی نەهێنایە قسە و ئاەتوڵڵا مجتەبا خامنەی هەتا ئێساش کەسێکی بێدەنگە ئێمە خطابێکی تازە ئەومان نییە خطابێکمان نییە کە وەکو بڵین هەیمەنەتێکی دەرکەوتبێ هەژبوونێکی دەرخست بێ کە بێتە ڕابەری ئێران بەڵام دوجار با خوێندنەوە ڕەنگە سبەی شەو بتوانین باشتر لەمە تێبگەین کە چۆن مامە لەگەڵ ئێستای ئەم دۆخی ئەما بکەین و چۆن خوێندنەوە بۆ داهاتووی مجتەبا خامنەی بکەین کە پێم وایە ئەگەرێک لای بوویەوە قورس نابێت بۆ ئەوەی کە ورتر دیدگاکانی بخوێنینەوە ورتر پلانەکانی بۆ شەشەوە بکەین کایە بەکوێ ئەگات وە داهاتوو ئێران بەسراوەتەوە بە دەسەڵاتی ئەوە یان بیکردنەوەی ئەوە بەڵێ بەڵکۆ شەوی شتێکی وها ڕوو نەدات ینی هەتانانەت پەلام هێرش و موشەکانیش کەم ببنەوە بەرەو ئەوە بڕۆین کە لە ڕۆژانی داهاتوودا بیر لە ئاشتی بە تۆختر بکەینەوە زۆر بڵاوە لە دوێنێەوە ئەم قسەیە زۆر ئەکرێت کە ئێران بە دوای ڕاگررتنی شەڕەوە نییە ئەمە قالیبافی سەوتی ئەمڕۆژ دیسان باسییان کرد و عراقیش باسی کرد بزشکیانیش باسی کرد بەڵام ئەمە واقعەکی ترە ئەوەیە کە هەوڵێکی جدی هەیە بۆ ڕاگررتنی شەڕ هەوڵەکە پێش هەر کەسێک وڵاتانی کەنداو بەدوایەوەن وڵاتانی کەنداو یەکی لە ئامانجەکانیان بریتی بوو لە کەمکردنەوەی هەژمونی ئێران لە ڕژات ناوەڕاستە تا ڕادێکی زۆر پێ گەشتون و ئەم ئامانجە ئستحقاقی تیا کراوە وەکو خۆیانەوەن تحقیق کراوە کە وەکو ئەمریکیەکان یەکێ لە ئامانجەکان بۆ ڕژات ئەنتۆنیۆ بلینکینیش دوێنێ باسم کرد کەوتوێتی مەسەلا بەڵێ ئامانجی وڵاتانی کەنداو بریتی بوو لە چکە کاکزانە ئەم وڵاتانی کەنداو یەک قسە زۆر گرنگە بیزانین وەکو چۆن ترسیان هەبوو لە ئێران وەکو چۆن نیگەران بوو بە هەژمونی ئێران وەکو چۆن آخر بۆ زانیاریت ئەگەر ئەم شەڕە لە پێش ئاەتوڵڵا ڕئیسیەوە بووایە هەموو وڵاتانی کەنداو ئەتوان بڵێم سەتانەوەتیان ئامادە بوون بچنە بەرەی شەڕەوە ینی فڕۆکەی سعودی بڕاتە تاران قەسفکە ئەگەر پێش ڕئیسی وایە پێش ڕئیسی وایە شەڕەکە بۆ چونکە هەتا ئەو کاتە هیچ پەیوەندیەک لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەمابوو لەگەڵ کەنداوان نەمابوو ڕئیسی هات چی کرد لە ماوەی حکومڕانی خۆیان پێشەوەی کە بکوژرێ یا پێشەوەی کە بڵێن گیان لە دەست بدا کە فڕۆکەی بکێتە خوارەوە با بڵین سیاسەتێکی جێبەدەی کرد بە ناوی سیاسەتی دراوسەتی نایبەرهود پۆلیسی باشە چی بۆ ئەم نایبەرهود پۆلیسیە کە عەلیڕەزا عەبدولاهی وەزیری دەرەوەی ئێران ئیشی لەسەر کرد بریتی بوو لە ئاشتکردنەوەی وڵاتانی دراوسێ هات یەکەم جار لە ئیماراتەوە دەستی پێ کرد دواتر چووە ناو لای سعودیە لەگەڵ سعودیەکان هەتا سین هاتە بینی سعودیە و ئینەوە ینی لە ماوەی 10 ساڵ ڕابردووە لەسەر ئەو هێرشەی کە کرایە سەر حاجە ئێرانەکان پەیوەندی ئێران سعودیە بە تەواوی پسرا بوو هیچ پەیوەندێک ناو لە بینیانە و تەنانەت سعودیە ڕێگەی نەئەدات کە حاجە ئێرانەکان ساڵانە بچن بۆ حەج ئەوەندە پەیوەندەکان خراپ بوو تا ئەوەی سین هات هەماهەنگی بۆ دروستکردن کۆبوونەوەی حوسەکانەوە بەڵێ کۆبوونەوەی بۆ ڕێکخستن و ئێران درێژەیدا بە سیاسەتی دراوسێتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تا ڕادێکی زۆر ئاشتیەکی بۆ خۆی دروست کرد دەوروبەری خۆیان ئەمەی کە ئێستا ئەیبینین و ئەم کاردانەوانەی کە وڵاتانی کەنداو هەڵەسن پێی چ قەتەر چ سەڵتەنەی عەمان چ سعودیە چ ئوردن چ ئیمارات هەمویان جۆرەکان ڕازین بەوەی کە
بچنە ناو دۆخێکەوە کە ئێران شەڕەکە ڕابگیرێ بریتە لە ئەنجامی ئەو سیاست دراوسێتی کە ڕئیسی جێبەجێ کرد و کاری سەر کرد ئەگینا بەدڵنیایی و ئەڵێ مۆجارێکی سەر و کۆمار لە چوارچەوەی ئێران ئەتوانێت هەندێک گۆڕانکاری بکە هەندێک بڕیار بدا لە سیاسەتی دەرەوە ئەوانە سەر و کۆمار کاریگەری هەیە سەر کۆمار کۆمەڵ دەسەڵاتی بۆ دیاری کراوە کاریگەری هەیە بۆ نمونە بابەتی سیاسەتی دەرەوە لە ژێر ڕۆشنایی ڕازیبوون بە بەندەکانی دەستوری قانونی ئەساسی ئێران و لە ژێر ڕۆشنایی بڕیارەکانی خودی ئایەتوڵڵا ڕابەری کۆماری ئیسلامی ئێران هەر کەسێک بێت سەر و کۆمار ئەبێت توانێت جوڵە بکات یعنی بۆ نمونە ڕۆحانی لە ژێر کاریگەری کاکزانە یەک شت خەڵک ڕەنگە بیری چوو بێتەوە ئێرانی ساڵ 2015 کە لەگەڵ ئەمریکیەکان دانوستانی کرد ئایەتوڵڵا خامنەی نەما بوو بەڵێ خۆی ئۆکەی بۆ کردن وانە هەرو کاتە خۆی ئۆکەی پێدان کە ئەوان بێن بچنە ناو جەکۆباوە بچن ناو دانوستانەوە لەگەڵ ئەمریکا ڕێکەون و نزیکەی دوو خول نزیکەی خولونیوێک درێژەی هەبوو و ئێرانەکان سوودمەند بوون تایە سۆسایەتی ئێرانی لە ئەمریکا ئەو کاتە سەردەمی جەواد زەریف و میدیای ئێرانی بۆ دەرەوە هەموو ئەمانە جۆر جۆرەکان لەژێر کاریگەری ئێوارەزایەتی ئایەتوڵڵا خامنەیە بوون کە ئەو کاتە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بوو ئێوارە ڤیددیۆیەکم بینی لە شیراز گەنجێک ڕۆژنامە نووسێک بوو ڤیددیۆیەکی کردووە ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی نوێمینی جەنگە بازار ئاسایە ینی خەڵک دێوە ڕوا لە ناو شاری شیرازا و هاتو چۆکەن و ئەوانە جا ڤیددیۆیەکی دووبەی شوێنە ئەڵێ ئەوش دووبەیە چۆڵە لەو لاواڵێ ئێمە بەردەوام تر ئەڵێ نان گران نەبووە کەس شتەکانی گران نەکردووە سەرەی بەنزین نییە بە زۆرێک لە زۆرەکان دوای ئەڵێ ئێمە لێرە ڕیشەمان هەیە بەڵام خەڵک لە دووبەی ڕیشەی نییە قسەکەی تەرویجێک بوو بۆ خۆی بەڵام ڕاستیشی تێدایە لەسەر ئەو ڕیشەیە من پێشەوەی بسمەلای ئەو میوانە بەڕێزە کاکێ من ینی ئەمە ینی گفتوگوۆیە بکەین لە دوای ئەوەی کە هاتمۆ لای جەنابتان مەسەلەن ینی مەسەلەن ئەو ئەڵێ ئەمە دوژمنەکان هاتن و ڕۆیشتن دۆستەکان هاتن و ڕۆیشتن شەوە تاریکەکان هاتن و ڕۆیشتن بەڵام 2000 ئێمە لێرە ماینەوە ئێمە لێرە ئەمێنینەوە ینی بەڵام مەسەلەن ئێستا دووبەی جگە لە نیشتەزیە عەرەبەکانی ئەسیلەکانی خۆی مەسەلە وڵاتێکە کە خەڵکێک دێ بۆ تیجارەت خەڵکێک دێ بۆ ڕەفاهێت بە لەحظاتێک ئەڕوا ینی تەنانەت ئەگەر ڕەشەبایەکی توندیش بێ لە هەفتەیەکە ئەڕوا ئەو ئەمە لە سەرمانەوەی ڕیشە ئەو عقیدە و ئەوانە گفتوگۆ بکەین نەچینە لای بەڕێز کاکێ من یەسپور لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بەڕێزیان سەر و چاودێری سیاسیە کاکێ مسڵاو لێ بێ سوپاس کە بەشداریە و ڕووماڵە تایبەتی کورسات نیوزی لەبارەی جەنگی ئیسرائیل ئێران بەرامبەر ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران نەک ئیسرائیل ئێران تۆ بڵێ ڕۆژێک لە میوانەکەتان و لە بینەران و بیسەرانی کورسات نیوزش سپاس دەکەم کاکێ من ئەمڕۆ نوێم ڕۆژی جەنگەکەیە پێت وایە چ گۆڕانکارێک ڕوویداوەیان ئێمە لێرە لە ستۆدیۆ گفتوگۆی ئەومان کرد کە چوونێتە قۆناغی دووەمی شەڕەکەوە یان ئاماژەکانی ئاشتی یان ئاگربەست شتێکی لەوە ئاماژەیەکی وەها لای بەڕێستان تەحقیق بۆیان هەستی پێەکەی لە ڕاستیدا ئەوەی کە لە ئێستادا دەبیندرێ بە بڕوای من ترامپ استراتیژیەکی تایبەت و دیاریکراوی وەک لە عرفی سیاسیدا پێی دەڵێن ئێندگەیم یان چوونە دەرەوە لە شەڕەکە لە ڕاستیدا نییە هاوکات سێ استراتیژی بەیەکەوە دەباتە پێشێ استراتیژی یەکەمی ئەوەیە کە تەسلیمبوونی ئێرانە یعنی ڕازی بوون بە گۆڕانکاریەک لە دەسەڵاتدا ئەمە ئەم گۆڕانکاریەم بەرج نییە گۆڕانکاری لە کۆماری ئیسلامیدا بەیان پێکهاتی کۆماری ئیسلامی چونکە ترامپ بۆ خۆی چەندین جاریش باسی کردووە کە ئامانج لە شەڕەکە هێنانی دیموکراسی بۆ ئێران یان دانی ماف بە خەڵک یان هەر شتێکی دیکە نییە ئەو بەدوای شتێکەوەی عینی ڤەنزوئێلا کە بەبێ ئەوەی پێکهاتەی ئیداری و سیاسی ئێران گۆڕانکاریەکی سەرەکی بکە لە ڕاستیدا کەسێک بێتە سەردەسەڵات کە ئەو کەسە سەر بە خۆی بێ و لە زەوی ترامپدا یاری بکە لە زەوی ئەمریکادا یاری بکە و بەڕادەیەکی زۆر لە چین دوورکەوێتەوە ئستراتیژی دووەمیشی بە هەر حاڵ بەیەکەوە هاوکات دەیباتە پێشێ ئەوەیە کە لە ڕاستیدا چەندین جار باسی ئەوە کراوە کە لە هێزی زەمینی بەکاربێنێ جاوە باسی کوردیش و کوردەکانی ڕۆژهەڵات و پێشمەرگەکانیش دەکەوێتە چوارچێوەی ئەو استراتیژیەوە استراتیژی سێوەمیشی بەردەوام
ئەوڕۆکە نەتانیاهوش باسی کردووە ئەوەیە کە دەرفەتێک بۆ خەڵکی ئێران بخڵقێ کە بێنە دەرێ و ڕاپەڕینێک بکەن لەو ڕێگایەوە دەسەڵاتی سیاسی لە ئێران بگۆڕن. بەڵام ئەوەی لە ئێران دەگوزارێ لە ڕاستیدا دوو بەرەی هەیە. ئێمە دوێنێ لە قسەکانی پزیشکیانیش بە جۆرێک دیتمان کە لایەنی دەسەڵات بە دوو بەش دیارە دابەش کراون. بەش یەکەمیان ئەم لایەنەیە کە ئەوڕۆکە حەسەنی ڕوحانیش ڕاگەنراوێکی دا دەرێ پەیامێکی تێدا بوو. پەیامەکە بۆنی ئەوەی لێ دەهات کە بە هەر حاڵ خۆی وەک کەسێکی موسلح دێنێتە گۆڕێک کە دەتوانێت کێشەکان چارەسەر بکە. بڕادەیەکی زۆر لە کۆتاییشی داهاتووە دەڵێ ئێمە دەمانەوێت لە ڕێک دوای کۆتایی هێنان بە شار ڕێفۆرم و چاکسازیەکی ڕیشەیی لە ئێران ئیدامە بدەین. لە لایەکی دیکەشەوە لایەنی سەر بە لایەنی توندی دەسەڵات و توندڕەوی دەسەڵاتن کە هەمان بەشێکی زۆر لە فەرماندەکانی سوپای پاسدارانن. ئەوانە لە ئێستادا زۆر بەپەلەن کە ڕێبەری سێیەمی کۆماری ئیسلامی دیاری بکرێت. ئێستا لە تەلەڤیزیۆنی ئێرانیش باز لەوە کراوە کە لە چرکەکانی داهاتوودا ڕێبەری سێیەم دیاری دەکرێت و ئەو دەنگۆیانەی کە دێش بە ئەگەرێکی زۆر زۆرەوە مشتەبای خامنەیە کوڕی ئەلی خامنەی ڕێبەری پێشووی ئێران. ئەگەر چی ئەمریکا هەڕەشەی کردووە کە لەگەڵ ئەو سازگاریەکی نییە و باحا ڕەنگە دووبارە بکێتە ئامانجی هێرشەکانی. ئەوەی تا ئەو ڕۆکە لە شەردا دەبیندرێ ئەوەیە ئەمریکا دیارە لە دووشەی ڕابردووەوە بەشێک لە وێستکە نەوتیەکانی ئێران پاڵاوگەکان نەک ئەو وێستگانەی کە نەوت تێدا بەرهەمدەمە دەبێت بۆ بینەرانی ئازیز ڕوون بکرێتەوە. پاڵاوگە نەوتی لە تاران ئەمەی بردمان کردووە بۆ خۆشی ئامانجەکەشیانەوەی هەر جۆری کە باسیشم کرد بە هیچ جۆرێک لە ئێستادا ئامانجی ئەمریکا ئەوە نییە کە ژێربیناکانی ئێران بڕوخێنێ چونکە ئێرانێکی دەوێت کە دواتر بتوانێت بەهرە و ئەو تێچووە ئابوووریەی کە لەو شەڕەدا خەرجی کردووە تێیدا بەدەستی بێنێتەوە. لە ئێرانێکی داڕما و فیلستیتدا دیارە ئەو ئامانجە ناتوانێت بپێکێ. بەڵام ئەمە وەک زەختێکە بۆ حکوومەت. یعنی بەڕێز کاکێ من پێت وایە کە تا ئێستا دەستی بۆ ژەرخانی ئابووری ئێران نەبردووە. ینی ئیسرائیل نایەوێت مەسلەی کارەبا قوتکات مەسەلەن کارەبا ئاوە مەسلەی نەوتە هەچکە ئێرانیش وەڵامێکی دایەوتی ئەگەر دەست ببن بۆ ژێرخانی ئابووری ئەمە هەمە شەمان وەڵاممانە بێ. بە بڕوای من تا ئێستا ئەو کاری نەکردووە. لە شەڕی 12 ڕۆژەشدا ئەو کارە نەکرا. هەرو جۆرەی کە باسم کرد ئەمانە پلانی یەکەمیان بۆ ئێران ئەوەیە کە کەسێک بێتە سەردەسەڵات کە چوارچێوەیەکی ئاوەدانی تا ڕادەیەک بەدەستەوە بێ لەبەرەوە ئەمانە بتوانن ئامانجەکان بە تایبەت ترامپ ئامانجەکانی خۆی بپێکێ. ئێرانێکی ئێستا ترامپ ئامانجەکانی خۆی پێکاوە بەڕێز کاکێ من بەڕادەیەکی زۆر پێکاوێتی. بە هەر حاڵ ترامپ لە چیا زیاترەوەی کە بینی پێکاوێتی لە چەند تەوەردە ترامپ باسی ئامانجەکانی خۆی کرد بوو. یەکەمەوەی کە باسیشی کردووە هەم سنتکۆم باسی کردووە هەم بۆ خۆی باسی کردووە ئەمەیە کە بەڕادەیەکی زۆر ئەم وزەی ئەتۆمی یان ئەو ناوەندانەی کە دەتوانێت یۆرانیومی تێدا بپیتێنە دەمانێت دووبارە لە ناو چۆتەوە. هێزی موشکی ئێران بەڕادەیەکی زۆر لاواز بووە چونکە ئێمە لە 300 موشکی ڕۆژانەوە ئێستا گەیشتوین بە کەمتر لە 10 موشکی ڕۆژانە. دیارە ئەمە کەم بۆتەوە هێزی موشکەکەی و ئەمانە بۆ خۆی باسیشی کردووە کە هێزی دەریایی ئێرانیشی لە ناو بردووە. ئاسمانی ئێران لە کۆنتترۆلیدایە وە گرنگتر لە هەمووشی ڕێبەری کۆماری ئیسلامیشی بە هەر حاڵ تێرۆر کردووە. ئەمە بۆ خۆی باسێکە کە دەتوانێت وەک بردنەوەیەک بە بیرروڕای گشتی ئەمریکا بیفرۆشێتەوە. من ئەگەرێک لەوەدا هەست دەکەم کە لەوانەیە لە ڕۆژانی داهاتوودا چونکە ترامپ بە هەر حاڵ کەسێکە کە چاوی لە ژمارەیە. ئێمە دەبینین کە بەڕادەیەک تا ڕادەیەک سحری بنزین لە ئەمریکا چۆتە سەرەوە هەڵبژاردنێکیش لە پێشە. ئەگەر هەیە ڕەنگە ئەگەرێکی لاواز بێ بەڵام وەک باسی سیاسی دەبێ باز لەوەش بکرێ کە لە ڕۆژانی داهاتوودا ترامپ بەڕادەیەک باز لەوە بکە بڵێەوە من ئامانجەکانم پێکاوە و ئێران بەڕادەیەکی زۆر لاواز بووە و ئیتر کۆتایی بە شەڕەکە بێنەوە ئەگەر بەستی ژابگەێنێ. ئەگەر ترامپیش ئەو کارە بکە بە بڕای من ناتانیاهوش ناتوانێت زۆر بەردەوام بێت چونکە ئیسرائیل بەبێ پشتیوانی ئەمریکا لە ڕاستیدا ناتوانێت لە شەڕەکە بەردەوام. ئەو ئەگەرەشەیە ئەگەر چی بە بڕای من لە ئێستادا دوای ئەوەی کە وڵاتانی کەنداوی شاتوونەتە نێو شەڕەکەەوە ئەگەرێکی لاوازترە بە نسبەتی ئەگەرەکانی دیکە.
ینی پێت وایە کە جەنگ بەردەوامبوونی جەنگ و گۆڕانی شێوازی جەنگەکە زیاتر واریدە نەوەکو مەسەلەن ئەوەی کە ئاڵێن بژاردەی ئاشتی و دانووسان؟ بەڵێ بەڵێ بە بڕوای من شەڕ بەردەوام دەبێت بۆ خۆشیان باسییان کردووە کە خۆیان بۆ 4 بۆ 6 هەفتە داناوە هیوادارن خب ئێران بە هەر حاڵ ئەو جۆرێک کە پێشبینیش دەکرا نەیتوانی بەرگری لە خۆی بکە ئێمە گە لە بیرمان نەچێتەوە لە 2023 کاتێکی کە هێرش بۆ سەر عێراق کرا بە هەر حاڵ هێزی زمینی ئەمریکا بۆ 200 هزار هێزی زمینی پێبوو ئێستا بەو کات بەو حاڵەشەوە شەڕ 21 ڕۆژ بەردەوام بوو نزیکەی 20 فڕۆکەی ئەمریکیش کەوتە خوارێ بەڵام لەم شەڕەدا تازە 8 ڕۆژ 9 ڕۆژ تێپەڕ بوو ئێمە دەبینین کە بەڕادەیەکی زۆر هێزی موشکی ئێران لاواز بووە هێزی دەریایەکی بە تەواوی خاپور بووە ئاسمانەکە بە تەواوی کەوتوتە کۆنتترۆلەوە تەنانەت ناتوانیوە یەک فڕۆکەی ئەمریکایش بە حاڵ بخەنە خوارەوە دەستکەوتێکی کەم نییەوە ئەو جۆرەی کە پێشبینیش دەکرا بە هەر حاڵ مقاومەی کردووە نەیتوانیوە مقاومە بکە ئەگەرچی ئامانجی ئێران بردنەوەی شەڕ نییە ئامانجی ئێران ڕاگررتنی دەسەڵاتەکەیەتی کۆماری ئیسلامی ئەگەر لایەکی ئێرانیش بڕوخێ بە بڕوای من ئەم ئایدۆلۆژیایی کە هەیەە ئەم چینە تونندڕەوەی کە لە دەسەڵاتن ئەگەر دەسەڵاتە سیاسیەکان بمێنێ دیسان دەڵێن ئێمە سەرکەوتوو بووین لە شەڕەکەدا و دەشزانێت کە باڵانسی هێز لە قازانجی نییە تەنیا دەیەوێت لە ڕێگەی درێژەدانی شەڕەوە کارێک کە فشارە ئابوووریەکان بۆ سەر ترامپ بە ڕادەیەک بێت چون تا ئێستا ئێمە دەزانین ڕۆژانە نزیکەی 1 میلیارد دلار تێچووی شەڕ بۆ ئەمریکایە و ئیسرائیلیش نزیکەی 32 میلیارد دلاری تا ئێستا تێچوو بۆ شەڕەکە بووی لەبەرەوە ئامانجی ئێران ئەوەیە کە شەڕەکە درێژ بکاتەوە کاتەکەی بە هەر حاڵ ڕۆژی موشکێک ڕۆژی 2 موشک بەو جۆرە دەسەڵاتی سیاسەکەی ڕابگرێت لە بیریشمان نەچێت بە هەر حاڵ دەسەڵاتی سیاسی لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە لە مێژوودا تووشی گۆڕانکاری نەبووە. کاکێ من لەگەڵم بمێنەرەوە لەگەڵ دکتۆر مومین ئەچمە لای ژووری هەواڵ هاوکار موسامەمان لەگەڵ و سامە سڵاو لێبێ ئەوی هەندێک زانیاری هێندێ زانیاری ئەبدێتمانەکاتەوە بە تایبەتیش کە ئەم شەو ڕەنگە ڕووداوەکان بۆ شوێ گەرم و گوڕ نەبوو بنیان تا ئێستا ئوسامە هەر لە ئێمە وایە یان بەجددی لە ژووری هەواڵی ژوایە ینی ڕووداوەکان گەرم و گوڕن هێرشەکان وەستاون ڕەنگە ئێمە زیاتر چاویلکێکی سەربازی و سەیری شتەکان کەین ئوسامە بفەرموو. سڵاو کاکزانە سڵاوتان لێ بێت لەشتان ساغ بێت بەداخەوە جەنگ بەردەوامە و ڕووداوەکان بێگومان زیاتر و زیاترەکەن و ئەوەی کە چاوەڕوانەکرێت کە کاردانەوەی زۆر ینی چۆڵەیتون لە هەردوو لا ببینرێت ئەوەی تا ئێستا دیارەکە ئێران ئەڵێت من هێرشی زیاترەکەم و ئیسرائیلیش بە هەمان شێوە هەردوو لاواتە هەڕەشە لە یەکەکەن من ئەمەوێت باسی شتێکتان بۆ بکەم لەم نێوانەدا باسی ڕۆڵی هاوڵاتی ڕۆژنامە نووسان بۆ بکەم کە لەم جەنگەیە ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەرە بینن ئەلبەتە ئەم چەمکە تازە نییە و ڕۆڵی ئەم کەسانە تازە نییە ینی لە چەند ڕووداوێکی پێشترا ئێمە بینیمانە کە هاوڵاتی ڕۆژنامە نووس چەند گرنگن بۆ جیهان بۆ ئەو ڕووداوانی کە ڕوئیان ئەمان چۆن ئەیگوازنەوە و چۆن کاری لەسەرەکەن لەم جەنگەیە ئەوەی کە ئەبینرێت هاوڵاتی ڕۆژنامە نووس زۆرترین زانیاری بۆ سەرجەم میدیاکانی جیهان ئەگوازنەوە لەبەرەوەی کە چۆنڵی ینی ئەو گواستنەوانی ئەوان زۆر خێرایە هیچ میدیایەک هیچ دامەزراوەیەک ناتوانێت وەکو ئەوان ڕۆڵ ببینێت چونکە لە هەموو وڵاتانی ناوچەکە ئەوەی کە ئەبینی بۆ نمونە ئێران بردومانەکە بۆ سەرجەم وڵاتە عەرەبیەکانی ناوچەکە هاوڵاتی ڕۆژنامە نووس لێرەیە ئەو ڤیدۆ و ئەو وێنانە ئەگوازنەوە کە ڕوو ئەدەن بە خێرایەکی زۆر ئەیگوازنەوە توانین بڵێن بوونەتە سەرچاو بۆ ئاژانسەکان بۆ هەموو دەستگا ڕاگەیاندنەکان ئەمەش گرنگی و پێگەی هاوڵاتی ڕۆژنامە نووس دەرەخات هەندێک جار بۆ نمونە موشکێک لە وڵاتێکەوە لە ئێرانەوە بۆ ئیسرائیل هەڵە درێریان بە پێچەوانەوە پێش ئەوەی کە بۆ نەبگاتە ئەو شوێنە هاوڵاتی ڕۆژنامە نووس و هاوڵاتیان ڤیدۆ وێنەی ئەم موشەکە بڵاوکەنەوە لەم جەنگەیە زۆر بە ڕوونی ئەو شتەمان بینی بۆ نمونە کەسێک ئەتوانێت لە سلێمانیەوە زانیاری ئەوە بڵاوکاتەوە کە موشکێک بەرەو ئیسرائیل ڕۆژ دەنگی موشکێکات ئەو موشک کەوتە خوارەوە لە فڵان شوێن ئەمانە زۆر گرنگن بۆچی گرنگی لەبەرەوەی کە ئیتر ڕاستیەکان بە شێوازێکی زۆر ئاشکرا ئەکرێت چونکە ئەگەر هاوڵاتی ڕۆژنامە نووس نەبێت لەوانەیە ئەو وڵاتی کە هێرش کراوەتە سەری بۆ ورە بەرزکردنەوەی خۆی ئاشکرایی نەکات بڵێ نەخێر شتیوانی بەڵام ئەم حاڵەتی کە هاوڵاتی ڕۆژنامە نووس ئەنجامی ئەدەن ئیترە ڕێگە بە شتە نادەن و ڕێ بە شتە ناهێڵنەوە کە
چۆنەڵی چاواشە بکرێت و خاڵێکی گرنگی تر لێرەیە ئەوەیە کە ئەم هاوڵاتیانە سانسۆریان لەسەر نییە ینی سەر بە هیچ حکوومەتێکیان نین بۆی بە ئازادانە ئەو زانیاریانە بڵاوەکەنەوە بە ئازادانە ئەو ڤیددیوێنانە بڵاو ئەکەنەوە کە ینی ڕوویە لە ناوچەکە بەهۆی جەنگەوە لێرێ هەندێک جار ئەمە کاریگەری لەسەر ڕای گشتیش دروست ئەکات واتە کاتێک بۆ شوێنێکی مەدەنی بۆ مردومان ئەکرێت بەهۆی ئەم وێنە و ڤیددیوانەوە کە هاوڵاتیان بڵاوی ئەەکەنەوە ئەکرێت ڕای گشتی و ڕای کۆمەڵگەی نێودوڵەتی بە تایبەتی بگۆڕێت بەڵام لێرەیە ئەبێت ئێمە ئاگامان لەوە بێت کە لە ئێستاە ینی چۆڵی هەواڵی ساختە زۆر بووە بە تایبەتی کاتێک AI واتە ژیری دەستکرد هاتۆتە ناوەوە ئەبێ هەمووان ئاگاداری ئەوە بن کە تووشی ئەم ساختە هەواڵانە نەبن تووشی ئەوە نەبن کە هەواڵێکی ساختیان پێ بگات و زۆر ڕێگە هەیە بۆ دڵنیابوونەوە بەڵام ئەتوانم بڵێم ینی زۆری پێ ئەچێت ئەم دڵنیابوونەوە لە هەواڵە ڕاستیەکە بۆیە باشترین ڕێگە بۆ ئەوەی کە هەواڵێکی ڕاستیان پێ بگات بەکارهێنانی سەرچاوەیەکی ڕاست و دروستە وەکو کورسان نیوز. ئوسامە ینی ئێستا هەندێک جار بۆ نمونە کە شەوی ڕابردوونی گەرانێکی زۆری لێپەیا بوو هەندێک لە سوۆشال میدیا لە هەندێک لە مێدیا کە هەڵبەتە لە ڕێگەی سوۆشال میدیاوە زانیاریان لەسەر شوێنی بردومانەکان ئاشکرا کردووە نیگەرانێکی زۆری لای خەڵک لێکەوتەوە ئەمە دوژبن ئەتوانێت ئەگەر متابعە بکات مەسەلەنی هەرسێچێکی ڕووداوەکەم بکە بە ئاسانی و ڤیددیۆی دەستەکەوێت کە ئەو ئامانجایان ئەو درۆنەی ئەو موشەکەی ناردوو بۆ شوێنێک بەرچوێکەوە ینی ئاسان ئەو ڤیددیوانەی ئاسان ئەتوانێت سوود لەو ڤیددیوانە ببینێ بەڵێ زۆر بە ئاسانی ینی ئەتوانین ئەگەر بڵین ینی وڵاتێک ئەگەر هەندێک جارە توانایەکی زۆر سەرفەکات بۆی کە بزانێت ئەم موشەکەی هەڵیداوبەر ئەو شوێنە کەوتۆیان نا لەوانەیە هەندێک جار ئەنجامی دەست نەکەوێت بەڵام کاتێک بەداخەوە ڕۆژنامە نووسێک مایکێک ئەگرێ بەدەستیەوە ئەڵێ ئەم موشەکە لەوەی نەداوە یعنی بەڕاستی ئەمە جێی داخە ئەمە دوو حاڵەتە یان ئەوەیە کە نایزانێت یان ئەوەیە کە بە ئەنقەسم کارەکە لە هەردوو حاڵەتەکەی ئەمە زۆر خراپە و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمیش باسی ئەوەی کردووە ئەڵێت ینی تکایە پیشەیانە ڕووماڵ بکەن ئەم جۆرە ڕووماڵکردانە هیچ لە خزمەتی کۆمەڵگەیان نییە ئەمە تەنها دەرونی کۆمەڵگە ئەشێوێنێت ئەمە تەنها خزمەت بە دوژمنەکە کە بەڕاستی مانایی نییە ینی بەو شێوازە ڕووماڵکردنە بەو شێوازە زانیاری ئاشکراکردنە ینی هەنێشتە بینین بەداخەوە لەم بردومانانی کۆتاییە کە نە ئەبوابمان بینایە نە ئەبوابمان بیستایە بۆیە هیوادارین ئەو با بڵین ئەو هەڵانە دووبارە نەبنەوە هیوادارین هەڵە بن و بە ئەنقەزە و کارە نەکرابێت. ئوسامە مەسەلە من کاک ئوسامە سەرچێکم کرد لەسەر ئەو گروپانەی کە درۆن ئاراستی هەرێمی کوردستانەکەن تۆ زانی بەشێک لە ڤیددیۆکانیان کە دان ناوە لە پەیج سەرچەکانی خۆیان یان لە هەوادارەکانی خۆیان پەیجەکان یان هی ڤیددیۆ مۆبایلەکانی هەرێمی کوردستانن لە حاڵەتێکی وادا چۆن کۆنتڕۆڵەکرێ ئەگەر بیرت بێت لە ڕۆژانی یەکەمی جەنگەکەدا مەسەلەن مۆساد ئیسرائیلی داوای لە هاوڵاتیانی ئیسرائیل کردوتی لە هەر شوێنێک بردومان کرا تکایە ڤیددیۆکانمان بۆ بنێرن پێشتر فلتەریەکەن ینی بۆ ئێمەی بنێرن. بەڵێ لە ئێستا لە ئیسرائیل تەنانەت فلتەر کراوە ئەو دەستگایانەی ئەو دەستگا ڕاگەنانی کە ڕووماڵەکەن بۆیان نییە بردومانەکان بگوازنەوە ئەمە سەبارەت بە ئیسرائیل و سەبارەت بە هەرێمی کوردستان بەداخەوەی کە بینیمان ینی نازانین چۆن وەسف بکرێت وەکو خۆت باست کرد ئەو ڤیددیوانی کە بڵاو کراوەتەوە لە دەستگا ڕاگەنەکانی هەرێمی کوردستانەوە براوە ئەمەش ینی بەڕاستیە بێت لێپێچینەوەیەکی زۆر توندی لەگەڵا بکرێت چونکە هیچ شتێک لە پێش بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێ لە پێش بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە نییە ئەبێت سەلامەتی و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پێش هەموو شتێکەوە بێت ینی ئەوەی کە کراوە ینی هیچ مناقەشەی هەڵناگرێت کە ئیشێکی زۆر هەڵە بووە و تەنها خزمەتی بە دوژمن کردووە. بەڵێ ئوسامە سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت دکتۆر مۆمین قسەیەکەیە کە مەسەلەن سنت کۆم ڕاگەیان کە سەربازێکی تریش گیانی لەدەست ئەمریکی بوو بە حەوت سەرباز قسەیەکەیە کە گەر لە گەری ڕێکەوتندا چەندە جارێمە لەناو شەڕین بەڵام بە ئەوەش هەر باسکەین کە ئێران ئەبێ زەرزیانی وڵاتانی دراوسێ بژمێرێت ینی بیخەنە ژێر قەید و مە قسەکەی من لەوەیە بیخەنە ژێر قەید و بەندێک هەر بڵێ هەناسەبدا و نایدا ئەم قسەی ئەمڕۆژ عراقچی کردی عراقچی وتی ئێمە جاتیەوەی کە ترامپ مەرجی هەبێ بۆ ئێمە بۆ ڕاگررتنی شەڕ ئێمە مەرجمان هەیە ئەوە بێت
قەرەبووی هەموو ئەو زیانانە بکاتەوە کە لە ئێرانی داوە. ئەمە قسەی عراقچی وەزیری دەرەوەی ئێران بوو کە ئەمڕۆ کردی بەرامبەر بە دۆناڵد ترامپ. بەڵام لە بەرامبەرە ئایا ئێران زەرری لە کێ داوە و ئایا زەردەکە چۆن ژمێرێ؟ ئێمە لە ڕووی واقعیەوە سەری شەڕەکە بکەین. شەڕەکە لە کاتێکا کرا بۆ سەر ئێران، هێرشەکان لە کاتێکا کرا بۆ سەر ئێران کە ئێران ناو دانوستانە بوو کاکزانە، یعنی قسێکی منطقی بکەین. ئێران لە ناو دانوستانە بوو، عراقچیم ڕۆ قسەی نیگەرانی ئێمە هەمومان بینیمان و هەموو وڵاتانی عەرەبی هەموو وڵاتانی عەرەبی خۆیان ئەزانن چه سعودیە چه قەتەر چه کوێیت کە خۆیان پێش دانوستانەکانیش لۆبییانە کرد بۆ دەستپێکردنی دانوستان و زۆرینەی ئاماژەکان لەسەر ئەوەن کە وڵاتانی عەرەبی هۆکارێک بوون بۆ دواخستنی شەڕەکە لە کۆتایی ساڵ ڕابردووە بۆ سەرەتای ئەم ساڵ، ینی بەلایانی کەمەوە 2 تا 3 مانگ کە شەڕەکە دواکەوت هێرشەکان بۆ سەر ئێران دواکەوتن، یەکێک لە هۆکارەکان ناڵێم هەمووی، بەڵام یەکێک لە هۆکارەکان ئەو لۆبیە بوو کە سعودی و وڵاتانی قەتەر و کوێیت دەستیان پێکرد بۆ ڕاگرتنی شەڕەکەیان بۆ درێژدان بە دانوستان. ئەمە یەک. دوو، وڵاتانی عەرەبی هەر هەمویان ئەمڕۆ کە بەیاننامەکان دەرکردووە یان قسەکانیان کردووە لەسەر ئەمە، ئەڵێن چی؟ ئەڵێن ئەم هێرشەی کە ئەمریکا و ئیسرائیل کردیان بۆ سەر ئێران هێرشێکی نایاسایی بوو، بەڵام پەلامارەکانی ئێران بۆ سەر وڵاتانی عەرەبی پەلاماری قبوڵ نەکراون. کەواتە کاتێک خوێندنەوە بۆ شەڕەکە ئەەکەی لە هەردوو لاوە سەریەکەی لە دیوە جیاوازەکان و لێ ئەڕوانی ئەوەی کە بەڕاستی ئەم شەڕە لە گەرمەی دانوستانە بوو. یعنی ئێمە بیرمانە پێش ئەوەی کە هێرشەکە دەست پێ بکە باز لەوەکرا کە هەفتەی دانراوە بۆی کە گەڕی سێیەمی دانوستانی عراقچی لەگەڵ ویتکۆفا لەکوێ بەڕێوە بچێت لە ژنێڤ بەڕێوە بچێت. بەڵام بینیمان کە پێش ئەوەی کە بگاتە وادەی خۆی هێرشەکە دەستی پێکرد لە 28 مانگی شوباتە یەکەم هێرشی سەر لە بەیانێکە دەستی پێکردووە کرایە سەر بەیتی ڕاهبەری و ئایەتوڵا خامنەی کوژرا و دواتر بینیمانەوە کە شەڕەکە 8 ڕۆژەکانێ 9 ڕۆژەکانێ تا ئێستا. ئەمە یەک. کەواتە وڵاتانی عەرەبی خۆیان ئەمەزان کە ئەم هێرشەی کرایە سەر ئێران هێرشێک بوو لە ناو دانوستانە. ئەمە یەکەم. دوو، ئێران زۆر خراپی کرد کە بەرەی شەڕ لە خۆی فراوان کرد. یەکەم ڕۆژ وتمان ئێمە خراپ بوو، دەرگای زۆر جیاوازی لە خۆی کردەوە. بەڵام لەگەڵ ئەوەشا ئێستا بڕۆ ئێرانیەکان بدوێنەڵێ ئێمە لە ژێر فشار و ناچاریا بووین ئەممان کردووە. ئێمە داومان لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئیمارات، لە قەتەر، لە کوێیت، لە بەحرین، لە وڵاتانی کەنداو بۆچی؟ بۆی ئەمریکان ناچار بکەین کەدان بە شکستی خۆیان بنێ لێرەیە. ئەگەر بەس سەری گرت کاکزانە، ئەگەر بەس سەری گرت لە ماوەی هەفتەی داهاتووە یان ئەم چەند ڕۆژەی داهاتووە ئەم قسەی ئێران تا ڕادێک جێگەی خۆی ئەگرێت. چونکە ئێران کۆمەڵی کارتی بەدەستەوە بوو. یەکێک لە کارتەکان برتی بوو لە هێرش بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەی کەنداو و تێکشکاندنی ئەو ئابووریەی کە لە سایەی ترەمپە وڵاتانی کەنداو پێیگەشت بوون. دوێنێ ترەمپ لە ئینەکەیە هەلێرە خوێندنەوەیکم بۆ کرد من بەخێرایی، بەڵام دەرفەت نەبوو زۆر وردی بکەمەوە. ترەمپ دوێنێ لە بەیاننامەکەی چەند قسەیەکی کرد. یەکی لە قسەکانی زانین چی بوو؟ باسی لەوە کرد وتی وڵاتانی کەنداو لە سایەی سیاسەتی بایدن و ئۆبامایە هەموویان دوورکەوتو بوونەوە لە ئەمریکا، بەڵام من هێنامنەوە ناو بەرژەوەندەکانی ئەمریکا. وڵاتانی کەنداو لە بەرژەوەندەکانی ئەمریکا دوورکەوتو بوونەوە لە ماوەی دەسەڵاتی دیموکراتەکانە، بەڵام لە ماوەی دەسەڵاتی خۆمان من هێناو من تۆ ناو بەرژەوەندەکانی ئەمریکا. بۆیە بەلای ئێرانیەکانەوە ئەم قسەیە دەقیقە. کەنداو بەرژەوەندی ئەمریکایەتیایە بۆی هێرشێ کاتە سەر. یعنی ئەمە دانان بوو بە قسەکەی ئێرانە. جۆرەکان پاسدانێک بوو بە ئێران کە تۆ بەڵێ ئەم هێرشانێکە کرد سەر وڵاتانی کەنداو لە بەرژەوەندی منت داوە. باشە بەم شێوەیە خوێندنەوە بۆ دەخەکەین. بۆیە لەو حاڵەتەیە وڵاتانی کەنداو مافی ئەویان نییە کە بە هیچ شێوەیەک باسی خەرەبوو بکەنیان جۆرەکان، چونکە ئەزانن کە زیانیان کردووە، بەڵام لە بەرامبەرەوەشا ئەوانیش خۆیان ئەزانن چیان چاندووە. بۆ چاوەڕێوەش بکەن چی بدرونەوە. دکتۆر ینی لەگەری باش دکتۆر ببوورە ینی شرۆڤەکان شیرینن بڕاستین چاکی خۆتانە ینی پاپشتن بە کۆمەڵێک زانیاری ورد، بۆیە زوو ماندوو دەکەین یان زیاتر ماندوو دەکەین. ببوورە کاتەم پرسیار لێ ناکەم. سوپاس دەکەم بە ڕێز دکتۆر مؤمین زەڵمی نووسەر و شرۆڤەکار. سوپاس دەکەم. هیوادارین لە کاتژمێرەکانی داهاتووی سبەینێدا جارێکی دیکە بێگوێنەوە ئینشاڵڵا بە سەلامەت هەموو لایەک پورە ئینشاڵڵا سەلامەت. خۆشحاڵم وڵای نیەتەکەمان ئەوەیە کە خوای گەورەی یارمەتیمان باکە قسەی خێر بکەین، قسەی باش بکەین، لە خزمەتی چاکەی گشتی ئابین و بەڕاستیش ڕوئیایەکی ڕۆشن بدەین بە هاوڵاتی هاونیشتیمانی خۆمان چ لێرە چ لە ڕۆژهەڵاتی کوردستان و
بۆی کە باش لە دۆخەکە تێ بگەن و بە دڵنیاییەوە شەڕ هەرگیز خۆشییان نەبووە بەڵام بە هیوایەوەی کە ئەم شەڕا ببێتە مای خێر و بەرەکەت بۆ کوردستان بۆ کورد لە ڕۆژهڵاتی کوردستان لە باشووری کوردستان ئینشاءڵڵا هەموو لایەک پارێزراو بن و ومێدی سەرکەوتن بۆ بەڕێوەبردن. زۆر سپاس دووبارە دکتۆر سپاس دەکەم هەربژی زۆر سپاس. کاکێ من ببوورە دووبارە گەڕێمەوە لای جەنابتان ینی ئەکرێ بڵین کە ینی بە کۆی باس کرا هەندێک گۆڕانکاری تازە هەیە زۆر جەخت لە بابەتێک ئەکرێتەوە بابەتی ئەوەی کە هێز لە ڕێگەی زەمینەوە داخڵ بکرێت ینی ئەمە چ میکانیزمێکە بێ بەپێی بۆ چوونەکانی تو بەپێی خوێندنەوەکانی بەڕێستان کە لە چ ڕێگایەکەوە ئەبێ ینی پێشتر زۆر گرە و لەسەرەوە کرا ئازاریەکانیان کوردیان عەرەب ینی منتیقەی هەواز ئەمڕۆ بابەتی چتراتە پێشەوە مەسەلەی کەنداو پێت وایشتی لەو بابەتە بەیانەوانەی دلتا فۆرسیان مەسەلە ئینزال زەوی بکرێت بە دابەزینی ئەمانە تەنها ینی لە ناوەندە مێدیایەکاندا زۆر قسەی لەبارەوە کرێ پێت وایە مەسەلەن ئەمە ڕوو بدات؟ ترامپ استراتیژی یەکەمی ئامانجی یەکەمی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە سیاسیە کەسێک بێتە ببێ بە لیدێرەکەی ببێ بە ڕێبەرەکەی کە ئەو کەسە لە زەوی ئەمریکادا یاری بکە بۆ خۆی چەند جار باسی لەوەش کردووە ناڕاستەوخۆ باسی کردو کوێتی من دەمەوێت لە دیاریکردنی ڕێبەریشدا دەستم ببێ ئەوەی کە باس دەکرێت لە هێزی زەمینی ئەومانە بە هەر حاڵ ئەگەر ئامانجی ئەمریکا گۆڕینی دەسەڵاتی سیاسی بێ لە ئێران حتمما پێویستی بە هێزی زەمینی هەیە ئەگەر ئێران لە ماوەی ڕۆژانی داهاتوودا بە هەر حاڵ تەسلیم نەبێ و ترامپیش بەنیاز نەبێ کە ئەو شتانی هەتا ئێستا بەدەستی هێناوە وەک سەرکەوتنێک بە ئەمریکای بفرۆشێتەوە بە خەڵکی خۆی و بڵێ سەرکەوتوو بوو درێژە بدا بە شەر بە بڕای من پێویستی بە هێزی زەمینی دەبێ چونکە هەرو جۆری کە باسم کرد لە مێژووی شەڕەکان و لە مێژووی ئەو گۆڕانکاریانی کە بوومانە هیچ کات هیچ دەسەڵاتێکی سیاسی لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە نەڕووخاوە تەنانە دێمە لە غەزە بیرمان نەچێ 3 ساڵ بردمان کرا بەڵام هەتا هێزی زەمینی نەچوو لایەکی زۆری نەگرت بە هەر حاڵ نەیانتوانی دەسەڵات بەدەستبێنن لەبەرەوە پێویستی بە هێزی زەمینی دەبێت بەڵام میکانیزمی ئەوەی هێزی زەمینی لە چ ڕێگایەکەوە دەبێ ئەمە بە هەر حاڵ زۆر شت هەیە کە تێیدا کە پژڕاست نەکراوەتەوە یەکێک لەوانە دەتوانێت نەتەوەکانی ئێران بن بۆ نمونە ئەوڕۆ هەواڵێک بوو کە عەرەبەکانی ئەهواز ڕاپەڕینیان کردووە گروپێکیان بە هەر حاڵاتون و ئۆپێراسیۆنێکیان کردووە کوردەکانی ڕۆژهەڵاتیش بە هەر حاڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتیش هاوپەیمانیەکیان پێکهێناوە ئەو هاوپەیمانیە ئەگەر هەیە کە لەم دەرفەتە کەڵک وەربگرن بەڵام خۆیان بۆ خۆیان تێبینی تایبەت بە خۆیان هەیە دیارە حکوومەتی ئێران دەسەڵاتی سەربازی ئێران ئێستا بەو ڕادەیە لاواز نەبووە ئەمانە بەرپرسیارن نسبەت بە ژیانی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە ناوێرن ریسکێکی وا بکەن کە ئەگەر ئێران بۆ حاڵەوە بتوانێت موشک لە شارەکانی ڕۆژهەڵات بدا ئەی خەبات بۆ چێ دەکەن ئەگە خەڵکێکی زۆر کوژرن بە هەر حاڵەمانە بەرپرسیارەتێکیان هەیە یانەوەی زیانێک بە هەرێمی کوردستان بگا ئەو جۆرێکە هەڕەشەی کردو کۆماری ئیسلامی کە ژێربینەکانی هەرێمی کوردستان دەخاتە ژێر هەڕەشە و ژێر بردمانەوە ئەمە دیارە ئەم شتانە لەبەر چاو دەگرن بە بڕای من لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی سەربازی ئێران لاوازتر بێ بە بڕای من ئەگەری چوونە ژوورەوەی هێزی زەمینیش هەیە بۆ دوورگەکانیش بە بڕای من ئەمەش هەیە چونکە سێ دوورگەکەی کە باسی دەکرێوی تۆمبی بچووک و تۆمبی گەورە و ئەبوو موسامانە دیارە ناکۆکییان هەیە لە 1970ەوە لە نێوانی ئیمارات و ئێران ناکۆکی هەیە ئیمارات داوایان دەکاتەوە دەڵامانەی خۆ من ئەمری ئێرانیش ئامادە نییە بیانداتەوە بە بڕای من ئەم هێرشەی کە کرا سەر وڵاتانی کەنداویش بە هەر حاڵ من پێم وانییە کە ئەو هێرشە بەبێ بەرنامە بوو ئەو هێرشە کاتی خۆی عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی باسی کرد پێگە هێرشمان بکرێتە سەر ئێمە شەڕەکە ناوچەیی دەکەینەوە یان ناوچەکە شتێوە دەگلێنین ئەمەش تا ئێستا بە بڕای خۆیان لەبەرەوەیە کە تێچووی شەڕ بۆ ئەمریکا بەرنە سەرێ و لە ڕێگەی فشارهێنانی ئەو وڵاتانەوە بە هەر حاڵ ئەمریکا ناچار بکەن کە شەڕەکە ڕابگرێ بەڵام تا ڕادەیەکی زۆر تا ئێستا نەیتوانیوە ئێران و ئامانجانەی پێکێەوە وڵاتانە کاکێ من بەڕای جەنابەت ئەگەری وەستاندنی جەنگەکە نزیکترە یاخود ژیانی ئاگربەست و ئاشتی نزیکترە یاخود مەسەلەن ئەوەی کە باسی بژاردەی گۆڕینی
ڕژێم و یان سیستمەکە ئەکەن یان مەسەلەن بەردەوامبوونی جەنگ بە تایبەتی ئەم ڕۆژکە ئیسرائیل ئەڵێ ئێمە لە بەردەم جەنگێکی درێژخایەنداین. بەڵێ هەرو جۆری کە باسم کرد هەمووی ئەمانە پێویستیان بەوەیە ئێمە بزانین لە بەرەکانی شەردا چی ڕووەدا و هێزەکانی ئێران تا چ ڕادە دەتوانن خۆڕاگر بن، هێزی موشکەکەی تا چ ڕادەیەک دەتوانێت بەردەوام بێ یان دەسەڵاتی سیاسەکەی تا چ ڕادەیەک بەردەوام دەبێ و تەسلیم نابێ. لە ڕۆژانی داهاتوودا هەر جۆرێک کە باسم کرد یەکێک لە بژاردەکان ئەوەیە کە ترامپ تا ئێستاش باسی لەوە کردووە کە سەرکەوتنێکی تا ڕادەیەکی زۆر بەدەستێناوە و ئەگەرێکەیە کە بۆ خۆیان گر بەس ڕابگەێنێ بەڵام ئەگەرێکی بەهێز نییە. لە ڕۆژانی داهاتوو ساحەی شەڕ دەزانێت کە ئایا ئەمە بە چ ئاخارێکدا دەڕاتە پێشێ، بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە کە شەڕەکە بازنەکەی زۆر زۆر گەورە بۆتەوە و ئەمە قۆناغی دووەمی شەڕ دەستی پێکردووە واگەر لە ڕۆژانی داهاتوودا گۆڕانکاریەکی جددی ڕوونەدا واگەر دووبارە ڕێبەری سێمی کۆماری ئیسلامیش تا سەعاتەکانی داهاتوودا دیاری بکرێ و مشتەبای خامنەی بێکەمە بۆ خۆی ئاماژەیەکە بەوەی کە دەسەڵاتی سیاسی لە ئێران نایەوێت تەسلیم بێ و دەیەوێت بەردەوام بێ هەر لەو ڕێڕەوەی کایەتی بە بڕای من گۆڕانکاری دیکەش لە شەڕەکەدا ڕووەدا. یەکێک لەو گۆڕانکاریان دەتوانێت هێزی زەمینی بێ کە پێرشی بکرێتە سەر، بەڵام ئەگەر بە چ ڕێگایەک ئەوە بەڕێزکاکێ من مەسەلەن ئەو هێزە زەمینیە بە چ ڕێگایەک ئەتوانێت داخلی ئێران بێ؟ خۆتەزانی ئێران لەسەرەوە زۆر ڕژدە و تەواوی سنوورەکانی خۆشی تەنانە لەگەڵ دراوسەکانیشی هەم بە ینی دەستێکی هەم ئاشتەوایی و دۆستانە بۆ کەوتێتی کە سنوورەکانتان پارێزن و دەستێکی ڕەشە بۆ بەڕاستی. کات زانە تا ئێستا ڕوون نییە بەڕاستی ئەمە چی دەبێ. من هەرو شتە باسم کرد وتم ئەگەر ئامانجی ئەمریکا لەوە بێ کە گۆڕانکاریەکی جددی لە دەسەڵاتی ئێراندا دروستکە دوو ڕێگەی لە بەردەمە. ڕێگەی یەکەمەوەیە کە هێزی زەمینی بەرێتە ژوورێ، ڕێگەی دووەمەوەیە کە ڕاپەڕینێکی گشتی لە ئێران ڕووبدا. هەبەیەکەوە هاوکات هەردوو استراتیژیەکەش دەباتە پێشێ. ئەگەر بۆ خۆی چەند جار باس کراوە هەر ئەو ڕۆکە ناتانیاهوو باسی لەوە کردووە کە ئێمە ئامانجمان ئەوەیە کە خەڵکی ئێران ئازاد بن. لەبەرەوە دەمانوێت دەرفەتێک بۆ خەڵکی ئێران بخڵقێنین کە خەڵک بێنە سەر شەقامەکان وارە و جۆرێکە لە دوومانگی ڕابردوودا خەڵکێکی زۆر هاتنە سەر شەقامەکان ئەمە بەردەوام بێ و لەو ڕێگەیەدا بتوانێت دەسەڵاتی سیاسی لە ئێران تووشی گۆڕانکاریکەن. بەڵام هاوکات ئەم شتەش ناتوانین نادیدە بگرین کە بە هەر حاڵ لە سنوورەکانی شەوە هەیە. هەر سنووری ڕۆژهەڵاتیش نییە. ئێمە چوارچێوەی ئێران هەمووی نەتەوەکانن و هەمووی نەتەوەکانیش هەمووی ناڕازین لە دەسەڵاتی سیاسی لە ئێران. ئێمە کوردیش تەنانەت لە بەرچاو نەگرین، عەرەبەکانمان هەیە، بلوچەکانمان هەیە، تورکەمەنەکانمان هەیە، ئەمانەش بە هەر حاڵ مجاهیدینمان هەیە کە ئەو مجاهیدینیش بە هەر حاڵ هێزێکی تۆکمان و دیارە ڕێکخستنیشیان هەیە لە نێوخۆی ئێران. لەبەرەوە ئەوانە هەمووی مەترسی گەورن کە ئەمریکا ڕەنگە لە ڕێگەی ئەمانەوە کارێک بکە من ناتوانین بیشارینەوە کە بەردەوامبوونی شەڕ بە بڕوای من لە ئێستادا لە قازانجی ئەمریکان نییە، لە قازانجی ئێرانە. ئێران پێی خۆشە شەڕەکە درێژ بکاتەوە بەو جۆرە هەتا ئەوەی ترامپ ناچار بکە ئەوەندە تێکی شەڕەکە بەرز بێتەوە، شەڕەکە لێکەوتەی گەورەی ئابووری لێ بکەوێتەوە، لێکەوتەی گەورەی سیاسی لێ بکەوێتەوە. ئێمە دەزانین ئێستا لە کۆمەلگای ئەمریکاش شار هەیە لەسەر ترامپ لە بە هەر حاڵ مەسەلەی بورسەیە کە زیانێکی زۆر بەر بورسەی ئەمریکا کەوتووە، مەسەلەی بنزینە کە 40 بۆ 30% نرخەکەی چۆتە سەری لە ئەمریکادا. ئەوانە زۆر شتن کە ترامپ لەبەر چاوی دەگرێت. ئەگەر بیاوێ بە هەر حاڵ ئاگت بەسێک ڕانەگەیەنێ من زۆر بە زەحمەتی دەزانم دەسەڵاتی سیاسی لە ئێران تەسلیمی داخوازیەکانی ئەمریکا ببێت، چون ئەم لایەنەی کە لە ئێستادا دەسەڵاتی بەدەستە و لایەنی سوپای پاسەران لایەنێکی ئایدۆلۆژی زۆر توندن و بە قەولی خۆیان دەڵێن ئاخر زەمانی. بە هەر حاڵ ئەمانە زۆر زەحمەتە تەسلیم بوونیان هەتا دەسەڵاتیان بەدەستەوە بێ. لەبەرەوە دیارە ئەمریکاش بۆەوەی کە استراتیژیەک بدۆزێتەوە لەم شەڕەی کە دروست بووە ڕزگاری بێ دەبێت دوو ڕێگاکەی دیکە هەڵبژێرێ، جا یا هێزی زەمینیە یانەوەی کە دەرفەتێک بۆ خەڵکی ئێران بخڵقێ لە ڕۆژانی داهاتوودا کە بتوانێت ڕاپەڕینێک لە ئێران دروست بکە. توای ئێران بتوانێت مەسەلەن بخوێنەوە بۆ زۆرێک لە باسەوە دەکەن کە توانە موشەشەکانی توانە درۆنیەکانی کەمی کردووە. ئێران بتوانێت ئەگەر خواستی ئەوشیە بێت درێژە بەو جەنگە بدات بتوانێت درێژەی پێ بدات.
بە هەر حاڵ ئێمە نازانین بەڕاستی کۆگەکان ئێران چەندەی موشک تێدایە، بەڵام ئەگەر ئامارەکان ببینین دیارە لە ڕۆژانە 300 موشک و درۆن و ئەمانەی کە ئاراستەی وڵاتانی ناوچەکە و ئیسرائیلی کردووە لە ئێستادا زۆر کەمتر بۆتەوە، یعنی کەمتر لە 10 موشک ئاراستەی ئیسرائیل کراوە. لەبەرەوە ئێمە نازانین ئەوە استراتیژیەکە بۆەوەی کە بە هەر حاڵ بە جۆرێک کۆنتترۆلی بکە، پلانێکی درێژخایەنی ببێ بۆەوەی شەڕ لانی کەم بۆ چەند مانگێک بەردەوام بکە، یانەوەی بەڕاستی لاواز بووە. ئەوەی سنتکۆم باسی کردووە دەڵێ 70% لانچێرەکانی ئێران لە ناوچوە چونەمانە سەکۆی پێویستە لانچێر کە ئەو سەکۆیانش زۆری لە ناوچوون و هەر سەکۆیەکی کە موشک لی ئاراستە دەکرێت ئەو شوێنە بەڕادەیەکی زۆر دەکەوێتە مەترسیە و ناتوانن دووبارە لەو شوێنەوە موشک ئاراستە بکەنەوە. لەبەرەوە ئاسمانی ئێران لە کۆنتترۆلی خۆیدا نییە و هەر کاتێک پێیان خۆشوێ دەتوانن بێن لە شوێنێک بدەن. دیار نییە بەڕاستی هێزی سوپای پاسداران تا چ ڕادەیەک تۆکمەیە لەباری سەکۆی موشک و موشکەوە. ئەگەر بەردم پێی خۆشە بە بڕوای من لە چەند مانگی داهاتوودا بۆ خۆیان ئەو ڕۆکە سوپای پاسداران باسی لەوە کردو دەڵە بۆ 6 مانگی داهاتوو ئێمە موشکمان هەیە. جاوە لە ڕۆژانی داهاتوودا دیار دەکەوێت کە ئایا بەڕاستی دەتوانێت بەردەوام بێ بەو ڕادەیە یان یاخودنا. بەڵێ بۆ هێزە کوردەکان بەڕێز دکتۆریانی باشترین ڕێگا بۆی هەم هەرێمی کوردستان لە بەرامبەرە و بەڕێزکاکێ من ئەو هێرشانە بپارێزرێەوە کوردیش نەکەوێتە دۆخێکەوە کە دوایی مەسەن خۆتە زانی کورد تا ڕادەیەکی زۆر لە ڕووی بێکەسی پێوە دیارە بە تایبەتی لە دوای ئەوەی ڕۆژاوار ڕوویدا کورد ئەتوانێت چۆن مامەڵە لەگەڵ و دۆخە بکا بۆی بە کەمترین زیان لانی کەم لی دەرچێت. کاکزانە بە بڕوای من هەمیشە بزوتنەوەی کوردی یان کورد کاتێک گەیشتووە بە ئامانجەکانی کە حکوومەتی ناوەندی لە وڵاتانەیە کە کورد تێیدا دابەش کراوە بە حاڵخاکی کوردستان داگیر کراوە بە چوار لەتەوە هەمیشە بزوتنەوەی کوردی کاتێک توانیوێتی خۆی دەربخا کە حکوومەتی ناوەندی لە وڵاتانە لاواز بووە چ لە عێراق و چ لە سووریەش. ئێستاش حکوومەتی ناوەندی لە ئێراندا لاوازە و ئێستا باشترین فرسەتە بۆەوەی کە بە هەر حاڵ بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بگاتە ئامانجەکانی خۆی. بەڵام ئێمە دەبێت لە بیرمان نەچێت کە حکوومەتی ئێران تا ئێستاشی لەگەڵ بێ بەو ڕادەیە لاواز نەبووە کە نەتوانێت موشک هاوێ بە نسبەتی کوردستان. ئێمە دەزانین کە هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکرێت هەر ئێستاش دوێنێکە بەداخەوە دیارە پێشمەرگەیەکی ئاسایش و پێشمەرگەیەکی کۆمەڵی شۆڕژێری شەهید بوون. لەبەرەوە دووبارە هەڕەشەشی کردووە کە ژێرخانەکانی هەرێمی کوردستان دەخاتە ژێر هەڕەشە و ژێر بوردمانەوە. لەبەرەوە هێزە کوردیەکان ئەگەر چی خوان ئامادە کردووە هاوپەیمانی چەند دروست کردووە یەکیان گرتووە بەڵام چاوەڕێی دەرفەتێک دەکەن کە بۆەوەی کە هێزی موشکی ئێران یان هێزی درۆنی ئێران ڕێکی کەش لاواز بێ لەبەرەوە بتوانن جۆرێک بڕۆنە پێشەیە کە زیانەکان بۆ نیشتمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ هەرێمی کوردستان زۆر کەم بێتەوە ریسکی ئەو زیانانە. ئێستا بۆ هێزانە لە ناوخۆی کوردستان هێزیان هەیە خۆ هەر پێویست ناکەن لێرە لە هەرێمی کوردستانەوە هێز بچێتە ناوخۆوە بۆ خۆیان باس لەوە دەکەن کە بە هەزاران کەسیان چەکدار کردو لە ئێران هێزیان هەیە و پێشمەرگیان هەیە و ناشی شارنەوە لەوە. بەڵام ئەمە مەترسیەکی گەورەیە کە لە ئێستادا تا ئێستا خەڵکی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خەڵکی ڕۆژهەڵات خەبات دەکەن. ئەگەر قەرار بێ خەڵکی ڕۆژهەڵات بکەونە ژێر قەتڵ و عامێکی زۆر گەورەی حکوومەتی ئێرانەوە دیارە ئەمە چ خەباتێکەوە ئەمە ناگا بە ئامانجەکانی خۆی. لەبەرەوە بۆ دەرفەتێک دەگەڕێن کە بتوانن دەرفەتەکە بە جۆرێک بێ کە باڵانسی هێز بە قازانجی ئەوان شکا بێتەوە. لەباری زەمینیەوە هێزی پێشمەرگە هێزێکە کە بە بڕوای من سەرکەوتوو دەبێت بەڵام لەباری ئاسمانەوە موشک بەڕاستی دەرەقەت نایە و چەندانە موشک دەتوانێت زیانێکی زۆر گەورە کۆمەڵکوژیەکی زۆر گەورە لە شارەکانی کوردستان کە لەباری قەبارەی دانیشتوانەوە زۆر چڕە و زۆر دەتوانێت زیانێکی کارە ساتبار دروست بکەوەوە قەت قەرەبوو ناکرێتەوە یان هەرو جۆرێکە باسم کرد خوددا نەکا هێرشێک بکرێتە سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستانیش لە ماوەی ساڵانی ڕابردوو کەمی تاوان نەداوە کەمی تێچوو نەداوە. لەبەر ئەوە خۆیان ڕەنگە بەرنامەکەیان ئەوە بێکە لە داهاتوویەکدا کە بزانن ئێران لەباری موشکی و درۆنەوە بەڕادەیەکی زۆرتر لاواز بووە ڕەنگاوانیش بتوانن کارێک بکەن.
بەڵێ بەڕێز کاکێ من لە ناوخۆی ئێراندا زۆر باس لەوە ئەکرێکە لەسەر مەسەلەی دیاریکردنی ڕابەر کە ئەمە جۆرێک لە وەکو بۆمبێک ئاماژەی پێەکەن یان وێنای ئەەکەن بۆمبێکی تەوقیت کراوە یعنی لە حاڵەتێکی وا دەکە ئەوکۆی ئێستا مێدیا هەندێک لە مێدیا دزیان پێ کردو و باسی لێەوەکەن کە مشتەبای خامنەئی دیاری کرابێ پێت وایە بۆ ئەمریکا قبولەکرێ ئەگەر قبول نەکرێ وکەوەی چەند ڕۆژ پێشستا دۆناڵد ترامپ وتی بۆ ئێمە قبول کراو نییە چی ڕوو ئەدات لە حاڵەتێکی وەهادا ینی ئەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی کە ئێران بۆ وەرەقەکانی ئەمریکا ڕازیە بێیان بۆ دانووسانیان ڕازیە بێیان ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە شەڕەکە بباتە تا گۆڕینی نیزام و ڕژێمی ئێستا ئێرانی هەرو جۆرەی باسم کرد ئامانجی یەکەمی ئەمریکا گۆڕینی سیاسەتی ئێرانە نەگۆڕینی پێکهاتەی سیاسی ئێران تەنانەت ڕۆژی ڕابردوو باسی لەوە کردووە کە ئێمە لەگەڵ مەلایەکی ئاینیش کێشەمان نییە گرنگەوەی ئەو مەلا ئاینیە بە دڵی ئێمە بجوڵێتەوە لەبەرەوە زۆر کێشەی تەنانەت لەوەشدا نییە بەس پێی خۆشە کەسێک بێت کە سیاسەتەکانی هەرو جۆرەی باسم کرد لە زەوی ئەمریکادا یاری بکەوە لە چین دوور بکەوێتەوە و قازانجی بە ئەمریکا بگەێنێ بەڵام ئەمەی کە لە ئێستادا ڕوودەدا ئەوەی کە مشتەبای خامنەی بێتە سەردەسەڵات بە بڕای من دیاری کراوە بە ئاگەرێکی زۆرەوە بەڵام ئەوەی کە تا ئێستا ناویشی نەهاتووە لەبەرەوە بووە کە بیپارێزن لە کوژرانی بەڵێ هەڕەشەی کردووە کە لەگەڵ ئەو ناتوانێت کار بکات چونکە مشتەبای خامنەی پێم وان نییە کە بتوانێت گۆڕانکاریەک دروست بکە یان بە جۆرێک کەسێک دەناسرێت کە باگەری زۆر درێژە دەری ڕێگای باوکی دەبێ و دووبارە ئەم سیاستانە پەیڕەو دەکرێتەوە و ئەگەری زۆر هەیە کە بکرێتە ئامانج ئەمریکا فشارێکی زۆر ئێستا دێنێ کە لە ناوخۆی دەسەڵاتدا گروپێک بە هەر حاڵ بتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن ئێستا بوونەتە دوو بەرە بەرەیەکە کە ئەم بەرەیە کە سەر بە سوپای پاسدارانە زۆر پێی خۆشە بە پەلا ڕێبەری سێوەم دیاری بکرێت بەرەیەکی دیکەمان هەیە کە بەرەی مەسعود پزیشکیان و بەرەی لاریجانیە ئەمانە بە هەر حاڵ پێیان خۆش نییە مشتەبا خامنەی بێتە سەردەسەڵات و پێیان خۆشە ئەم شوڕای ڕێبەریە ئەم ئەنجومەنی ڕێبەریە بەردەوام ببێ هەتا کاتێکی کە بە هەر حاڵ ئاگر بەستێک ڕابگەیەندرێ هەر جۆرێکی دیکە ئێستا ئەم زۆر لەژێر فشاردان ئەم لایەنی شوڕای مەجلیسی خۆبرێگان کە ئەنجومەنی شارەزایان کە ڕێبەر دیاری دەکەن و ناوەکەی بێنن لەبەرەوەیە کە زووتر دەسەڵات خەنەوە دەست خۆیان و ئەم چوارچێوەیە و ئەم یەکپارچگیە و ئەم لەتبوونەی کە دوای پەیامەکەی مەسعود پزیشکیان کە دوێنێکە ڕایگەیان و دواتر هەڕەشەیەکی زۆری لێکرا فشارێکی زۆری بۆ هاتانەیەکی زۆری لێدرا ئەوە بوو کە بڵێن نەخێر نظامی کۆماری ئیسلامی نظامێکی یەکپارچێ نظامێکی منسەجمە و ئەو نظامە یەک ڕێگا دەڕوا و حازر بە سازش نییە. بەڵێ بەڕێز کاک هێمن یەسپور نووسەر و چاودێری سیاسی لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ شرۆفەکانت. هەڵبەتە سپاس کاک هێمن دەست خۆش بێ. ئەلبەتە کۆمەڵێک گۆڕانکاری هەبووکە بە درێژایی ئەم شەویان لە ڕووماڵەکەەوە لە کاژمێرنەوە لەگەڵ بەڕێز دکتۆر مؤمین هەم لە ژووری هەماڵ هەم لە بەگەڵ بەڕێز کاک هێمن تاو توێکرا خێراترین ئەو بابەتانی کە ینی هەیە خێراترین ئەو بابەتانی کە هەیە لە ئێستادا ینی هەم بەلای جەنگایە هەم بەلای ئاشتیە هەواتە هەم درێژەدانە بە جەنگ و هەم درێژەدانە بە ئاشتی یەکێک لەوانە باز لەوە کراکە ئەمریکا بە تەواوەتی هەدەفەکانی خۆی تحقیق کردبێ بەڵام چاوەڕێ ئەوەش بکە کە ئێران ڕازی بێ بە وەرەقەیەکی ئەمریکی و ڕەزامەند بێ بەوە بتوانێت کە بە جۆرێک لە جۆرەکان وکۆی ئەو دانووسانێکی ئەمریکا ئەوێ نەک ئێران ئێوێ قبوڵی بکە وە جگەلەوە تا ئێستا یەکێکتر لە پێشاتەکانی ئیمانوێل ماکرۆن پەیوەندی کردو بە مەسعود پزیشکیان و دۆناڵد ترەمپەوە ئەمەش تا ڕادەیەک لە ناو عمقی ئەو پەیوەندیەوە جۆرێک لە کۆتاییهێنان بە جەنگەکە ئاماژەی پێ دەکرێت و جگەلەوە ینی هەرچەندە هەم ئیسرائیل و هەم سوپای پاسدارانی شەڕەشیان لە یەکتر کردووە کە باز لەوە دەکەن کە ینی باز لەوە دەکەن کە ئەم شەو یان ئەمڕۆ
ینی ژمارەی موشکەکانیان یان ژمارەی هێرشەکانیان پەلامارەکانیان بۆ سەرێکتری هێرشەکانیان بۆ سەرێکتری 100% زیاد دەکەن بەڵام تا ئێستا تەنها بەڵێ ئەو وێنەیە کە ئەیبینێن لەسەر شاشە ئەمە گەروی هورمزە کە ئەمە گەروی هورمزە کە یەکێکە لەوانەی چاوی زۆری وڵاتانی ئەوروپا و تەنانەت ئەمریکا و ینی ئێرانیشی لەسەر باس لەوە دەکرێت کە ئێران ئەڵێن نەمان ینی بربەستمان نەکردووە ینی جوڵەتی داسایە بەڵام کەشتی ئیسرائیلی و ئەمریکی و ئەوروپی ناتوانن تێدا هات و چۆ بکەن ئەمریکا ژەڵێ بەشێکی زۆر لە کەشتە جەنجەکانمان لەناو لەو گەروی هورمز لەو ناوچەیە لەناو بردووە نقم کراون بەک بە شێوەیەکی گشتی گەروی هورمز گرنجێکی زۆری هەیە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و بە تایبەتی و کەشتیانەی چ لە ناوچەکە دێن بەدەستبوونی گەروی هورمز تا ڕادەیەکی زۆر شاڕەیەکی ئابووری گەورەی جیهانی لەژێر دەستا بێت تا ڕادێک ئەم وێنەی دیکەش ئەم ئەکرێ بڵێ ڤیددیۆیە یان وێنەیەکی ڕیکۆرد کراوە ئەمە بەیروتە پایتەختی لوبنانە شەو ڕابردوش باسی ئەو ڤیددیۆیانەمان کرد کە بەڕاستی بەشێکی گرنگی پێدانە لەلایەن مدیا جیهانیەکانەوە بەیروت ینی یەکێکە لەو ئامانجانە لەبەرەوەی حزبوڵای لوبنانی هەیە تەواوی ئەو شەوانەی کەوتە بێژی سوپای ئیسرائیل دێتە سەرخەت و قسەکە دیسان باسی حزبوڵای لوبنانیەکە بەردەوام باسی ڕێشەکێشکردنیانەکەن ئەمڕۆ باسییان لەوە کرد کە 5 فەرماندەی فەیلقی قودسیان لە بەیروت کوشتووە لە بەدیوێکی تردا باس لەوەکەن کە ینی مەسەلەن باز لەوە ئەکەن کە بەڵێ ئەمەش تەل ئەبیبە تەل ئەبیب ئەم شەوێنەکەی جیاوازە ڤیددیۆکەی جیاوازە ینی کەم ئەو وێنانە وێنەی ڕاستەقینن پێشتر وێنەی ڕیکۆرد کراون ئەکسیۆس ئەمریکا ناڕازیە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دامەزراوە نەوتەکان و ئەمبارەکانی سوتەمەنی لە ئێران من دەبێت ئاماژە بۆ بدەم بەڕاستی لە سەرەتای شرۆڤەکەماندا لەگەڵ بەڕێز دکتۆر مومین زەڵمی باسمان لەوە کرد کە خەتێک ئەمڕۆ بە دیاریکراوی خەتێک جیا کراوەتەوە لە نێوان بۆچوونەکانی دۆناڵد ترەمپ و بۆچوونەکانی بنیامین ناتەنیاهۆ یاخود ئەمریکا و ئیسرائیل ینی بۆی زۆر بە زمانێکی سادە بیڵێم زۆر بە زمانێکی سادە بیڵێم یعنی بەڵێ وەکەوەی کە لە ئێستای کورسات نیوزا هەیە ئەکسیۆس ئەمریکا ناڕازیە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دامەزراوە نەوتەکان و ئەمبارەکانی سوتەمەنی لە ئێران لە سەرەتای ڕووماڵەکەدا ینی ئەمڕۆژ لە لێدوانەکانی شا پێوە دیار بوو منەمێ بە زمانێکی سادا ئەوەتان وەکو وێنەیەک بخەمە بەرچاو ئەویش بەو شێوەیە خوارەوەی کە ینی هێڵێک دروست بووە هێڵێکی تۆخ دروست بووە لە نێوان بۆچوونەکانی دۆناڵد ترامپ و بنیامین ناتەنیاهۆ یان استراتیژی ئەمریکا و استراتیژی ئیسرائیلی لەناو چوارچێوەی ینی لە چوارچێوەی مێدیای ئەمریکیا یام هاوڵاتیانی ئەمریکا پێیان وابووە بە تایبەتیش دموکراتەکان بەشێک لە کۆنگرسمانە دیموکراتەکان باسییان لەوە کرد کۆنگرسەکان کە ینی دۆناڵد ترامپ پەلکەش کراوە بۆ ناو شەڕە و بنیامین ناتەنیاهۆ توانێتی قەنەعاتی پێ بکات بەڵام ئەوە وت نەخێر ئێمە دەستمان پێکرد ئیسرائیلەکان هاتنانەوە ئەم جەدەلا بوو ڕۆژ بە ڕۆژ دۆناڵد ترامپ هەوڵەدا خەتەکەی لەگەڵ ئیسرائیلەکاندا یان لەگەڵ بنیامین ناتەنیاهۆ تۆختۆر بکاتەوە ئەوەی کە هەبوو مەسەلەن دوێنێ ئەنتۆنیۆ بلینکن وەزیری پێشووی خارجی ئەمریکا باسی لەوە کرد کە سەرۆکی ئەمریکا دەتوانێت شانازی بە خۆی بکە و بە ئامانجەکانی گەیشتووە وەکەوەی لەگەڵ دکتۆر مومینی شا باسمان کرد ئامانجەکانی ئەمریکا بریتی بوون لەوەی کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران لەناو ببات بریتی بوون لەوەی کە ئەمانە هاوبەشیشن بەڕاستی لەگەڵ ئیسرائیلە بەڵام دەستی بگا بە ینی یۆرانیۆمەکەی یۆرانیمە پیتەندرا و یان ئاوە قورسەکەی یان دڵنیا بێتەوە لەو بابەتە چکە بابەتێکی گرنگ بوو چکە کلیلی پێچوونە ناوەی شەڕ بوو لەلایەن دۆناڵد ترامپەوە
وەزائیدەن پرسی موشکە دوورهاوێژەکان و وەزایدەن پرسی پرۆکسیەکان کە لە زەنجی 12 ڕۆژەشدا ئەو چوار بابەتە میشە لەسەر بێزی گفتوگۆ بوون هەمووشە لەسەر زاری بەرپرسە باڵەکانی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بوون ئەو ئەڵێ تحقیقی کردووە و لە ئێستا ئەمریکا باسی لەوە کرد کە دۆناڵد ترەمپ خۆی باسی لەوە کرد کە ئەوان بەڕاستی لە ماوەی ئەو جەنگەدا توانیوانە سەرکەوتن بەدەست بێن و خۆی هەموو شەشانازی بە شانازیەوە باز لەوە کاتوە جگە لەوەش دۆناڵد ترەمپ باسی لەوە کردووە کە ئەو ئەتوانێت تەنانەت ئەگەر ڕابەرەکە ڕابەرێکی ئاینیش بێت دینیش بێت و دژی دموکراسیش بێ ئەوە مامەڵی لەگەڵاکەن کێشەی نییە قسەکانی دۆناڵد ترەمپ جۆرێک لەوە بۆنی ئەوەی لێ هاتکەوان تحقیقی دەستکەوتەکانیان کردووە بەڵام ڕەنگە زیاتر بە دوای ئەوە بن کە ئێران سازش بە ئێران بکەن ئەوەی خەتەکە زیا ئاکاتەوە ئەمێ ئەو بڵێم ئیسرائیل ئەمڕۆ و دوێنێش لە هەندێک ژێرخانی ئابووری داوە خۆیان ئەڵێن تەنها لەو ئەمبارانەمان داوە لەو پاڵاوگانەمان داوە کە تەمیل و پاڵپشتی سوپای پاسدارانەکەن بەڵام ئەوە دەرکەوت کە خەتەکە کە ئەکسیۆس ئێستا بازلەوەکە ئەمریکا ناڕازیە لەسەر هێرشەکان ئیسرائیل سی دامەزراوی نەوتی و ئەمباری سوتەمەنی لە ئێران بردومان کردووە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئەمبارەکانی سوتەمەنی لە ئێران بۆ تۆهۆی یەکەمین ناکۆچی گەورە لەگەڵ ئەمریکا لە سەرای دەستپێکردنی شەڕەوە ئەمە ئەو خاڵەیە کە لەم سەعاتەوە لە دوام لە دوانانەوە تۆخترە بێتەوە بە تایبەتی ئەمریکا ترسی هەیە بەڵێ ترسی هەیە لە گرانبوون و ینی نرخی نەوت لە جیهاندا وەکو وێڵی ئەمریکا ترسی وێنەی ئەمبارە سوتاوەکان لە ئێران نرخی نەوت و سوتەمەنی لە بازارەکانی جیهان زۆر بەرز بکاتەوە بۆیە ئەم خەتەیە ئیسرائیل دوو خاڵی هەیە یەکەمیان دەستی کردو بە لێدا لە سەرچاوە داهاتەکان یان ژێرخانە ئابوووریەکانی ئێران کەوەتا ئێستا ئەمریکا ناڕزایەتی دەربڕی ڕەنگەمەش کاریگەری لەسەر پەیوەندیەکانیان دروستکە یان بێوێت دەرچەیەک بدۆزێتەوە بەهۆی ئەو ناکۆچیەوە کە تۆ لێرە ناکۆچیت لەگەڵ من دروست کرد و دۆمیشیان بە درێژایی چەند ڕۆژێ ڕابردویان چوار ڕۆژێ ڕابردوو ئیسرائیل جەختی لەوە کردوتەوە لە سنوورەکانی ڕۆژەڵاتی کوردستان بە بەردەوام بردومانی کردووە چاوی لەوە بووە کە جۆرێک لە جۆرەکان جوڵەیەک دروست بێ هەڵگەڕانەوەیەک دروست بێ بەڵام لەو دوانەیە ئەمریکا و ئیسرائیل جیاوازن لەم دوو خاڵەیە لە تەواوی خاڵەکانی ترا هاوبەشن بەڵام لەو دوو استراتیزە ئێستا خاڵی بۆمبی ناوچی یان بۆمبی ئەتۆمی بەگشتی خاڵی بۆمبی ئەتۆمی بەگشتی هاوبەشن بەڵام ئەمریکا ئەوێ زیاتر تحقیقی تێدا بکە بەتایبەت دۆناڵد ترەمپ تەنانەت باز لەوەکە هێزی سەربازیش دابەزێنن بۆ ئەوەی کە تەکید بنەوە یان بۆ بەدەستێنانی ئەو یۆرانیۆمە زۆر مەبەستێتی بۆ ئەوەی بۆ مێژوو بۆ جیهان یان تەنانەت بۆ ڕای گشتی ئەمریکاش بڵێ کە من هۆکار بووم بۆ ئەوەی کە ئەو یۆرانیۆمەیان ئەو مەترسیە گەورەیەم لە ناو برد ئەمە یەکێکە لە خاڵەکان تەکی دەکەمەوە لەوەی کە ڕەنگە ڕۆژانی داهاتوو یان لە کاتژمێرەکانی داهاتوو ئێمە ئەو دوو خاڵە کە خاڵی ناکۆکنەوە تا ئەکسیۆسەڵێک کە ئەمریکا بە تەواوەتی ناڕزامەندی خۆی یان دەربڕیەوە بەرامبەر بە مەبەستەکە لێرە ئێران نییە یان پاڵپشتی ئێران نییە هیچ ڕێکەوتنێک نییە بەڵکو مەبەستەکە لێرە بابەتێکەویش پەیوەندی بە نرخی نەوتەوەیە دۆناڵد ترەمپ زۆر لەو بابەتە ترسێ فشارێکی زۆری لەسرە لەسەر مەسەلەی گرانبوونی نرخ لە بەریتانیا لە وڵاتانی ئەوروپا غازونەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە مشتەقاتەکانی بەرز بۆتەوە یعنی ئەمە کاریگەری گەورە دروست کردو هەمووی فشارە لەسەر ئیدارەکەی دۆناڵد ترەمپ بۆیە بە هیچ شێوەیەک نایەوێ ئەو بابەتە بور و ژێندرەوە زیاتر لەوە دەستی بۆ ببرێ تەنان لەسەر گەروی هورمزیش تا ڕادەیەکی زۆر و ئەمڕۆژ لە پەیوەندە تەلەفۆنیەکەی لەگەڵ ئیمانوێل ماکرۆن جەختی لەوە کردوتەوە کە یان بە ئێرانیەکان بڵێ کە نابێ بە هیچ شێوەیە گەروی هورمز ببێتە هۆکارێک بۆ وەستاندنی جوڵەی ئابووری لە جیهان و لەو جوڵانی کە لە گەروی هورمز دەکرێت بۆیە وا چاوەڕوان دەکرێت بە تایبەتی ئێستا ژەڵێت کە ناکۆچی لەسەر هێرشی سەر دامەزراوە نەوتەکانی ئێران لە ئاستێکی باڵای سیاسی لەگەڵ ئیسرائیل تاوتوێ دەکرێت ڕەنگە ئەمە چەند کاتژمێری داهاتوو نوقتەی خلافەکە تۆختر بکاتەوە و بە تایبەتی ئەوەی کە ڕێگری لە ئیسرائیل بکە لە ژێرخانی ئەوە بدات چونکە بەپێی
لێکدانەوەکان ئیسرائیل ویست لە نەوت بدە لە کارەبا بدە لە ئاو بدە ڕۆژ بە ڕۆژ بە تەواوەتی خزمەت گوزاری نەهێڵێ وە لە ناوچە سنووریەکانیش هەیمەنە و هەیبەتی سوپا بشێنێ بۆ ئەوەی ڕاپەڕی دروست بێ و میلەتەکە لێی ڕاپەڕێ ئەمە پلانی ئیسرائیل بووە لە چەند کاژمێری ڕابردوو و ئێستاش بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە ئەمریکا ناڕزایی لەسەرەوە دەربڕیوە پێدەچێت ئەو بابەتە بچێتە قۆناغێکی دیکەوە و باز لەوە شەکرێت سبەی یان سێشەممە ستیڤ ویتکۆف و جارێت کۆشنەر سەردانی ئیسرائیل دەکەن دوو دانوستانکارن بەڵام نازانرێ ئایا لەسەرەوە هەواڵی ئەکسیۆسە کە بابەتەکە لی تاوتوێکردنی مەسلەی لێدانە لەو ئەمبارە نەوتیانەیان لەو چەڵگە نەوتیانیان لەو پاڵاو گەنەوتیانە یان بابەتەکە نازانم تا ڕادەیە کە چۆتە هامشیشەوە بابەتی تاقیکردن و تەواوکردنی مەسلەی غەزە و ئیسرائیلیان غەزە و فەڵەستینەکە ئەو دوانە بۆ ئەو بابەتە نێردە بوون یاخود شاند بوون بڵێ جارێکی تر سەرنجان ڕاکێشین بۆ ئەوەی کە ئەکسیۆس ئەڵێ ئەمریکا ترسی هەیە وێنەی ئەمبارە سوتاوەکان لە ئێران نرخینەوت لە جیهاندا بەرز بکاتەوە ناکۆچی لەسەر هێرشەکانی سەردامەزراوە نەوتەکانی ئێران لە ئاستێکی باڵای سیاسی لەگەڵ ئیسرائیل تاوتوێ دەکرێت ئەمە یەکێکە لەو خاڵانەی لە سەرەتای نۆڕۆژەکەەوە کە بە بەردەوامی قسەی لەسەر کراوە و بە بەردەوامی لەسەر هەموو شتێ هاوبەش بوون بەڵامە تاکە خاڵی ناکۆکە لە نێوان ئەمریکا و ئیسرائیلدا بەڵێ ڕووماڵەکەی کورسات نیوس بەردەوامە بێ ئەوڵە دەین سات بە سات زانیاری زیاتر بە ئێوە بدەین سوپاس بۆخوات ئەم شەو تا ڕادەیەکی زۆر ئارامیەک هەیە بە هیوایەوەی نیێمە بە دوایەوە ئەوەین کە ئاشتی و ئارامی بەرقرار بێت ژیانی خەڵک تا ڕادەیەکی زۆر سەقامگیر بێت بەڵام ینی ئەمە لە دەستی ئێمەدا نییە زۆر جار کە شتێک ڕۆدا بەڵام ئەوە لە دەستی ئێمەدا بتوانین بەو پەڕی ئەخلاقیانە بەو پەڕی ئیتیکی ڕۆژنامەوانیانە بابەتەکان بگوازنەوە و هیوادارین ئەوانشی کە لە هەم نیگەرانیەکانی خەڵک ینی هەم نیگەرانیەکانی خەڵک و هەمیش بەڕاستی ئەوەی کە لە ناوەندەکانی مەسەرەن چ فەرمانگەی میدیا و زانیاری چ سندیکای ڕۆژنامە نووسان کە بەردەوامی نووسرا و زانیاریان بڵاو کردوتەوە کە پێویستە بە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەوە بکرێت تەنانەت نەک هەرگواستنەوەی شەڕەکە یاخود پەلامارە درۆنیەکان یاخود مەترسی سەربازەکان بەڵکو بەڕاستی ڕەچاوی ئەوەش بکرێت کە لە هەندێک بابەتدا ینی کەسێکەچێ ئەڵێ ئەمە نرخی غاز بە شێوەیەک بەرزە بێتەوە کە ئەمە تر سوود لە ڕاوچێ لا ئارامی لای خەڵک دروستەکە ئەمەش بەڕاستی حەقە بەقەت درۆنەکان مامەڵی لەگەڵ بکرێت یان ئەڵێ تەواو سنوورەکان داخرێن و هیچی شتێکی لەو بابەتەش نەبوو ئەمڕۆ لە شاری سلێمانی ینی غازی ماڵانەوەی پێداویستی ماڵانە دابش کراوە بەڵێ ڕۆژانی داهاتوو بە بەردەوامی دابەشەکرێ بۆیە پێویست ناکایم تۆ بۆ ئەوی هەواڵێکت دەستکەوێ ینی دەرونی دان کەس سەدان کەس هەزاران کەس ئالۆسکەیت و بڕوخێن من لێرە کۆتایی بە ڕووماڵەکەمە هێنم لەسەری کاتژمێر هاوکارم هاوڕێ تۆفیق بە کۆمەڵێک زانیاری زیاتر ورتر دێتەوە خزمەت ئێوەی ئازیز بە هیوای ئەوەن کە لە کاتژمێرەکانی داهاتوو ئێمە شرۆڤەی ئاشتی بکەین شرۆڤەی ئارامی بکەین شرۆڤەیەوە بکەین کە هیچ هێرشێکی موشەکی و هێرشێکی درۆنی بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر جیهان و ناوچەکەش نەماوە و ئیسرائیل ئەمریکا ئێرانیش بەرە و ئاگربەست و ئاشتی هەنگاو برێن بەخواتان ئەسپێرم.